ڕێزان جارێکتر سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بە دیدارتان شادە بمەوە دیارەوە خەریکی خۆحازرکردنم بۆ بەرنمەکە لەبەرەوەی کە دوای بەرنمەی یەکشەمەی پێشوم جەنابی وەزیری تەندروستی داوای کرد دیسان بێنەوە بۆ بەرنمەکە لە ڕاستیە هەفتەی پێشوو کاتێکە قسەم کرد باسی ئەوەم کرد کە هەلومەرجی دەرمان لە وڵاتەدا زۆر خراپە ئەوە بوو کاک دکتۆر شێروان بەرپرسی کواڵەتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان کاتێکە هەلومەرجی دەرمانم چوان بە سەلەی خۆڵ کاتێکە باسی ئەوەم کرد کە دوای 30 ساڵ حکومڕانی نەتوانراوە بازاڕێکی ڕێکوپێک و شایستە بە خەڵکی کوردستان دروست بکرێت کە خەڵک بە دڵنیاییەوە لەگەڵ دەرمان مامەڵە بکات ئەوە بوو لە سەرەتای قسەکانە هەموو سندیکای دەرمانسازان میوانەکانم بە بەرپرسی کواڵەتی کۆنتترۆلیشەوە پشڕاستی قسەکانمیان کردەوە بەڵام ئەوەی کە زۆر نیگەرانی کردم ئەوە بوو کە بەرپرسی کواڵەتی کۆنتترۆل و تیستیکەر هەبێ و نەبێ وەکو یەکوایە لە کاتێکە بەڕاستی خەڵکی ئەم وڵاتە لە ناو ئەم هەموو دەرمانە جۆرا و جۆرەیە بەس بە تەنیا ستیکەر هەبوو کە هێمای ئەوە بوو کە خەڵکێک دڵنیا بێ کە ئەمە بە فلتەری کواڵەتی کۆنتترۆلا ڕۆشتووە هەرچەندە ئەم ئەندام پەرلەمانی کوردستان کاروان گەزنەیی بەڕاستی یەک دنیا تێبینی هەیە لەسەر پرۆسیجەری ئەوانش کە بە فلتەری پشکنینەکانی کواڵەتی کۆنتترۆلدا دەڕۆن اینجا جەنابی وەزیر وتی ڕەنجە بێ دەرفەتە بکەیتەوە بێن بۆ بەرنمەکەت وتم لە خزمەتتام ئەوە جەنابیشان هاتن دیارە هەڵبەتە تۆزێک دواکەوتن ئەمانەی کە بەدەستمەوە شتی عجیب غەریبی تایە فەرمون قوربان فەرمون ئەوە جەنابی وەزیریش هات دیارە ئەوراقێکی زۆر زۆری لەگەڵ خۆی هێناوە بەخێر بەی سەر چاوم بەخێر بەی سەر چاوم اینجا جەنابی وەزیر وەکو عەرزم کردن فەرمونەکەوی دانیشە وتی ڕەنج دێمەوە بەرنمەکەت وە بەرپرسی کواڵەتی کۆنتترۆلیشی دیارە لەگەڵ خۆی هێناوە جارێکی ترەوە ئەویش تەشریفی هێنا کاک دکتۆر بەخێر بێ بەرسەرم سەر چاوم بینەرانی بەڕێزیتر ئەوە جەنابی وەزیر هاتۆتە ئێرە نازانم بەڕاستی لەسەر بەرنمەکەی هەفتەی ڕابردوو لەسەر ئەو کەم و کورتیانەی کە خستمە ڕوو نازانم هاتووە داوای لەبوردن لە خەڵکی کوردستانەکات یان سەرنج و تێبینی هەیە لەسەر قسەی میوانەکانم با مایکەکەی لێ ببەستن و دەستەکەین بە گفتوگۆکەمان بەخێر بێ سەر چاوم سەر چاوم کاک دکتۆر شێروان بەخێر بن بەدەداچوون دەکەین بۆ دۆخی دەرمان و ڕێکار و شێوازی چاودێری لەگەڵ بەکارهێنان و کواڵیتیەکەی ئەتوانم ڕەچەتەی دکتۆرەکەیەوە بینم ڕەچەتەکە ببینە خاوەنی یەکێک لە دەرمانخانەکانە بە گوتەی ئەو هێشتا بەشێک لە پزیشکان لەسەر پسوڵە یان ڕەچەتەی دەرمان ناوی کۆمپانیای دروستکەی دەرمانەکە بۆ نەخۆش دەنووسن ئەوە لە کاتێکدایەکە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بابەتە قەدەغە کرا ئەمانە ناوین دەرمانەکە یان ناوی کۆمپانیای دەرمانەکە ئەم دکتۆرە لا ئێمە ڕاستێکی پێ بڵم ناوی علمی دەرمانەکەمان بۆ نووسێت تێگەی ناوی کۆمپانیا نانووسێت بەڵام کێشەی تۆ لە کۆمپانیا سینەی کڕی سادەی کڕی کێشەی نییە بەڵام ڕاستی ڕۆژانە وەسفە زۆریەی ئەم لاولا ئێمە سەحالێن لە برای پاشین تایەتی ناوی تیجاری زۆر نووسرا ئیلا فۆکەسیش خاتە سەرەوە خەتێکی ژێنێ بە ژێر ناوە تیجارەکە ئیلا ئەڵێ هەرە بێ ئەوە بێت یا ئەکاتە بینی کەوانەیە وڵ هەرە بێ ئەوە بێت تێگەی چۆن مۆزوع شەراکەتەکەی مۆزوعەکەی بالضبط هیچ دەرمانێکم کوردستانە بە قەنەعەتی من وەکو نەخێنەوارێک قسە بکەم هیچ کوالیتی شتیان نییە هەر یەکە و بەرپرسێک بۆ خۆی تێکاوەڵێ بابڕ چەند هاونیشتمانیەک دەدوێنم کە خۆیان یان کە سوکاریان شاید حاڵی دۆخی دەرمان و حاڵی نەخۆش و نەخۆشخانەکانن هەنێک کەس کۆمپانیا ئەمانە ئەڕۆن دەرمان خراپتێنن ئەیدەنە نەخۆش ڕێک نەخۆشەکە لە باتی باش بێ قوڕێک لێ دەسەری کێواڵێ هەموو کەسێ واڵێ تو خۆت ئەم کێشەتەیە خۆت من وەکو خۆم بەڵێکی کێشەمەوە حەبەکە حەبم وەرگردووە چەند جالای دکتۆرەمانە خراپبووە باشنەوە بەڵێ هەموو شتەکە پارەی باش بدە شتی باش دەدەنێ خەستخانە وایە
يعني حکومیەکان باشیان ئەهلیەکان عیادەکان باشیان نەخۆشخانەکان عیادەکان بۆچی عیادەکان لەبەرەوەی بە پارەی فرۆشن باشترە دکتۆرەکان شێوازی قسەکردنیان لە بانن باشترە ئێواران والله ئێواران. ئێواران باشتر ئێواران چۆن تەجروبەت هەیە ئای تەجروبەم هەیە لەمە خۆم کوڕێکم وەرە قسێ بکەین کوڕێکم نەخۆشە لێرێ عملیات مابوو کردووە یعنی ئەگەر لە ئەهلی ما کردایە لە هین لە حکومی ڕەنگەنیان کردایە بوومە تحداعەکەم هەمووی لە سەقان نەوەتی کۆڵۆن فقرات شقیقی خستر بێرە شەو دایکم برد بۆ تەواری پارستۆڵێک بە 1500 دینارە لە ناو مستەشفاکە نەرمیان بۆ دەرەوە پاراستۆڵیش نەبوو نەبوو نەبەخوا پارستۆڵێکی تیان نەبوو کە 1500 دینارە لە دەرەوەی دەنە 3000 ینی بە پێ دەرچوومەتە دەرەوە مەسافەیەکی زۆر ڕۆشتمە چارەگێک چوومە چارەگە هاتمەتەوە سیارش دەرکەی شەو نایڵی بکەیتە ژوورە نەخۆش پێ نەبێ بە پێی زانیاریەکانی ڕوودا و بەشێک لە خاوەن دەرمانخانە و پزیشکەکان لە کاتی کڕینی هەر دەرمانێک لە کۆمپانیای هاوردەکار بەشێک پارە وەردەگرن کە لە نێو خۆیاندا پێی دەڵێن شیرینی یان بۆنەس بە جۆرێک پارەکە لە نێوان 20 بۆ 30 لە سەدای قازانجی دەرمانەکەیە لە ژوورن لە عیادەکە بووی بەڵێ چی بۆچی واللهی ویسە بە شوێن دکتۆرێکی باش ئاگەرم بۆ چاوم دابەزێ دکتۆری باش ئەرە والله و دکتۆری خراپ هەیەدا باشە بێ واللهی تر هەیەە زیاتر شارەزاتر بڵێ چاو چێتی شەڵا سەلامەتی دوسێ ڕۆژە هەستی پێکەم ئەفڕێ و دابەزێ تەڵخە بێ ئێستا چوویتە ژوورۆ چیان پێوتی واللهی ئەم ئەفرەتە فەرمووی تۆر بەڵە ئەو دکتۆرە خێزان نەخۆش بووە چووم سفادەم لێ نەکردووە مەقسەد چوومە لای دکتۆرێکی گوتی ئەمانە لابە ئەمەش لابە ئەمەشیان فرەدا دەرمانەکان بەڵێ گران بوون زۆریش بای چەند بوو واللهی بای سێگەڵا بووە سێگەڵاکە فڕەیە ئارە بە خودای ئەمجا چوومەوە لای دکتۆرێککە کۆمەڵەشکەی بۆ نووسیو دوایەوە سەفەرێکی تارانم کرد بۆ خێزانم گوتی ئەمانەی کە لێرە عیلاجەکانم وەگرت بوو گوتی ئەمانە هەر ئەم دانیان بە عمل دێت دەنا ئەمانە هەموو ناوتەرەکە ساڵی 2010 بە بڕیای نێچیروان بارزانی سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی دەرمان لە کڕین و هاوردەکردن تاوەکو نرخ و کواڵیتی و بەکارهێنان ڕێنوێنی و ڕێکاری بۆ دەرچوو بۆ لەمەدا پزیشک دەتوانێت لە ڕێگەی ئەو داتابیسۆ کە بۆی دادەندرێت سێرچی ئەو دەرمانەی بکات کە پێویستی بۆ ئەو نەخۆشە بینوسێت تۆماتیکەن ئەو نووسینە ئەو وەسفێر یەکسەر بۆ سیستەمی دەرمانخانەکە دەڕوات لێوێن دەرا دەرمەخانەکە پرینتی دەکات و دەیدات بە نەخۆشکەوە دەکات کۆنتترۆلی دیارکردنی دەرمانی زانستی و بازرگانی کۆنتترۆل کرد لە بەرەوەی ناوی دەرمانی ئەو دەرمانانە کە ناو سیستەمی کات کۆنتترۆلدا هەیە هەمووی لەسەر ئەساسی ناوی زانستی دانراون ڕەنگە بەردەمی نۆرینگە یان دەرمانخانەکان لە زۆر فرۆشگا و شوێنی دیکە قەرەباڵغتر بن ئەوە کاتێک دروست دەبێت کە مرۆڤ ڕەنگە ئەو کاتەی نەخۆش دەکەوێت هەموو شتێ بکات تەنیا لە پێناوی ئەوەی کە بگەڕێتەوە بۆ دۆخی لە شتاری ئەو دۆخی کە لە سلێمانی بینیچان لە هەولێر دووەک و هەڵەبجەش هەروایە ڕەنگە ڕێکار و ڕێنمایی و بڕیارەکان پەیوەست بەم کەرتە زۆر بن بەڵام جێبەجێکردن لاواز بە دیوێکی دیکەدا پێدەچێت هۆکاری ئەو هەموو ڕخنەوگلەیە لەم سێکتەرە بۆ ئەو بگەڕێتەوە کە خەریکە کەرتی تایبەت یان ئەهلی باڵێکی شە بە تەواوەتی بەسەر کەرتی گشتیان حکومی ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی بەڕێزان جارێک ترێڵێمەوە بۆ من دەرفەتێکی ئاڵتونیە کە هەم پەرلەمان لێرەیە هەم جەنابی وەزیر لێرەیە هەم بەرپرسی کواڵیتی کۆنتترۆل لێرەیە هەم ئەو دکتۆرە بەڕێزانش لێرن دەست خۆش ئەرکان جەنابی وەزیر ئەمە لە زاری دکتۆرێکەوە سەیری سیستمی تەندروستی ئەم وڵاتە بکە بزانە چۆن نەخۆش لە بری ئەوەی چاکی بکەینەوە شیفای بین چۆن دەیان کەس لە گیرفانی نەخۆش ئەخوات فەرمووە
لەبەرەوەی ئەم ڕێکەوتنەی لە نێوان کۆمپانیەکانی دەرمان و پزیشکانە هەیە هیچ نووسراوێک نیتیانە هیچ عقدێک نییە لە بینە ڕێکەوتنێکی زمینیە لەسەر ئەساسی سیقا بۆیە بە هیچ جۆرێک هیچ بەڵگەیەک دەست ناکەوێت کە تۆ بتانی بە دوواداچوونی بۆ بکەیت ڕێکەوتنەکان بریتە لە چەند جۆرێک لە ڕێکەوتن جۆریکانەوەیە سم پزیشکێک پێویستی بۆ هەیە کە دەرمان بنووسێ بۆ نەخۆشەکەی ئەو دەرمانە ئەنووسێ دەرمانی ئەو شەریکەیە دیارریەکات کە باشترین ئۆفەری پێشکەشەکات ئەمە بەشێکە لە ڕێکەوتنەکە بەشێکتر لە ڕێکەوتنەکە بریتە لە ساکردنەوەی تەواوکەرە خۆراکیەکان فود سەپلیمنتەکان کە بازارێکی زۆر گەورەی هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقا بابەتەکەش کە ساغە بکرێتەوە ئەمەیان جاری وا هەیە بەبێ ئیندیکیشن ئەنووسرێت بە بیانوی ئەوەی کە ساید ئیفێکتی نییە و ئەوانەی نییە کاریگەری لاوەکی دروست ناکات لەسەر نەخۆشەکە زیاد لە پێویستە نووسرێ ینی مەسەڵەن ڕەنگە جاری وا هەبوو بێ شتەکە لە قاڵبی علمیش چوو بێتە دەرەوە تەرکیزەکە و ڕقابەکە لەسەر دەرمانخانەکانە و لەسەر پزیشکی دەرمانسازە کەمترین ڕۆڵیان هەیە لەم ناوەندەیە سیستمی تەندروستی ئێمە بە جۆرێک ڕێکخراوەکە پزیشک سنتەرە لە ناو سیستمەکەیە کەسی یەکەم لە ناو سیستمی تەندروستی پێویستە نەخۆش بێ بەڵام لای ئێمە نەخۆش کەسی یەکەم نییە کەسی یەکەم پزیشکە لە سەدا چەندی پزیشکان بە کۆمپیوتەر دەنووسن بەڕایتەوە لە سەدا چەندیان بەدەست دەنووسن لە کاتێکا بڕیار هەمویان بە کۆمپیوتەر بنووسن بەڵێ بەڕاستی و کاتی کە بڕیارەکە دەرچوو پزیشکان زۆر بەباشی هاتن بەدەم بڕیارەکە و حەزیان نەکرد کە جێبەجێ بکەن بەڵام لەوەروی ڕقابە نەبوو لە دوای چەند مانگێک هەمووی سارد بووە ینی ئەوەی کە لەو ماوەیە و چەند مانگەیە سیستمی دانەنا و وەسفەکانی نەکرد بە کۆمپیوتەری لە دوای ئەوە نەیکرد سم پزیشک جاری وا هەیە مەسەلەن ئێمە خۆمان سیستمان بۆ پزیشک کردووە بەڵامەڵێ من بەدەست بینوسم سەریعترم بۆی ناتوانم ئەوەندە کات بم بە سیستمەکە کێشەکەەوە نیە نایەوێ بیکە کێشەکە ئەوەی کە بەدەست سەریعترە و ڕقابە نییە یعنی سندیکای پزیشکان و لەگەڵ وەزارەتی تەندروستی نەیانتوانیوە لێ پێچینەوە لەم بابەتە بکەن و بە دوواداچوونی تەواوەتی بۆ بکەن 130 ئەگەر بە کۆمپیوتەر بینوسن ڕێژەیەکی معقولم وتووە زیاترم نەوتووە لەوەی کە هەیە بەڵام یەک شتی تر کە پێم خۆشە بێڵێم کێشەکە لە مێنتاڵیتی پزیشکەیە کە ئێستا گۆڕاوە مەسەڵەن جاران وەختی خۆی پزیشک پێی شەرم بوو شتێک وەربگرێت لە کۆمپانیەکانی دەرمان بەڵام ئێستا پێی وایە حەقی خۆیەتی چکڵێم مادەم کۆمپانیای دەرمان بە بۆنەی منەوە قازانجەکە قەچێکە بە منش بشێک لەو قازانجەی شەریکەکە بەرم مادەم لەسەر حسابی نەخۆشەکە نییە بەڵام منەوێ بۆ هەموو پزیشکانی ڕوون بکەمەوە کە ئەم بابەتە ڕاستە خۆ لە جیرفانی نەخۆش دەرەچێت چۆن کۆمپانیایەکی دەرمانێکی هەیە کڕیوێتی لەو مەعمەلەی کە هێناوێتی بە $1 $9 کەوتووە لەسەری هەتاوەکو گەیاندوێتی کوردستان $9 تر گەیشتووە کەوتووە لەسەری بە فەحس و بە کوالیتی کۆنتڕۆڵ و بە گومرگ و بە مەجموعەشتی تر $1 با بڵێن مەسروفاتی هەیە کە دایەنێ لە شوێنە لە کۆگایە مەسروفاتی مندوو بوو شەریکەکەی $3 کەوتووە لەسەر شەریکە $1 قازانجی خاتە سەر ئەیفرۆشێ بە $4 بە $4 ئەیفرۆشێتە کۆگای دەرمان 110 خاتە سەر بە $4.40 سایدە لەش 120 بۆ 25 خاتە سەر سەرەکە ناگاتە $5 با بڵێن $5 ئەم بە $5 ئەم دەرمانە گاتە دەستی نەخۆش لە حاڵەتێکی طبیعی و قانونیە ئەگاتە دەستی نەخۆش باش بەڵام ئێستا لەبەر ئەوەی شتەکە وای لێ هاتووە بە عام شەریکاتی دەرمان ئەگەر پارێکی زۆر سەرف نەکەن دەرمانەکان بۆ ساغ نابێتەوە ئەو شەریکەی ئەوان دیاری ناکرێت بۆیە هاتون چیان کردووە ئەبێ پێش ئەوەی دەرمانەکە بێنێ و سەری بۆ دیاریکە بیر لەم مەسروفاتانی تر بکاتەوە بۆیە دەرمانەکەی نافرۆشێ بە $4 مەجبورە بێت $3 بۆ $4 تری بخاتە سەر بۆ ئەوەی بتوانێن پارێ سەرف بکاتەوە لە کۆتاییە باشە دەرمانەکە لە $4 بوو بە $7 لە $7ەکەەوە ئەبێ حسابیەوە بکات پێویستە کات بۆ نەزبا بە دەرمانخانەکان باشە لەبەر ئەمیش دیسانەوە بۆ بە باو بۆ بە عادەت ئەم بۆ نەسایە بەوان بۆ ئەمیش دیسانەوە $2 ترچێتە سەر دەرمانەکە ئەمە گەیشتە $10 لە کاتی ئەوەی کە پارە وەرەگرێتەوە کۆمپانیاکە دیزانەوە پێویستەکە داشکاندنی تر بۆ کۆگای دەرمانەکان بکاتەوە بۆی پارەکەی خۆی بێتەوە دەستی پارەکەی خۆی وەربگرێتەوە لێرەش ئێستا خەسم گەیشتوتەن نزیکی 120 ئەگەر زیاتر نەبێ 120 یعنی مەسەن گەر دەفتەرێکی لای کۆگایەک بێت 80 وەرەقی لێ وەرەگرێتەوە باشە و دەفتەرەکەی بۆ ساف ئەکرێ ئەمیش دیسانەوە بە حسابی بکات لە بیدایەتەوە ئەمە چێتە $12 ئەم وەڵێ کە من ئەم هەموو پارێ سەرفکەم تەوان ئەم پارانەی کە سەرفی ئەکات هەمووی نەقدی و پێشێکی سەرفی ئەکات تەو دوای 6 مانگ پارەکەی خۆی وەرەگرێتەوە کە ئەمە ئەکات
کۆمپانیای دەرمان ڕێکخراوی خێرخوازی نیە لە بەلاشی شتێ بکات کۆمپانیایە بۆ قازانج هاتووە تاوەکو بشتوانێت قازانجی زیاتر کۆ ئەکاتەوە لەو بازاڕێ ئەگەر ڕقابەتێک یاخود شتێک نەبێت لە سەرویەوە بۆیە هیچ کۆمپانیایەک رازی نییە $12 سەرف بکە بۆ $1 قازانجکە بە دڵنیاییەوە یەت زیاتر یەکە مادەم ئەو بێ ساغە بێتەوە پارێکی زۆری سەرف کردووە $1 قازانج ناکە $5 قازانجی لەسەر وەرەگرێ بۆیە سیاری دەرمانەکەمانەوێ بە $15 بۆ کۆگای دەرمان ئەم $15 چێتە کۆگای دەرمان سە تا دێ چێتە سەر $1.5 ئەبێ بە 16.5 لەوێەوە ئەچێتە دەرمانخانە سە تا 20 تری بچێتە سەر کە ئەکاتە نزیکەی $18 بۆ $19 بە $19 ئەگاتە دەستی نەخۆش بۆچی ئەمە ڕوویە تەنیا نرخی دەرمانێکمان لە $5 گەیشتە $18 تەنیا بە بۆنەی ئەو ڕێکەوتنی کە لە بینی پزیشک و شەریکەی دەرمانە هەیە تەنیا لەبەروی پزیشک پێی وایە ئەمە بەشێک لە قازانجی شەریکەی وەرگرتووە تەسیری لەسەر نەخۆش نییە بەڵام بە هیچ جۆرێک وان نییە ئەمە ڕاستەخۆ لە جیرفانی نەخۆش دەرەچێت باز لەوەش دەکرێت لە پشکنینی تاقیگەیش بەشێ لە پزیشکەکان پشکیان هەیە ئێوە توانن ئەمە زۆر بە ئاسانی چێک بکەنەوە لەوەی کە نرخی کتێکی بۆ نمونە فەحسی ڤیتامین دی نرخی کتێکی مەسەلەن فەحسی غودە نرخەکەی چەنە کتێکە چەندێکەکەوێت لەسەر تاقیگەیەک بە چەند ئەدرێ بە نەخۆش مەسەلەن کە ئەبینن کۆمەڵێک شوێن هەیە داشکانی زۆر گەورە ئەکەن لە نرخی تاقیگەیە فەحسێک لە شوێنێک بە 15,000 لە شوێنێکتر بە 3,000 بە 5,000 ئەکرێت هیچ کەسێک ئامادە نییە 10,000 لە قازانجی خۆی بات بە خەڵک بەڵام چییە مۆزوعەکە کەسیش زەرەر لە خۆی نایە لەم شوێنە مختبەرەی کە بە 15,000 فەحسەکەکە بڕێک لەم پارێت بۆ پزیشک ئەچێ بۆ وەکو مەساریفە بۆ سەر مختبەرەکە ئەچێ بۆ ئەو بۆیە مختبەرێکی ترکە ئەم پارێ نایە بە پزیشکە توانێت هەرزانتر فەحسەکە بکات بەڵێ بە دڵنیاییەوە لانی کەمی نسبەی دکتۆر لە مختبەرە 130 وەرەگرن لانی کەم هەیە دکتۆر هەیە 150 وەرەگرێ ئەزین چۆنە من وەکو خۆم پێم وان نییە ئەو شتە ڕاست بێ بڵێن زۆربەی یا کەمێکی هەر کەسێک دەستی نییە لەمەیە پێویستە ببێ بە سەرکردەی چاکردنی ئەم وەزع و ئەم دۆخە بە دڵنیاییەوە هەموو پزیشکان بۆ جۆرەنین بەڵام ئێوە دکتۆرانی کە بۆ جۆرەنین بۆچی نایەن قسە بکەن بۆچی نایەن لە ڕێگەی جەمعیەکانی خۆیانەوە لە ڕێگەی سندیکای پزیشکانەوە ئەم دۆخە چارەسەر بکەن چکە معقول نییە نەخۆشێک کە کەسێک نەخۆش بکەوێ ئەچێت 500,000 سەرفەکات لە کاتێکە ئەم 500,000 ئەکرێ بە 200,000 نەجاتی ببێ 200,000 سەرفەکە ئەکرێ بە 50,000 نەجاتی ببێ یەکێکی تر لەو نقطانی کە بەڕاستی من بەلام و ئەسەفە ڕوئات مۆزوعی ئەکسپایری دەرمانە لە ڕووی زانستیەوە هەموو دەرمانێک تاوەکو ئەگەر لەسەر نووسراوی مەسەلەن مانگی 1 ئەکسپایرە بێ تا 31 ئەتوانرێ بەکار بهێنرێت بەڵام ئەمەیان زیاتر ڕاگەیاندن دۆ ڕۆڵێکی خراپی بینیوە لەم بابەتەیە خەڵک 6 مانگی مابێ بۆ ئەکسپایرەکە وەری ناگرێ ئەمەش دیسانەوە یەکێکی ترە لەو نقطانی کەوای کردو سیاری دەرمان گران بێت کەم نەوێ ئەو نقطەیە لای پزیشکیش و لای خەڵکیش و لای هەمومان ڕوون بێ کە ئەم دەرمانە کاتێک گران بووە سەبەبەکەی ئەوە نییە ئەم نەخۆشە چووە لە سەیدەلی پاڵ دکتۆرەکە کڕیوێتی سەبەبەکەی ئەوەیە کە لە ئەساسەوە شەریکەی دەرمان کە دەرمانەکە داخڵەکە حسابیەوە کە بێ پارەی زیایە سەرف بکات بۆیە دەرمانەکە گرانە بێت لە هەر شوێنێک بیکڕی تۆ بە دڵنیاییەوە $4-5 زیاتیاوە ڕەنگە 2-3,000 فەرق بێ بازاڕی دەرمان و سیستەمی تەندروستی شێوا و پێویستی بەڕێخستنەوەیە وەزیر گوێی لە قسەکان تەچپایانەکرد بۆیە بەڕاستی گەورەترین کێشەیەمە سیستمی تەندروستی چاک بکرێت هەموو شتەکان چاکە بێ نابێت لە ناو سیستم لە هیچ سیستمێکە هیچ شتێک بەجێ هەڵڕێ بۆ وجدانی خەڵکی لەبەرەوەی وجدان شتێک نییە جێسیقە بێت هەمومان فیلمی برێکینگ بادمان بینیوە کە مامۆستایەکی کیمیایی زۆر مولائیم و چاک ببوونی وەزعێکی دارایی و نەخۆشیەوە ئەبێتە تاجرێکی مخدرات گەشتی زانستی پزیشکەکانیش لەسەر کۆمپانیەکانە ئاتوانم بڵێم 90 کۆمپانیەکان سپۆنسەریەکان بەڕێزان جارێک تر سڵاوتان لەبێت من هیچ ناڵێ ئەوە حاڵ و وەزعەکەیە ئێستا کاتی ئێوەیە قسە بۆ خەڵکی ئەم وڵاتە بکەن تاوەکوکەی ئاوا یاری پێ بکرێت تاکەی نەخۆش کەرەسەی بزنس بێ نەک ئامانج زۆر سپاس شەوتان باش بەڕێزانی ئامادە بووش شەوی بینەرانی بەڕێزش باش بێت سپاس لە ئەو بەڕێزە کە هەندێک تێبینی و ئەو تێبینی و ئەو
نیگەرانیانەی کە لە بواری دەرمان تۆزە باسی کرد بەڕاستی ئێمە ڕەنگە لە زیاتریشمان لەلا بێت بابەتی دەرمان کاگرانس بابەتێکی زۆر گەورەیە بابەتێکی فراوانە و دۆسیەکی ناڵێم ئالۆزە بەڵام دۆسیەکە بە مروری زەمن بە تەراکمی ئالۆز کرایە ئێمە ئەگەر بگەڕێنەوە سیستەمی تەندروستیمە سیستەمێکی عێراقیەتە ئێستاش سیستەمێکە کە خراپترەکە و پیاواسی کرد مەبەستم خراپتر نییە مەبەستم سیستەمەکەی ئێمە ئەو سیستەمە ئەگەر بگەڕێنەوە لە عێراقدا مؤسسەکە بوو لە ساڵی هەفتاهەشتاکانەوە کاری دەکرد مؤسسەی کیمادیا دەرمان لە دەست بازار نەبوو و نابی دەرمان لە دەست بازاری ئەو سیستەمە لە کاتێک عێراق تووشی شەڕین تووشی چەند شەڕێک هاتو ئەو سیستەمە تێکچوو لە عێراقدا تا ئێستاش بۆیە بەلای کەمی زیاتر لە 30 ساڵە سیستەمی دەرمان کەوتە دەستی بازار و ئازاد کە بەڕای من دەرمان نابێت لە دەستی بازار و ئازاد بێت چونکە دەرمان دەبێت لە دەستی حکومت بێت لە دەستی حکومتەوە بچێتە دەستی بازرگان و هاوڵاتی ئێمە وەکو فەلسفەی دەرمان باز دەکەم ئەو بەڕێزە باسی زۆر شتی کرد تێبینیەکان و دەمەوێت پێ بڵێم ئەوانە تەراکمی نەتیجەی ئەوەیە کە کۆنتترۆلکردنی دەرمان بە سیستەم نەکراوە لە ڕابردوودا ئێستاکە ئەو دۆسیە و ئەو دو ساڵەی ڕابردوو بە تایبەتی دەستپێک و قۆناغی زۆر باش لەم بوارەدا کراوە یەکێک لەوانە بەڕێزت تازە پێش بەنامکە باسی ستاندەردی نێودەوڵەتی و پێوەری نێودەوڵەتیت کرد طبعا ئەو تەنسیق و ئیتفاقە هەمووی لەو بۆشایانەوە بۆشایی وەردەگرێت کەسێک کە کەمە پەیوەندی بە ویژدان و بەو کەسە هەیە کە تەنسیق لەسەر سعری دەرمانێک بکات و لە نەخۆش وەربگرێتەوە ئەمە دڵنیات دەکەم ئەوە وجدانێکە و ئیتفاقێکە و کۆبەڕێزەش باسی کرد کە هیچ عقدێک و شتێکی نووسراو نییە بەڵام بۆشاییەکە لە چەندەرە پێشەم شتێک یعنی دەستپێکی جیاکردنەوەی کردی گشتی و تایبەت لە بواری دەرمان من ناڵێم زارێ ناچینە سەر نەخۆشخانەوەکان بەشێکی گرنگی پڕکردنەوەی ئەو بۆشایە و ڕێگەگرتنە چۆن ناکرێت پزیشکێکی دەرمانساز کە لە کوالیتی کۆنتترۆل لە کۆمپانیا کار دەکات لە هەمان کاتدا لە کوالیتی کۆنتترۆل بێت و لە دەستی هەبێت لە دانانی نرخ دەستی هەبێت لە ڕێگە پێدان دەستی هەبێت لە ئیطلاق سەرفی ئەو دەرمانە ئەوە یەک دوو نابێت ئەو پزیشک و ئەو بەڕێزیان هەر کارمەندێک تەندروستی بێت هەر فەرمانبەرێک بێت لە بواری کەرتی تەندروستیدا ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ کۆمپانیا بکە کاتێک کۆمپانیا دەیباتە پێشانگایەک و دەیباتە شاندکردنێک ئەمە لای ئێمە قەدەغە کراوە ئەمە لە 2 ساڵی ڕابردوودا قەدەغە کراوە و هەر کۆمپانیایەکیش بە نووسرا ئەگدارکردنەوە و کۆکرانەوە ڕوبەڕوو پێیان گوتراوە ئێستاش لەو حالەتە دەژدا یەک حالت ببینین کۆمپانیایەک تەعامل مباشر ڕاستەوخۆ لەگەڵ کەسێک دەکات بۆی دەرمانی بۆ سەرف بکرێت و بیبات ئەمە ڕێگە پێدراو نییە و ڕێکاری یاسایی لە بەرامبەر وەردەگیرێت بەشی سێمیان ناوی تیزاری و ناوی علمیە ئەمەیان زۆر گرنگە بەڵام ناوی تیزاری و علمی ئەمە شتێک نییە ئەتوو یەک بابەت بێت بە 14-15 هزار بابەتی تەنها دەرمان بێ لە پێداویست پزیشکی لە ناو بازاردایە یەکێک ناوی علمی بێ و نایە ئەمە بە سیستەم دەکرێت سیستەمێکی کۆمپیوتەری و ئەو سیستەمی کۆمپیوتەری دەبی نرخێ بێت تا ئێستا نرخ ئەکتیڤ نەبووە لە بازار ئێستا ئێمە ئەوە مانگێکە دەستمان پێکردووە بە دانانی نرخ هاوکات و هاوشانە لەگەڵ کەمکردنەوەی نرخ ئەو نرخی جاران نییە نزیکەی 11,086 ئەوە هەمووی هەوە 11,086 ئایتم بابەتی دەرمانی هەیە کەەوە سعری قەدیمە سعری نوێ هەمووی کەم کراوەتەوە یەک دەرمانیش بە سعری کۆن نییە هەمووی کەم کراوەتەوە بە ڕێژە دەرمانێکی 120 کەم کراتەوە 130 ڕەنگە دەرمانەبی 105 نرخی کەم کرێتەوە ئەو نرخە جێگیر دەکرێت لەسەر دەرمانەکە و هاوڵاتی خۆی دەبێ مراقب بێ و ساغیشی بکاتەوە هاوڵاتی نەک تەنهامە فێک بێ یان ئەم بە تەکنەلۆجیایە کراوە کە مەجالی غەش و ئەوەی تێدانێ ئێمە لەو سیستەمە تەجروبەمە هەبوو لە پێشوو لە چەند بابەتێشتر لە چەند دۆسیەشتر کە دۆسی نێودەوڵەتی بۆ وەکو ڤاکسین و کارتی ڤاکسین بۆ نمونە دەبێت دۆسیە لە ئاستی نێودەوڵەتیدا ئەم دۆسیە هاوڵاتی خۆی بێتە بەشێک بەشێشتر ئەوەیە هۆشیاری هاوڵاتیش نابێ هاوڵاتی لێرەوە من بە هاوڵاتیان بەڕێز دەڵێم هاوڵاتی هیچ مەجبور نییە و ئیجبار بکرێ لەلایەن کەسێکەوە بڵێ تەنها لە دەرمانخانەیە دەرمان بکرا دەبێت لە حڕ بێت ئازادە لە هەر دەرمانخانەیەک دەرمان بکرێ سیستەمی کۆمپیوتەری کە دەرمانخانەکان ئەمە ئێستا دەستپێک و ئەم پرۆژەیەمان لە بەردەستە و پێشنیاریشمان کردووە و بە سەرۆکاتی ئەنجومەنی ناردووە کە ئێمە سیستەمی بەستنەوەی هاوکات بێ لەگەڵ سیستەمی تەکنەلۆژیایی نوێی ستیکەر کە دەبێت هەموو دەرمانخانەکان بەشێک لە دەرمانخانەکانی سیستەمی کۆمپیوتەری لۆکاڵی خۆی کردووە بەڵام بەستراو نییە بە هەموو مؤسسەکانی دی دەبێت نرخ و فرۆشتنی و نووسینی و بەڕاچێتەی کۆمپیوتەری دەبێت هەمووی بە کلیکات و لە ناو شاشەیەش کۆمپیوتەردا مراقبە بکرێن چونکە مراقبەکردن ڕاستە ناو بازار بەڵام ئەوە بە پاسەوانکردنی دەرمان بە دەرمان ناکرێت بەڕێز دەزانین بە سیستەمی کۆمپیوتەری ئەو ڕۆڕقابە لە دنیادا بۆتە سیستەمێکی کۆمپیوتەری بابەتی سعر دیارکردن سعر نەبوو باسم کرد ئێستا سعر دانراوە و هەر کۆمپانیاک ئێستا بەیانی و ئەمڕۆ و دوێنێکە هات بێ
ڕێگە پێدانی وەرگر بێ بەبێ دانانی سعر بەڕێ نەکراوە لێرە پێت دەڵێم هیچ کۆمپانیایەک لە ڕۆژانی ڕابردوودا کەەوەی نزیکەی مانگێک دەبێت تەنانەت ئەگەر بێت و هەر بەبێ وەرگرتنی سعر نابێت ئەو سعرە بەداخەوە ئێمە و دیاردێمان چەند ڕۆژێک بە لێستانە ناو بازار لەلایەن تیمەکانی چاودێری گرت کە خەڵک دەڵێن ئەمە ستیکەرە و سعر گران دەبێت ئەو بەڕێزە باسیکردن نەخێر من هەندێک بەشێک لەگەڵ ئەو قسانە نیم کە باسیەوە کرد باج و ڕێگە پێدان و گومرگ و هەمووی دەخاتە سەر سعر و لە کۆتاییدا بازرگانەکە سعردادنێن نەخێر بازرگان سعردانانێ بەڕێزان حکوومەتی هەرێم لە کابینەی نوێم ئەو چاکسازیە کە ئێمە ئێستا شانازی پێ دەکەین کاگرنج ئێمە خاوەنی سەلین معقولە ئێمە سعردابنین و سعرمان کەم کردو بڵێم من مقابلەی دەوازیرم کردبێ قسانە هیچی بۆ من تازە نییە من بە دۆکنات قسە لەگەم من دەمەوێت سعر دواتر هەمووی هەڵدەواسین و ئەو سعرانە 2 ساڵە پێداچنەوەی بۆ دەکرێت سەتانەوەتی بووە ئێستا نزیکەی 2000 بابەت ماوە سعری ئیشی لێ دەکرێت و دانانی سعر پرۆسەیەکی زۆر قرس و دوور درێژەوانە بێت چۆن بازرگان دەتوانێت سعردانێت بە پێچەوانەوە زانی بازرگان من ناڵێن بازرگان یەکێک لە بەڵێ کاگرنجە و نمونێت دەمێت چەند ڕۆژێک بە لە ئێستا ئێمە دۆسیەکە ئێستا ئەنجومەنی لە کۆلنەوەی لەسەر دادنین و دڵنیات دەکەم دەبێ تاوانبارەکە بدۆزینەوە چونکە ئێمە ستیکەری نوێستەمی نوێدانرا و سعرێک دانرا و سعرمان کەم کردوەوە نمونونەکە 35,000 بۆ پێش سعری کۆن ئێستا کراوەتە 24,000 دەکات لە یەک دەرمان چەند دابەزینی بۆ کراوە نزیکەی 9,000 وەنیە ئەوە نمونونەکەی بەڕێز بەدەست ڕەشی کردەوە بە مادیکێک و بەدەست ڕەش کراوەتەوە باشە هاوڵاتی خۆیەوە نابینێت ئەو سعرە ڕەشی کردوەوە بۆ شاهێدیش ئەوە لەسەر ستیکەرەکە و دەستکاری کرێت تەمانەوە تاوانە تاوان چۆنە هەمان دەرمان کە سعری حکوومەت بۆی دانا و سعری هیناوتە خوارێ ڕەش کراوەوە لە دەرمانخانەکە بە وەسڵیش لەو دەرمانخانەیە کرایە ئەوە بە پارێ کراوە ئێمە کڕیتوانەوە دەمان شەریکەش اینجا من دەمێ ئەمە شەریکەیە مەتخەرە دەرمانخانە سلسلەیە ونیە تحقیق بەستم هەمان پرۆدەکت ئەو پرۆدەکتێک کە ئێمە سعرمان داناوە سعرەکە ڕەش کرێتەوە 24,000ەکە کرایەتە 32,000 خۆی بە 32 فرۆشتی بە معاملەکردن هاوڵاتەکە بە 29,000 کردی وەسڵەکەش مەوجودە وەسڵی ئەو دەرمانخانەش من لێرە بە هەموو دەرمانخانەکان دەڵێم و بە هەموو کۆمپانیەکان بە کۆگاکان ڕێنمایی دەرمان بە فاریزە و نقطەکانی لە ئەی هەتە زێت دەبی جێبەجێ بکرێت چونکە زۆر مەدروست بووە ئێمە 2 ساڵ زیاترە لە کاری دەرمان کار دەکەین من دەمێ پێت بڵێم دەرمانێک کە ئێمە بە ئەمانەتەوە بە مەسوولێتەوە دەنێن منداڵی هەمومان کەس و کارمان هاوڵاتیان ئەوە ئەمن و ئاسایشی نەتەوەیە معقول نییە ئێمە دیفاع لە دەرمانێک بکەین کە بە ڕێگەی ئێمە هات بێ کەچی دواتر سەختەی لەگەڵ بکرێت بۆیە ڕێگەی سەختەش گیراوە بەس بەڕێزت مەسەڵەن بۆ نمونە لە ناو مۆبایلەکەتا یەک نمونەیان بۆ هێناوی گوایە شۆک بووی خۆ یەک نمونەوە نیە جەنابی وەزیر کاک نمونەی وا هەیە تەنیشتی یەکترن هەموو دەرمانێک بۆ دەرمانێک سعری 5,000 لە 300ەوە فەرقی هەیە هەتاوەکو $20 کاک ڕەنجلاوانەیە ئەتوو لە ڕۆژێکدا 20 دەرمانخانە پشکنینی بۆ بکەیت لەوانەیە 4 دەرمانخانە 2 دەرمانخانە یان دەرمانێکی بدۆزیەوە کە بەڕێگەی کوال کۆنتترۆل نهات بێ یانش سعری دەستکاری کرد بێ یانش ستیکەری بەڕاستی با پێنج بێ بۆ نمونەت پێ دەڵێم یان لە ناو نەفسی دەرمانخانە سەتاچەندی دەرمانەکە زیارەی مەیدانی زیاب زین چێ من مەسئولیەتم هەیە بەرامبەر خەڵک سەیری کە ئەمریکای بینن من بینەرانی بەڕێز لەبەرەی ئیشی من نییە محاسبەی خەڵک بکەم ئیشی ئەمانە ئەوە هەمووی زەرفی سەیدەلەکانە کە ئەمڕۆ دەرمانی ناجۆر و ڕێگەپێنەدراوی ئەمان لە ناو بازاڕەکانە هەر هەمووی هەیە و بێجگەلەوە بینەرانی بەڕێز جەنابی وەزیر دەرفەتی تر دەدەم نانە دەرفەتی تر دەدەم بۆ نمونە مۆزوعەکە ئاوانیە کە بە ڕیلاکسی باسی بکەن ئێوە بۆ نمونە ئێستا کاتی ئەوەیە 30 ساڵە حکومڕانی ئەم وڵاتین ئێمە و کەسیش مەبەستم تۆ نییە بەتەنیا ئەمە تەراکمی مشکلێکی زۆر گەورەیە من پەیامم ئاڕاستی هەموو سەرۆکی حکوومەتەکانی پێشوش کردووە بە سەرۆکی حکوومەتەکەی ئێستاشەوە ئەلحەمدولیلا کە ئەمناسن چکاک مەسرور چکاک قوبات ئەزانن کە چکاک نێچیروان ئەزانن باگراوندی بەرنمەکانم لەکوێوەیە لە داخ و ژان و جەخاری ئەو نەتەوەیە ئەگەین کەس نییە خۆی بخاتە بەردەم ئەمە نابێ ئێوە ئاوا بە ڕیلاکسی قسەکەن من پێتان ئەڵێم یعنی چیس ئەمە ستیکەری کوێیە ئەوە ستیکەری ئێمە نییە من باسیەوە ئەبێت ستیکەری ئوردن و لوبنانی و نازانم چی لە بازاڕێمە بێ ئەبێت ستیکەری ئێرانی و تورکی لە بازاڕێمە بێ ئەبێت ڕەنج بۆت باسکەم ئێستا ئێمە کێشەیەکمانێ نزیکەی مانگێک دەبێت زۆربەی هەرە زۆری مەسەلەن ئەوانەی کە سوود لەوەی لەو کەم تەرخەمیە لەو
سەرپێچە وەردەگرن طبعا دژی ئەوانە ستیکەرێک و بە نرخ و نرخی ببەستیەوە بە ستەمی ئەلکترۆنی مراقە بکرێت بە دڵنیامش لەگەڵ تومە بەڵام دەست پێ دەکەین و دەبێ بچێتە ڕێ با دەرمانێک نەبێ باشترە لەوەی دەرمانەکە قاچاق بێ یان گران بێت ئێمە حەلی ئەو مشکلی دەکەن حەلی مشکلی بازرگانێک و کۆمپانیایەک و دەرماخانەیەک نییە من دڵنیات دەکەم لەوەی ئەو کێشەیە کە ئێمە دەڵێن دەرمان بە ڕێگەی کوالت کۆنتڕۆلدا بێت چەند دەرماخانەیەکە بووە بە ئاگدارکردنەوەی شخصی بۆ دەرماخانەمان گوتێت دەرمانی قاچاقت لێ گیراوە ئاگدار کرایەوە داخراوە چەند مانگ و ئێستا لێژنەی لێکۆڵنەوەی لەسەرەوە دادگا لە ناو وەزعکەیە و دەرماخانە بووە مۆڵەتی لێوەرجاتەوە ئێمە دەستورێکمان داناوە ئەمە ئەو دەستورە تازە تەواو بە من ئەو ڕۆکە گەیشتە دەستم کاک ئەو دەستوری دەبین دەستورێکە بۆ دەرمان لە ئەی هەتە زێت لە وڵاتە بەم شتانە پێ دەدرێت سەیریکە خەمە سەرسەرم بەس حەزەکەم بۆ نمونە ئەوە بۆ حەزەکەم زانیەکانە بە دەستخۆش من ئیدعای ئەوە ناکەم لە تۆ دڵسۆسترم بەڵام حەزەکەم بزانی جەنابەت نا مشکلی قانونت هەیە قانونی عقوباتی عراقی لە ساڵحی تۆیە نەقسی قانونتان نییە کاکە تەلەفۆن بکەم بۆ دکتۆر ئامانج سکرتێریان جوانی وەزیران دکتۆرا لە قانونە بە قانونی عقوبات ئەتوانن هەر کەسێ غەدر لەو میلەتە ئەکات ئێستا دەرفەتە دەدەم و مشکلی قانونت نییە دوای کەمپینەکانی پێشوو کە من احترامی بینەری خۆمەگرم ملیۆنێک و 750,000 پشتگیری ڕوودا و بەرنامەی لەگەڵ ڕەنجیان کرد لە کابینەی پێشوودا بۆ ئەوەی کە وەزعی دەرمان چاک ببێ 18 قرار لە وەقایعی کوردستانە دەرچووە حەزەکەم بزانی 5 جێبەجێ نەکراوە کۆخۆی جێبەجێ نەکراوە ئەم قوانینانە تۆ مشەڕعی ئەم وڵاتەی جێبەجێ کراوە کامی جێبەجێ نەکراوە پاش ئەم ناوەڕە بینەرانی بەڕێز من ئەگەڕێمەوە بەڵام تکاتان کەم جەنابی بەڕێز دەڵێم کاتان لێ ئەەکەم با نەبێەوەی با نەبێ بۆ هەردووکتان دەرفەتێم یەک بڕیارە 56 فرچە دوای ئەم ناوەڕازانی چی بکەن شتێکت بە وڵاتی گۆ دەبێ وڵاتی جوابەکە وەرگێ تو دەڵێ جێبەجێ نەکرێت کاکە دەرمانساز لە کوالت کۆنتڕۆل خۆی پشکنین دەکرد سوایە دەکڕ دەرمانساز خۆی پشتنی دەکرد بڕیار هاتۆ بڕیار جێبەجێکرد دەرمانسازێک نابی خاوەنی کۆمپانیا و ئیمتیاز و لەش کۆمپانیایش بکەوە لە کوالت کۆنتڕۆل ئەوە جێبەجێکراوە دەرمانساز نابێت دوو شوێنی بەناو بێت کۆگای دەرمان نابێ نەقل و گواستنەوە و کۆگایەکەی بۆ پێوەرەکان نەبێ 33 کۆمپانیا ڕاجرای لە کۆی 240 کۆمپانیا لەبەر چ لەبەرەوەی پێوەرەکانی ئەمەیان نەبوو دەرمانساز کۆمپانیا خۆی ڕفرەنسی دێنە مەوادە مختبەرەکەی دێنا فەحسی دەرمانی بۆ بکرێت ئێستا قەدەغی حکوومەت من سوپاسی ئەنجومەنی وەزیران دەکەم سوپاسی دەناوی سەرۆک حکوومەت دەکەم پاڵپشتی زۆری کوالت کۆنتڕۆلی کردو کە ئێستا کوالت کۆنتڕۆل خۆی پشتین دەکات تو ئەو چایەت دێنا کوالت کۆنتڕۆل فەحست لۆ بکات دەزانی هەر بەخۆشت مەوادەکەت دێنا فەحست لۆ بوون شتیوا بووە لە دنیا ئێمە ئەو چاکسازیانی کردما بای ئێستا 2 ساعت لۆ باسکەم هەرمووی تاوا نابێت دەرفەتە دەدەمشی مەدانی دیڵەوەشکالمان لەسەر وەرەقە دنیایەکی پەمەیی دروستەکەن بۆ خەڵکوانیە بەڵام سەیری ئەمە مەسەلەی مەرگ و ژیانی خەڵکە ئەمە مەسەلەی مەرگ و ژیانی خەڵکە دەستی زوو بۆ نمونە خەمینەمایە سەرپێچینەمایە ئەمەش لەگەڵ ئیشی زۆری منەرانی بەڕێز پاژەم نابڕا گەڕێمەوە بەڵام تکایە با نەبێ بەوەی کە جیهاتێک ڕەخنە بگرێ و جیهاتێ دیفاع بکە مشکلەیەک هەیە پەیوەندی بە مەرگ و ژیانی خەڵکی ئەم وڵاتەوە هەیە و ئەبێت چارەسەر بکرێت پاش ئەم ناوەڕە پاش ئەم ناوەڕە بینەرانی هێژا ئەگەڕێمەوە جارێکتر سڵاتان لەبێت دیارە کاتی کاروانە بەڵام جەنابی وەزیر لە کۆتا قسەتا کە باسی پشتگیریەکانی جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیرانت کرد بڵێ من هیچ گومانێکم نییە لەوەی کە سەرۆکی حکوومەتی ئەم وڵاتە کاک مەسرور بارزانی کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی ئەم وڵاتە حەزەکەن خاوەنی سیستمێکی تەندروستی ڕێکوپێک بن نەخۆش ئینسانتیایە سنتەر بێت و دڵنیاشم ڕۆژێ لە ڕۆژان مەسرور بارزانی بە تۆی نەوتووە بڕۆ بە نەخۆشخانەکان و بە سیستمی تەندروستی ئەم وڵاتە پارەم بۆ پیا بکە بۆ حکوومەتەکەم ئەم هەموو گومرگ و ئەم هەموو زەڕیبە و باجی و زەڕیبەی مەبیعات و مەسلەی وەرگرتنی پارە بۆ هەر باچ نەمبەرێک بۆ فەحەزکردن و بەرزبوونەوەی نرخی ستیکەر دڵنیا بە خەڵک ڕەخنە لە تۆ ناگرێت حەزەکەم زانی خەڵک ڕەخنە لە مەسرور بارزانی ئەگرێ خەڵک ڕەخنە لە قوبات تاڵەبانی ئەگرێت کە لە سەر و ئێوەن ئەم دنیاە لە لای ئەوان تکاتان لێکەم ئاوا پەمەیی مەکەن دڵنیا بە لەوەی ڕۆژێک لە ڕۆژان
دڵنیا بە لەوەی ڕۆژێک لە ڕۆژان کاک مەسرور بارزانی ئەبینین خۆی خۆیەکا بە ناو خەستەخانەکانە هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ئەنجومەنی وەزیران لە توالێتەکەەوە هەتاوەکو بێدەکان لە ئینفراستراکچەرەوە تاوەکو ئەجهیزا هەتاوەکو خزمەتگوزاری و کواڵەتی خزمەتگوزاری سەیرێکی بکەن اینجا بزانن بۆچی ئەوەی کە خاوەنی پارەیە اینجا بزانن بۆچی مەکتەب سیاسیەکانی خۆتان پارتی وەکێتی اینجا بزانن مەسوولە باڵاکانتان بۆچی ئەڕۆن هەر پێیان گەرمە بێ ئەڕۆن لە ئەوروپا چارەسەر وەرەگرن سەرۆکی یەکێک لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتێکی ئەوروپی چارەسەری وەرەگرت قەرەباڵغیەک دروست بووە ژنێکی هاونیشتیمانی و وڵاتاڵێ دیارە ئەمە VVIP ئەم پیاوەی وا چارەسەریەکەن ئەمە چییە کێیە ئەڵێن وەڵامە سەرۆکی فلانە وڵاتە ئەڵێ چەند ساڵ حکومی کرد ئەو کاتە 25 ساڵ حکومی کردبوو ئەڵێ 25 ساڵ حکومی وڵاتێکی کرد نەیتوانیوە خەستەخانەیەک دروست بکە کە خۆی تیا چارەسەر بکەن پێتان وایە هەر وڵاتە عەرەبیەوە پێتان وایە هەرێمی کوردستانەکەی ئێمە وان نیە هەر زوو نایبینینەوە فلان کەس هاتەوە بەخێر بێتەوە ومێدی تەندروستی بۆ هەر هەمویان نەخوازم بەڵام لە فلانە خەستەخانەی ئەوروپا ئیتر لە مەکتەبی سیاسیەوە تا بەرپرسی باڵاکان ئەمە بەسە بۆ ئەوەی کە بە ئێمە بڵێن سیستمی تەندروستی ئەم وڵاتە نەخۆشە کە نەخۆشە دکتۆر سامان نەخۆشی نەخستووە بە نەخۆشی لەدایک بوو دکتۆر شێروان نەخۆشی نەخستووە بە نەخۆشی لەدایک بوو جارێکی تریژ دەیڵێمەوە ئەی خەمە سەرم هەزار ئەوەندەی من دکتۆر سامان دڵسۆزە و بە تەدریجیش پێگەیشتووە مدیر عام بووە هەموو قۆناغەکانی بڕیوە تاوەکو بووە بە وەزیر ئەو پیاوە لە کواڵەتی کۆنتترۆل وەزیفەی هەبووە بەڵام ڕاستیتان پێ بڵێم زۆری بارودۆخەکە هەیە ئەم دکتۆر سامانە خۆی لێ ڕازی نییە دڵنیا بە لەوەی بەسیترین شت چەندێ بودجەتەیە بتەوە سیستمێکی تەندروستی وەکو هەموو وڵاتە گەشە بەشەکان چەند ملیاردتەوە ساڵی چەند ملیار چەند ملیار نانات بەس ڕقەمەکەم پێ بڵێ بودجەی ئێستا دێنە سەر بابەتە جواب دەدەم بەڵێ پرسیارەکە بڵێ سەبارەت بە بودجە مادە لەو پرسیارەی بەڕێزیەوە دەست پێ بکەم چکە سێ بابەتی تێکەڵ کرد بابەتی بودجەکە طبعاً بودجە لە هەموو دنیادا تەنها حکومەت نییە بودجە سەرچاوەی داراییش بیمەی تەندروستی هاوڵاتی خۆشی بەرپرسیارە لە ئەرک و بەرپرسیارەتی هەیە لە چارەسەرکردن لە هیچ دنیادا نییە بۆیە ئێمە بیمەی تەندروستی کۆنووسەکە یان بڵێن پرۆژه یاسایی بیمەی تەندروستی کە ئەمە نەک تەنها لەبەر سەرچاوەی دارایی بۆی پاڵپشتی سیستەمی تەندروستی بکات و هاوسەنجی لە پێگەیاندنی هەموو خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتی بۆ یەکەمین جارە بیمەی تەندروستی ڕەوانە کراوە لە ئەنجومەنی وزرای ئینشاءڵڵا دەستە پەرلەمان پەسەند کرێ و بیمەی تەندروستی لە هەرێمی کوردستاندا دەست پێ بکات ئەمە یەک دوو بۆ دەرمان بڵێ بیمێ ئەو سیستەمەی کە ئێمە دەمانەیە بۆ دابینکردنی دەرمان بۆ کەرتی گشتی بۆ کەرتی حکومی بەدڵنیایی و باری ئابووری تاسیری لەسەر کردیا تەنانەت ئەو بودجەی کە هەشە ئێستاکە بە ڕێڕەوێکی بانکی و دابینکردنی بەردەوام و ئەمەش کێشەی خۆی تێدا هەیە بابەتی پزیریەکان من بە دڵنیاییەوە پێت دەڵێم یعنی کەرتی دەرمان و سیستەمی تەندروستی لە کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان گرنگی و تەرکیزێکی زۆر باشی لەسەرە هەر ئەوە ژوای کردووە یەکێک لە شانازیەکانمان سیستەمی جێبەجێکردنی ڕێنمایی و ئەو ڕێکارە نوێ چاکسازیانەیە لە دەرمان بە تایبەتی لە بەڕوبەتی کوالتی کۆنتترۆل کە دەستمان پێ کردووە دەرمان بابەتێکی زۆر زۆر حساس و هەستیارە چونکە هەمومان بەرپرسیارەتێکی گەورەیە لە ملی هەمومان من دەڵێم خۆت گوتە سیستەمی تەندروستی ئەگەر نەخۆشیش بی و نەخۆشی هەبێ و هەندێک عڕازی هەبێ سیستەمەکە بەڵام پەککەوتە نییە و ئەوەی دەچێت شە دەرەوە لە بەرەوە نیستەمەکە پەککەوتەیە دەچێت هەمان ئەو نەشتەرگەریە دەکا کە لێرە هەیە و زۆربەی زۆریشان کە دەگەڕێنەوە دێن ئەمانش نسبەنە یعنی من ناتان بڵێم نسبەتی زۆر ئەوەی کە دەچێت ئازادە وەلا هەموو دنیادا شتە هەیە بەڵام ئەگەر لە من بپرسی وەڵی پێم خۆش نییە کەسێک بەرپرسێک بێ یان کەسێک خاوەن پێدرا و ئەگەر خزمەتگوزاریەک لێرە هەیە لە پەنجەی یەک دەستیش ڕەت نادا کاگرند بە بەرپرسیارەتەوە دێم هاوڵاتیانی بەڕێز ئەگەر خزمەتگوزاریەک کە لە کوردستان نییە و لە دەرەوە پێشتە بکرێت لە پەنجەی یەک دەست ڕەت نادا سیستەمەکەی ئێمە سیستەمێکی توانای پزیشکی باشەیە پزیشکانی ئێمە بەڕێز دکتۆر ڕێبین لە دەرەوەی وڵات ژیایە پزیشکانی کورد خاوەنی توانایەکی بەرزن لە وڵاتانی زۆر پێشکەوت و جێگەی متمانە و جێگە و پێگەی خۆیان هەیە لەسەر دەرمان من دەمێ پێ بڵێم ئەوەی دەرمان ئەو ڕێنمایی کە دانرایە و ئێستا چوتە بۆ جێبەجێکردن پرسیارێکت کرد ئەو شەش بڕیارە بوو ئەو شەش بڕیارە بەشێکی زۆری چوتە جێبەجێکردن بە واقعی نەک بە کتاب و بە ڕێنمایی بە واقعی چوتە جێبەجێکردن بەڵام هێشتان ئیش ماوە هێشتان کار ماوە من باسم کرد کە کۆمەڵێک ڕێکار هەیە پەیوەندی بە
دانانی سیستەمی نوێی دەرمانەیە بۆ نمونە کۆگایەکی ناوەندی کە دەبێت لە دەستی حکومت بێت دەبێت دەرمان بێتە دەستی حکومت لە دەست حکومتەوە بچێتە ناو بازار نەک تەنها بۆ پشکنینەکە بێتە لای من ئێستا بەس سامپڵ وەزیری بۆ نەتکرد ئێستا یاسامان بۆ دراکەم هەم هەر وەزیرە مقابلەکەم هەر پێمەڵێ باسی ئایندەم بۆ کاکە چۆن نەمان کردی کاگڕ برای من دکتۆر ڕێکەوت و دکتۆر سەفیندزەیی هەفتەی پێشوو کۆنگری ڕۆژنامە نووسیەکانم پیشان دوای ئەو بیسی بەرنامەی کە کردمانوتیان وەکو FDA وەکو تەبێژی حکوومەتات وتیان دەستگایەکی وەکو FDA دروستەکەن ئێمەفەتێکی ئەم پیاوەش فەرموو کاکاڕۆن بەناوی خدای گەورە و میهرەبان سوپاس کاکڕەنج بەداخەوە خۆشحاڵ نیم وەکو جەنابەت هەمیشە لە بیدایەتی بەرنامەکانەوە دێڵی کە لەسەر پرسێک دانیشین کە ئەمجار ڕاست و خۆ پەیوەندی بە ژیان و مردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە من لە بیدایەت دەمێ دووشت بڵم یەکەمینیان هاتوون بۆ چارەسەر 4 ساڵە من لەسەرم بابەتە ئیش دەکەم کاک دکتۆر سامان خۆی ئاگای لێتی ڕەنگە دایان یاداشتدای بۆ وەزارەتەکەی کاک سامان و دابێتم بە حکومەتی هەرێمی کوردستان و ژانەکانی پەرلەمانی کوردستان و پێشما لەو خولەی پەرلەمانی کوردستان یەکەم یاداش کە تەقدیمتان کرا لەسەر دەرگرانی دەرمان یاداشتێکی من بوو لەسەرەوە لیژنەیەک پێکێنرا و اختصاصی من بۆ خۆی نەوت و داراییە هاتووم ئەمە پرسێکە دەبێت بۆ هەمومان ئەولەویەت بێ من پێم وایە کە جەنابەت فەرموود ئەمە دەبێت ئەولوێتی تەواوی خەڵکی کوردستان بە هەمومان بەیەکەوە قسەی لەسەر بکەین بۆی چارەسەری بکەین چکە ناکرێت سیتر چاوەڕوان بین و ڕێگە بدەین منداڵێکی کورد بە دەرزێشی بەسەرچوو لە هەرێمی کوردستان جام بسپێرێت ناکرێت ڕێگە بدەین پێشمەرگەیە کە موچەکەی 500,000 دینارە نەتوانێت دەرمانێک دابیم کا بەڵام دەرمانێکی بەسەرچوو بکرێت بە قورجی منداڵەکەیدا ئەمانەی کاک سامان باسیکردن چەند تێبینیەکم هەیە لەسەری کاگڕەنج کاک سامان هەر شتێکی شمکەوت بە دۆکیومنت نەبوو ڕام بگرا پێشتر باسی گرانی دەرمانی کردکەمان تەسعیریان بۆ یەکەم جارەکە تەسعیرە بۆ دەرمان بکرێت ئەمە ئی ساڵی 2021 کە ئیکسپایرەکەی ئەو کاتەیە تەسعیری دەرمانی لەسەرە ئەمە 1.76 دلار نووسراوە کاتە 2020 کاکتۆرمە ئیجازەمدا ئەگەر ئیجازە مناقەشە بکەین خۆی بگەینە وەکو خۆیەتی ئەمە 1.7 کامێرە ڕوودا زەحمە دەبێ بۆ بێنە پێشەوە 1.76 نەبوو حقتان بێ ئەم دەرزیە دەرزی هایدرۆکۆرتیزۆنە کە بۆ حساسیە بەکاردێنرێت هەندێک زار لە هەندێک لە خستخانەکانی هەرێمی کوردستان پرۆتۆکۆلی بۆتە لێرەیە بۆ پرۆتۆکۆلی کۆڕۆناش بەکاردێنرا ئەم دەرزیە لە کوالیتی کۆنتترۆل 2000 فەیلی کردووە لە بازارەکانی هەرێمی کوردستان فرۆشراوە دوای تەقریرێکی من کە مناقەشەمان کردووە لەسەری لە بازار هەڵگیراوەتەوە کە بەهاکەی 1 ملیۆن و 700 ئەوە تاکتۆر لە بەردەستە 1 ملیۆن و 700,000 دلار بووە ئێستا کۆمپانیاکە هەڕەشە لە من دەکەم بۆی کە ملیۆن و 700,000 دلارەکەیان بدەمەوە ئەمان و قیەکەم کاک دکتۆر سامان پێشتر فەحسی دەرمان 1000 دینار بوو 2000 دینار بوو 200,000 دینار بوو بوورە فەحسی دەرمان ئێستا بۆچی بۆ فود سەپلیمنتێک گەروانیە کاک شێروان بڵێوانیە فود سەپلیمنت ئێستا 500,000 دینارە بۆ تابلێت 450,000 دینارە بۆ شروب یعنی دوو ئەوەندە و نیو بۆ تۆ نەکەوەی کە هەرزان بێت بەزوانە دکتۆر ئیجازە دەخوا فۆرم کاکە خێزانەکەی خۆم بەکاری دێنێ 7,000 دەیکرێت 75,000 دەیکرێت برایزم خوازم مناقەشە بێنە باز پێشتر 1000 دینار بوو ئێستا 2000 دینارە ڕێگە پێدان پێشتر 10,000 دینار بوو ئێستا 20,000 دینارە باشە گومرگ کە پێشتر بۆ لێخۆشبوون کاگڕنج بۆ دەرمان دەکرا گومرگ نەبوو بۆ دەرمان بزەبت لێخۆشبوون بۆ دەرمان دەکرا تەماشاکە ئێستا بۆچی دەکرێت بۆ شیش و بۆ چەمەندۆ بۆ موادی بەسەرچوو لە خاڵە سنوورەکان لە هەموو خاڵە دەرمان ناکرێت ئێستا بۆ دەرمان بێمەوە نییە با باسی ڕسوماتی ئێمە ئێستا گومرجی دەرمان 150 پێداویستی پزیشکی 100 کاک سامانەگەڕوانی بڵەوانیە ئامێر 115 باشە ئەمانە هەمووی بەیەکەوە وای کردووە کە نرخی دەرمان لە هەرێمی کوردستان زۆر زیاد بێت ئەمانە هەمووی کۆمەڵک یاداشتی کۆمپانیەکانی دەرمان کە ئاڕاستی جەنابی وەزیرکان کە جەنابیان دەڵێن نرخی دەرمان هەرزان بووە ئەمە 14 کۆمپانیای دەرمانە کە لە هەرێمی کوردستان یاداشتی ئاڕاستی جەنابی وەزیر کردووە بەڕێز نووسنگی جەنابی سەرۆک وەزیران ئەنجومەنی وەزیران بۆی کە دەرمان گران دەبێت دا ئەوەندەش نەکرد گران دەبێت گران دەبێت گران نەبووە دوای ستیکەری دەرمان ئەمە هیچ کە گران بووە دوای ئەوەی کە پێم وتی کاک ئێستا جواب نووسنگی جەنابی وەزیر ئەمە کۆمپانیایەکی ترە بۆ جەنابەت هاتووە بۆی کە دەڵێن دەرمان گران دەبێت دوای ستیکەری کەسە باسی لای منە 12 کۆمپانیا کاک کۆمپانیا لەگەڵەوەی کە گران بووە ڕسوماتی خراوە دەسەر گومرجی خراوە دەسەر ئێستا بەستێ ئەوەندە لە بازار دەفرۆشرێ جارێکی کەش دە ئەوەندە لە بازارەکانی کوردستان گران دەبێت هێشتا وەریان نەگرتووە ستیکەر چۆن گرانیان کرد چۆن وەریان نەگرتووە وەریان نەگرتووە نەخێر معارضن ئیجازە بدە معارضن ئەم ستیکەرە چییە ئەگەر ئەم ستیکەرە لە هەرێمی کوردستان تەواو نەکرابوو من ئامادەم ئێستادان بکرێم فەرموو ئەمە ستیکەرە تازەکەیە بەڵێ فەرموو ئەمە ستیکەرە تازەکەیە باشە کە لە هەرێمی وایان کاک تەواو جێگەی شانازیە بەڕێزان ئەو ئەستەما ئەلکترۆنیەکەی باسیەکە فەرموو کەواتە ستیکەری دەرمان کراوە بۆی ئەو چاردە کۆمپانیایە ئەو چاردەیە دەڵێم بەڕێز بۆ نایان کردووە کاک تۆ لەبەرەوەی کاتی خۆمە سوال دەکەیت ئیجازەم دەبرێزم تەماشاکە
ئەمانە بەشایەتی کۆمپانیەکانی دەرمان کە لە هەرێمی کوردستان دەرمان گران بوو ئێستا گرانتریش دەبێت کاگڕنج کاک سامان باس لەوە دەکا کە دەرمانیان ڕەخستۆتەوە ئەم دەرمانانی بەردەستی من ڤیددیۆیەکم نردۆ بۆ ڕوودا و هیوادارم بەخشی بکەن ئێستا لەسەر شاشەکە ئەمە پلاستەرێکە کە بەکاردێنێت ناو خەستخانەکان بەکاردێنێت سەرجەمی ئەمانی بەکار هاتووە بەسەرچوو بوون ناو خەستخانەکان ئەمە ئی قەستەڕەی دڵە دایکم نەخۆشی دڵی هەیە قەستەڕەی دڵی بۆ کراوە بەمە بۆی کراوە کەمە بەسەرچوو بووە ناو خەستخانەکان هەرێمی کوردستان لە خۆشخانەیەکی تایبەت بووە ئەمانە دەرزی بەنجونی و بەنجون لە خەستخانەی گشتیش ئەمە دەرزی کاک سامان ئەمە دەرزی بەنجون کاک سامان ئەمە دەرزی زۆر خەتەرە زۆر خەتەرە چۆن کاکە داواکە لە داواکاری گشتی زۆر باشە لە زنابیش تەماشاکە ئەمە دەرزینی و بەنجە دەرزی بەنجە ئەمە دەرزینی و بەنجە کاگڕنج ئەم دەرزی بەنجونی و ئەم ڤیددیۆیە چیە خستوێتە جەوادی ئەوتە بەڕوودا و سەیریکە ئەمە ئیستیکەری دەرمانە ئەمە بە کاتی بخەنزەوە ئەوەنە بەڵێ کاگڕنج ئەمە دەرزی بەنجونی و بەنجە لە تەواوی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لەسەر ماتۆرسکیل دەفرۆشرێت ئەم دەرزیە کەس نازانە مەزدەڕەکەی چێ کاک دکتۆر سامان جەنابەت وەزیری یعنی پێش عملیات ئەمە و لێیان دەشیکەم بۆ شێوەی لە دەکەم بۆی کە ئەگەر لژنەیەشیش بڕوانەی ناسێتەوە فەرموو تو ویژدانتان جەنابی وەزیر تو ویژدانت ویژدانی جەنابەت مرتاحە دەوایە ئەوە بوو باسم کردم من ئێستا جەنابەت یەکشت بکە بۆ یەکەمین جار لە کوردستان ئەوە ڕخرێتەوە بڵێ جەنابەت وەزیری لە شاشێ ڕووداوە ئێستا تەلەفۆنێ بکە بۆ مدیری خەستخانە گشتی و تایبەتەکان پێی بڵێ یەک کەسیان بتوان وەستێکی ئەم دوو دەرزێن بۆ بنێرن بۆ لە شاشێ ڕووداوە من بە نووسراوی ڕسمی پێم گوتەوە پیشان دەدەم کاک دکتۆر سامان خەڵک دەکوژێمە کاگڕنج ئەم دوو دەرزیە ڕەنگە ئەم شەو خەڵک عملیات بکرێ ئەمەی لێبن ئەم شەو دوێنێ عملیات کرابێ ئەمیان لێداوە بەیانی عملیات بکرێ ئەمەی لێدەن دوو بەیانی عملیات بکرێ ئەمەی لێدەن ساڵی پار نەشتەرگەری کرابێ ئەمەی لەسەر ڕەنگە هەڵنەسی لەسەر ماتۆرسکیل ئەم ئێستا پەیامەکە گەیشت ئێمە ئیشمان کردووە جوڵام بدەدەمەوە کاکڕوان ڕوونکردنەوەی خۆت بدایمە جوڵام دەدەینەوە تو وات کردووە ئیشی ئێمەیە بالعکس ئێمە کاگڕنج ئەوە خەمی ئێمە بەدەیان دەیان لیژنە چووە سەردانی کردووە کاکە ئەو ئیشەی کە ئەو دەکات ئیشی ئێمەیە باز دەکەن بەوانە لیژانی ئێمە ئەکرێ خەڵک بەڵە خەڵک بە معاملات سەیری ئەم دەرزیانە نه مجال ناداد یک کاکاروان یک دقیقه جواب دادم کاکا کاکا من کاکرانش مجال ناداد دوای موضوع کی دگورید مجال ناداد جواب دادم کاکی کاکاروان ریگرین بس کاک دکتور برخصتی جناب بس اول جواب دادم بس اول جواب دادم چون کاکا تورا نبویم کاکا نه کاکاروان تورا نبویم جناب اختصاص نو تو دار بيت من لقى تورا لبروي تو يشي خود لا کاکاروان لا كاغران لوقتی خود جواب ندارید تو موضوع دگورید من دزانم کاک اختصاصی یلی تیناگاد نازنید مباحث هیچ والله تیناگاد کاک مجال بدم کو ایم خلق اولاتی شروان راز دکم اختصاص من بلام تنابي انا نه تو هر نازنی او چی فایل تولت دبیسا پلیسی هول لیر داوا کارم که بین بدگرن تول سر تزویر کردنی فایل کلا دیوانی صادری دارایی کاک جان تو کاک او نصرا شاندن ام برادر لمحكمه تلفون كم بود دستپاچی تلفون كم بود دستپاچی اگر دستی دستپاچی هریم محكمه جواب نبوي یک دقیقه بتزویر کردنی نصرا بنسى برنامج یک دقیقه کاسێک ئیسارە کردو یک دقیقه کاسێک ئیسارە کردو یک دقیقه کاکاروان کاتە نەما کات لێرە باش كان طور كورة نضغط سكان أخذت يا لسر مزاري سكاني من يك دقة أما تاريخ جوابي دمبلي بيجام شتك أجر أما لبو شر هاتينا بغزاني لا موضوع شرني دكتور بلا أما فقدان يك دقة أما لبو تشيراتنا بفرموا أجر درماني بس هم كات ساقنا يك دقة أجر هم كات مع 3 ساعات برنامجك كاتي زناب فرموا كاكا جون زاري بالنسبة تشهير ليكولينو بديان ليكولينو ماني كاك يقدق مساعدة كاك أقدر مساعدة يقدق كاك موضوعي درمانة بقرباني ليرا يقدق بالنسبة قمرقو يك دينار قمرقو رسومات زياد نكريا رخريا كاكرنس دولابك 1000 تعهدي تدابوا تعهدك تعهد دراية دوكمنت رسمي بيت أو دوكمنتا أقرنا هنا دبي غرامة بكلينا
مەسئولیەتە یان نا چکە لەو هەوڵاتیە غەرامە کرایە کە غەرام دەکرێت ڕسومات نەکرایە ئیعفای گومرجی لۆ چێ بکرێت یەکێک بازرگانی بە دەرمان بکە ئیعفای گومرجی لە بۆ دەستگایکی خێرخوازی دەکرێت لە بۆ منەظەمەی WHO دەکرێت کە دەرمان لۆ کەمپەکان دەینی ئیعفای گومرجی لە بۆ مؤسسەک دەکرێت ئیعفای گومرجی لە بۆ کابرایەک دەکرێت کە مستەشفیاکی خێرخوازی دروست دەکات و بەخێر دەیداتە حکوومەت ئەو جیازە نابی گومرج لە سەوەرجێ بەنسبەت نرخ 1 دینار نرخ زیاد نابی کاکە نرخ ئەمە دادەنین نرخ نەمگوتە نرخ مساعدە بکە کاک 1 دقیقە نرخ ئێمە دادەنین کاکە هەر ئەو ستیکەرەی کاکارۆم پیشانیدا ئەو 7,000 مسلایوانە ئێتو قابلە بازرگان خۆی دانە ئێمە دامانەیە کە 90,000 و 100,000 بۆ کەممان کردەوە ئێستا ئەو ستیکەر نییە کاکارۆن ڕزا دەکەم مساعدە بکە بە جواب دەمەوە 11,086 دەرمان کە دەکات لە ستانەوەتی دەرمان لە ناو بازار هەمووی سعری کەم کرایتەوە لەگە بارودۆخی ئێستا هەمووی گونجاندرایە چکە سعر زیاد دانرا بوو و جێبەجێش نەدەکرا و سعرە زیادەکەش جێبەجێ نەدەکرا ئەوەی پیشانی داینە سعرەوەی 2019 تازە شتێک پیشاندام من دەمەوێت پێ بڵێم کاک 2019 بخۆت گوت تێکسپایرە بەڕێزان چاردە داوای کۆمپانیاکان هەیە 12 لای منە هەر دوازدەیان بە نەفسی نووسین و داواکاریان کردێ لە ئێمە ستیکەر گرانە من لێرە بە هاوڵاتیانش دەڵێم بەڕێزان ئەو ستیکەرە ستیکەری قاقز نییە ئەوە سیستەمی ئەلکترۆنی بەستنەوەی کە پەرلەمان بە ئێمەی گۆ تقریری پەرلەمان جەنابتی تێدا نەبوو کاکارەوە بە جوانی بۆ دواست باسی لژنەی تەندروستی پەرلەمان دەکەم نۆ بەڕێز لە لژنەیەکی تایبەت بە دەرمان لە کۆتاییەکانی ساڵی 2020 ئیش لەسەکرا ئەو کاتی کە کۆڕۆنا و هەمومان خەریک کۆڕۆنا بووین تقریرێک هات 12 سەفحەیە هەم وەزعی ناو دەرمانی بۆ ئێمە باس کردێ زۆر بەوردەکاری تقریرێکی پرۆفشنال بوو هەم پێشنیارەکانیش لە 180 پێشنیارەکان و داوایەکانی پەرلەمان جێبەجێکرایە پەرلەمانی کوردستان بە ئێمەی گوتیان دەرمان دەبێ ببەسترێتەوە بە سیستەمێکی مراقەبە ئایا من لە ئێوە دەپرسم سیستەمی مراقەبەکردن بە زنجیر 1 دقیقە بە زنجیر دەبەسترێتەوە بە سیستەمێکی ئەلکترۆنی ئەو سیستەمە من دڵنیات دەکەم ئێستا ئەو ستیکەرە بە بەلاشی بە بەلاش بە خۆڕایی بیدەی هەر نایەنێ لەبەرەوەی دەیان بەستێتەوە دەرمانی قاچاق دەبەستێتەوە دەرمان ڕێگە نادرێت دەرمانی قاچاق سعر دەبەستێتەوە مراقەبە دەکات ئەوە باسی پێشووی کرد ئەوە ئێستا خۆی لێرێ کاکە باسی ئەم تەفسیری ناکەم خۆی لێرەیە مساعدە بکە کاگران ڕزا دەکەم لێ بپرسە خۆ لۆ من لە دەرمان بەڕێزان دەرمان مساعدە بکەن تخۆ دەرمان نەکگران نابی دەرمانمان هەرزان کردووە سەبارەت بە سکاڵا من تازە ئەو قسانەی من کردم عکسی کەەوە قسەکانی دەبتەوە قسەی کاکاروانی هەر ئەو قسانەیە کە قسەی من کرد من لێرە پێم گوت لەو شاشەی جوان گوتم لێرە بە هەموو دەرمانخانە و سنتەری تایبەت پێی بەڕێزی دەڵێ لێرە لە شاشەی ڕوودا و قسەیەکتر پێیان بڵێ من لە شاشەی ڕووداوی چی خستەخانە و نووسراوی لۆ باشە بۆ عملیات دەکرێت یەک دقیقە تخوا دکتۆر بەمە بەڵێ بەمە عملیات دەکرێت مساعدە بکە دکتۆر خەڵک بەمە عملیات دەکرێت ئەمە بەما مساعدە دەکرێت جواب بدەن باشە پرسیارەکەت کە گەیشت پەیامەکەت گەیشت داینێ با جواب بدەم بەڵێ تەقدیر بەڕێزان ئێمە بۆ یەکەمین جار لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەقدیر بە یاسا ڕێکخرایە لە پەرلەمانی کوردستان خۆتان دەنگتان لەسەدا یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یەکێک لە پڕگە یاسایەکە باسەوە دەکا مساعدە بکە کاکە باسەوە دەکا ئەوە دەرمان نابێ مساعدە بکە زەحمەت نەبی دکتۆر ئەمە قاچاقیان نەهێڵی جواب نەهێڵی جواب پرسیارە جواب بدەم خەڵکی پێی کاکە جواب بدەم بەمە عملیات دەکرێت دکتۆر کاکە جواب بدەم جواب دەمیان 1 دقیقە آخر دەبەست ئەوە نادەکرێت دکتۆر نفسی پرسیار بکەین جوابەکەی بەڵێیان نەخێرە دراوە جواب دەدەم دەیبزانێن پێشتر بڵێ دەرمان کەرتی تایبەت خۆی تەقدیری دەکرێت تەقدیر بە یاسا مەمنوعە هیچ کەرتی تایبەت یعنی نەخۆشخانەی ئەهلیە سنتەرێکی تایبەتە خۆی تەقدیر بکرێت ئێستا ئێمە لە وەزارەتی تەندروستی ئەو بەرنامەیەمان ڕێخستووە دەبێ تەجهیزاتی حکومی تجهيزي او كان قال حسابي خويا طبعا انك حكومه واول نسراو بخيلو من ليله لو شاشه بين ران ياك دقه كاك دكتور ياك دقه فهمك قربان والله انا خير من سبينار قلقه اما خلقي بعمليات كره اجر او خلشينا كامله خوشخانه بين بلي
ئەگەر بەبێ کوالیتی کۆنتترۆل کە ئەمن بە نووسرا و دایت ئەوە نووسرا دەی بخینەوە مساعدە بکە جوابەکەم تەواو بکەم ئەمن جوابی تو دەدەم ئەوە ئەگەر هەر نەخۆشخانەیەکی ئێمە ئەوڕۆ دوو نەخۆشخانەیە لیمان قەپات کرد ئەوڕۆ پرسیاری بەڕێز قەیمقامی هەولێر کاکە هەر نەخۆش مساعدە بکە زەحمەت نەبی مساعدە بکە ئێدە مساعدە بکە تەواوی کاکە مساعدە ناکە بەڕێزان با هاوڵاتی جوابەکەی دەوێت ئەوە بە نووسراوی فەرمی نەخۆشخانە هەلیەکان لێرە بە بەڕێستان دەڵێم نووسراوتان لە هاتیە هەر دەرمانێک من لە ئەوە لەش گوتم ئەو دەرمانەی کا کاروان دەڵێت ئەوە ئەگەر بێت و بەڕێی کوالت کۆنتترۆل نهات بێ و نەخۆشی پێ عملیات بکەی ئەوە تاوانە ئیجراعات وەردەگرێ مۆڵەت وەردەگرێتەوە ئەمڕۆ دوو نەخۆشخانە لە بەرەوەی مۆڵەتی نەوە لە هەولێر داخراوە بەس دەکریان ناکەین ئەمن پێت دەڵێم ئەگەر بکرێت تاوانە بەیانی پێم بڵێ دکتۆر ئێمە باسی ئەوەش بکە چەندی بەڕاستیش دەکرێت ئەو ڕسمیەکانش بڵێ کاکە برای شیرینی من جۆ کام نەخۆشخانە پێم تەواو پەیامەکە نا بەدەرلەوە کاک سامان ئەمە ئەگەر لە هەرچی خەستخانەی کوردستانە ئەمە بەکار نەهات ويك خستخان لكردستان وصلي اما يهبوا من امادم لبردمي قضايا هوليراني عدم طبعا اما درسي بنزوني وبنزل وقت درسي اما بامبي تخوا كاك دكتور سامان سيري تقدير اما باسي بكابوت فرصه تبابي زاني جريده كم ليش جريده كاروين درماني تقدير خوي دزاني وبرزش كاك دكتوريش صيدلاني دولار وهيتانا لوم سعادت درماني تقدير درماني كنترول كاو قدغيا درماني قدغا ريروي شي تايبتي هي باور بکە نەخۆشخانە هەبووە خۆی پەیدای کردی و کڕیتی ئەمە دەچێتە بواری قاچاق قبول نییە و ئێمە بۆچی هاتینە ئەو بەنامەیە هاتینە ئەو پەیامانە بگەین ئێمە چاکسازیمان لە دەرمان دەستپێکێکی باشەیە یەک بابەت کاکاروان لەوەی هاوڵاتیش دەبێت بە شوێنەی هەندێک با جوابی ئەو دەرمانە بدات چکە بۆ منیش پرسیارە لایانی هونەری فەرمیەکەی لایانی هونەریەکەی کاکاروان لایانی هونەریەکەی لایانی علمیەکەی من پێم خۆشە دائرەی معنی جواب بداتەوە فەرموو کاک لەسەر ئەو دەرمانە فەرموو بەس مەجاڵێکی بدێ بە دوکمنت جواب بدەدەم هەرای ناوێت جارێ ئەمن پێم خۆشە ڕوونکردنەوەی گدەم لە ڕێزم بۆ جەنابەت بەڵام من یوەکو یعنی بۆ کاکڕەنج باز دەکەم چونکە جەنابەت لە دڵسوزی ئەو بەرنامانە دەکەی چەندین جار هاوار دەکەی کاکە چاکسازی بکەین گۆڕانکاری بکەین خەڵکی کوردستان بەرپرسەکان دەرمان سازەکەن وایە عنوانە یەک داواکاریم هەیە لە جەنابەت کاکە خەڵکێک بێنە خوای گەورە دەڵێ فەسئەلوا ئەهلە الذکر ئین کنتم لا تعلمون ئێمە وەزعی مە بەداخەوە بۆیە وایە یەکێکی وەکو جەنابی من ڕێزم بۆ جەنابەت هەیە باسی اختصاص دەکەم ئەمە کاکە دیوانی سابیەنە پێشۆزکەنەوە ئەمە نووسراوی دیوانی چاودێری داراییە دیوانی چاودێری داراییە تەزویری کردووە کە مدیری فەوەزی شەریکەی دێبرا بووە ئەمەش نووسراوی ڕێگە پێدانەکەت باشە تا ئێستاش من نبینیوە لە دنیا کابراایەک تەزویر بکات کاکە دکتۆر ئەحمەد وەربگرە بە دوکمنت جواب بدەمەوە دەزانی بۆ تەنگاوە کاک سەنگەر دەزانی بۆچی تەنگاوە کاگڕەنج ئەگەر بەخوا شخصی نییە کاکە من باد بە دوکمنت جواب بدەم ئەگەر من لەوەی کە لە پشتیشی هەیە بێ منەت نەب ئەو دوکمنت کاکە تۆ ئەی جوڵێنی برا باسی دەرمان کاکە جوابی دەدەمەوە دوکمنت دوکمنت جوابی دەدەم ئەم نووسراوانە باش حاکم کردووە پێت تۆ ئەمەی کەسێکی گەورەی ناو پارتی دیموکراتی کوردستانە بۆت نێباسی بکەی ئەم نووسراوی کێ هەڕەشێکی کورم براکەم ئێستاخەڵکە لە ڕەمز ئەم دەرمانانەیە شخصی دەرمانم ئەگەر من حساب بۆ قسەکانی بکەم سکاڵام لەسەری تۆمار کردووە و لە محکەمە جوابی دەدەمەوە ئەو کێسەکە بیانی با بڕۆین بۆ محکەمە براکەم باسی دەرمان ئەو نووسراوە بینە پێش ئێستاش بە دوکمنت جواب بدەدەمەوە ئەو دەرمانە باسی دەرمان کاکە هەفتەی باش کاگڕەنج هەفتەی یەکەم کە من دەست بەکار بووم بە تەشیر ناوی من هێناوە من نهاتەوە من بۆ شەرع دەکەم
تۆ کێشەی دەروین گەرەی دەرونیم هەبێت بێم دەم باسی یەک دقەمەی کەن بە کەسی گرەی دەرونیم یەک دنیاشت هەبێت میلەتەکە بزانێت گرەی دەرونیم هەبێت دەم باسی نەوت و دارایی دەکەم تێدەگەی ناوێن باسی اختصاصی یەک دقە ئەم دەرمانانە ئەو دەرمانە دەبینی ئەوەیەکی کە لە بەسێک کاک دکتۆر شیران مامۆستاگیان کاکە ڕەنج ئەو دەرمانە باشە تەواو بەسەر کاک ڕەنج ئەوە یەکێکە لە بەڵگەکانی کە باسی دەرمان بکە باش ئەو دەرمانە یەکێکە کاکە لەو بەڵگانەی کە جەنابی دەڵێت دکتۆر شێروان تەزویری کردووە و نەخێرەوە نییە ئەوە یەکێکانە لەناو پەرلەمان ئەو دەرمانە فەرقی ئەوەی نابێ پێش ئەوەی من بەرپرسی ڕێگە پێدان بم بەرپرسی کواڵیتی کۆنتڕۆڵ بم ئەو دەرمانە ڕێگە پێدانی وەرگرتووە کە جەنابی باسی کرد لەناو پەرلەمان باسی کرد من بانگی ئەو بەشەی کە مختصە بەوە بانگم کردوتم کاکێک کە بزانن ئەسڵ و ئەساسی ئەوە چییە چونکە ئەگەر خۆشمان بین دەوانەیە وامان کرد بێت و یان ئاگامان لێ نەبووان عەمدەن وامان کردووە دەرچوو ئەو ڕێگە بێت پێدانە پێشەوەی من دەست بەکار بم وەکو بەڕێوەبەری کواڵیتی کۆنتڕۆڵ ئەمری دەرچووە باشە ڕێگە پێدانی پێ دەرچووە لە پشکنین دەرچووە ینی چواتە پشکنین ستیکەری دەرچووە نازام ئەو تۆماتانەی کە باز دەکا هیچی پەیوەندی بە منەوە نیە بە دوکیومنتەوە من کتابیشم کردووە و المهم خەڵکەکە باشێتمان بێ خوارد مهم نازانم ینی بابەتەکە چییە من هەفتێک دەست بەکار بوومە دەڵێ دکتۆر شێروان گەندەڵی کردو باشە بکاکە من هەفتەیەکی دەست بەکار بوویمە یعنی معقولە پێڕاگەیشتم کاک سامان تۆڕەت بۆ وەزارەتەکانی کاکاروان ڕجاءن کاکاروان ڕجاءن مەجال لا موضوع شخصي كاكرانج موضوع شخصي يك دقة بنراني برس شتێک هەیە شتێکەیە ناچنە سەری ئەمە دەرمانە بێ بە قوربانی ئێوە ئەبن بە قوربانی من بەرنامەم نەکردووە مشکلەی مامۆستا کاروان و کاک دکتۆر مشکلەم لەگەڵ کەس نییە پەرلەمانتارێکی ئەم وڵاتە هاتووە ئەڵێ ئەمە عملیاتی قەستەڕەی پێئەکرێ و ئەکسپایرە لە نەخۆشخانەی کاگرانت ئێستا دەکرێت دەکرێت من ئەو ئەوەی ئەتو یونایتد بڵێم ئەکسپایرە پێمان بڵێ لە چی ئەکسپایرە ئەسڵان بەڕێ زۆر باش ئیجازەت دەدات با ئێمە قسەی با مەجال بدە قسەی بینەرانی بەڕێز پاشەم ناوبڕێنە بە قسەکەی تەواو یەک دقیقە بەڵێ فەرموو کاگرانج ئێمە باسی بابەتێک دەکەین طبعا بەنسبەت منەوە ئەو برادەرە ئەگەر بە خراپە باسم بکە شانازیە بوو من باشە ئێمە هاتوین ئەو ئیشەی کە جەنابی باز دەکات باسی ئەوە ناکات تەزویرە باسی ئەوە دەکەم باسی ئەوە ناکات کاکە بە داتا ئەوە ئیشی ئێمەیە بە داتا 150 تن دەرمان و پێداویستی پزیشکی ماوە بەسەر چوو قاچاغ و خراپمان دەست بەسەرداگرتووە لە ناو شار لە دەوروبەری شار بە هەماهەنگی لەگەڵ ئاسایش بە دوکیومنت بڕۆ هەمووی دوکیومنتە لە ساڵی 2022 بەتەنێ یەک ساڵ 150 تن ئەوانەی کە ماوەیان بەسەر چووە ئەوانەی کە لە بەحسی کواڵیتی کۆنتڕۆڵ دەرنەچووە ئەوانەی کە وەکو ئەو جەنابی باز دەکات ئەوە ئیشی ئێمەیە 50 تەنە بە نسبی چەندێ پارەی کورد بە هەدەرچوو بە تەقریبی ئەوە نازانم جورا و جورە ینی پێ خۆ پارەی کۆمپانیەکان هی منیشی ئێمە ئێستا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئێمە تیمی چاودێری بازارمان هەیە بەردەوام هەماهەنگیمان لەگەڵ ئاسایش و هێزە ئەمنیەکان هەیە بەردەوام چاودێری مستەشفاکان شوێنە تایبەتەکان دەرمانخانەکان دەکەن 150 تن بەس 2022 سیرکە ئێمە بەس لە ساڵی لە کاروان ناڵی عاجز نابم بەس ئەو دێ باسیشیمە دەکات کاکە ئەو باسی دەزانی چۆن باز دەکات خۆ من لەگەڵ من لەگەڵ قسەکەی من لەگەڵ قسەی ئەوانە هەیە بەڵام دەزانی چۆن باز دەکات وا باز دەکات ئێمە تاوان بار بکات ئێمە 150 تنمان گرتووە تهدید کراوین مشکلەمان بۆ دروستکراوە تیمەکانی ئێمە بەردەوام لە خوتوڕەدان بەس ساڵی 2022 هەڕەشەتان لێکراوە ئەکیت هەڕەشەمان لێکراوە چۆن بەرپرسی چاودێری بازار دەمانچەی پێ کاکە دکتۆر چۆن دەمانچەی پێ دەبێت ئەگەر هەڕەشەی لێ نەکرێت لە ساڵی 2022 221 کۆمپانیامان سەردان کردووە
64 کۆمپانیا داخراوە لەبەر ئەو سەرپێچیانە کە جەناوی باز دەکات بەڵام هەمووی تێک هەڵ کردووە سێ کەیسی باز کردووە کە من ئەوە بۆیە دەڵێم کتابم لە سەری کردووە باوەڕ بکێ کاکە خدا شاهدە هیچی پەیوەندی بە ئێمە نییە پەیوەندی بە دەسەڵاتی منەوە نییە ئەو وەختەی باشە ئەو ناوی منی هێناوە باشە ئێمە کاکە کاگرانت ئەمانە پەیوەندی بە چێوە هەیە ئەوە نا ئەو کەیسا ئەمە کەیسی دەرمانە بە قوربان نانە ئەوەی ئەخیرمە ئەڵێ ئەمەی بەس لە وەزارەتەکەی خۆی یان لە دەستکەوت و کاروان دەڵێ من دەڵێم دائرەی کوالت کۆنتڕۆڵ من جوابی دەڵێ مادەم ناوی شخصینە دەڵێ من حەفتە بووم باشڕم من بۆچیش وا دەڵێم خدا شاهدە ها بەس ئەمە هی پێشوونی لە سەد بەردەوام هەیە ئەوە بەردەوام دەستی بەسەر دوێنێ عملیاتی پێمان بڵێ سبای لیژ نەدەشێت بۆچی خۆی پێ دەردەخوا بۆ نایەت بداتە چاودێری بازار بۆدەینی لە بەرنامە بزانە ئێمە هاتوین ئێمە من باش شتێکتان پێ بڵێ من خوددام کردە شاهد باشە قل أي شيء أكبر شهادة من الله خوا شاهدی بینێ ئێمە هاتون چاکسازی بکەین و سەربەرزیشین سەدانی وەکو ئەوانە بربەستیان دروست کردیان وێ ساردمان بکەنەوە خدا شاهدە لەمەوەی هەفتەیە قاچاقچی هاتووە کاکاروان قاچاقچی هاتووە مامەڵەی هیناوە کە لیژنەیە هەر لە دەست من نیە لیژنە هاتووە کاکە من دوای مجاملە و داوای کردووە شتمان بوو بکرێت و نازانم چی ڕەفزمان کردووە خدام کردە شاهد هەفتەی پاشتر کاکاروان لەسەر لە ئەعلام باسی ئەو قاچاقچیە دەکات من چۆن گومان دەکەم کە دەستی هەیە لە پشتی لەوانەوە بێت لەسەر ئەو کێسەی کەمی باز دەکەم ئێمە بەڵێ دیفاعی کرد ئێمە قسەی کە من دەکەم ئەگەر بەڵگەنە بۆ ڕام ئەگەر بەڵگەنە بوو ئەگەر بەڵگەنە بۆ ڕام ئەگەر بەڵگەنە بێت ئەوەی باز ناکات ئەو دوکومنتانەی کە جەناب ئەوانەی لە کەس نازانێت من ئەمری محکەمە هەمە ئەمری محکەمە کەس نازانێت کاکە دوو میوانی تریشمەیە بینەرانی بەڕێست پاش ناوڕێک ئەگەڕێمەوە یەک دقا باش ناوڕێت بینەرانی بەڕێست ئەگەڕێمەوە بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ من بەش بە حاڵی خۆم داوای لە بردنەکەم هەم کاک شێروان بڕیاریان نەچێتە شتی شخصیەوە هەم مامۆستا کاروانیش یعنی کاک دکتۆر شێروان و مامۆستا کاروانیش لە پێناوی چییە لە پێناوی ئەوەی ئەمە نامانگەێنە بە هیچ شوێنە ئێمە دانیشین بەس باسی ئەوە بکەین کە یەکتر تۆمەتبار بکەین بەڵام حقیقەتێک هەیە سپاس بۆ کاک کاروان کە ئەدای بەرپرسیارانەی خۆیەکە و سپاس بۆ کاک دکتۆر شێروان کە دانی نابەوەی کە 150 تن لە یەک ساڵە دەرمان هاتۆتە ئەم وڵاتەوە 150 تن خۆتان نەزانن دەرمان گرانە چەند ئایتمەکات چەنە ئەگەر کۆنتترۆل نەکرا کاک دکتۆر لە 150 تن تاکیت 50 تنیش هەر بەکار هاتووە 20 تن هەر هاتووە 10 تن بەکار هاتووە وایە ئەوەی نەکەواتە بەڵێ کارەساتێکی گەورە هەیە بەڵام بینەرانی بەڕێز من بۆیە حەزەکە مناقەشەکە ئارام بکەمەوە لە پێناوی یەکشتا جارێکی ترێڵێم بۆی نەبێتەوە بۆ مناقەشەی شخصی مەسەلەکە پەیوەندی بە شخصەوە نیە من باسی سیستمی تەندروستیە وڵاتەکەم سیستمی تەندروستیە وڵاتەش هەموو حیزبە حاکمەکان لێی بەرپرسیارن هەموو پۆستەکانیش لێی بەرپرسیارن بە پلەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە بەردەوام ئەم دوو وەزارەتە لای ئەم دوو حیزبە بووە بەردەوامە یا دکتۆر ڕێکەوت بووە یا دکتۆر زریان بووە یا دکتۆر سامان بووە یا برادێکی تر بووە لە زریان لە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژگارێکش لە زمانی دویداریا کاک دکتۆر کاک عیماد ئەحمەد بوو بەداخەوە جارێکی ترێڵێمەوە لەم هەموو پارەی هاتۆتە ئەم وڵاتەوە
بەس ئەمەتان پیشانەیەم بزانە ئەمە کاک دکتۆر سامان بە منی وت ڕەنج بەڕاستی هەموو شتێک ئۆکەیە خەڵکێکەیە حەزی لێە بۆ لەو نقطەیە حەزی لێە کاچێتە دەرەوە بۆ عیلاج قابل ناچارکرابی ئەگەر زانی بۆچی ئەگەر یەکێک تووشی سەرەتان ببێ ئەم لیستە بینەرانی بەڕێز سەیری ئەمە بکەن ئەمە حاڵی یەکێک لە نەخۆشخانەکانی سەرەتانی ئەم وڵاتەیە دەرمانی یەکەم بیخەنە سەر شاشە بۆ دەرمانی یەکەم نییە دووەم نییە سێەم نییە چوارەم بەردەست نییە پێنجەم بەردەست نییە شەشەم بەردەست نییە حەوتەم بەردەست نییە هەشتەم بە خێرخوازی دابین کراوە نۆیەم بەردەست نییە بە خێرخوازی دابین کراوە بەردەست نییە بەردەست نییە بەردەست نییە بەردەست نییە بەردەست نییە بە خێرخوازی دابین کراوە هەتا هەشتای کە ڕۆژانە دکتۆرەکان پێویستیانە بەردەست نییە بەس ئەو پرسیارەکەم ستیچیەوە ئەو لیستی ئەو دەرمانانێ ئەخی چێ لیستی مستشفای لیستی چێ جواب دەم نه سەیری بکە ئەوە لەسەر شاشە بینەرانی بەڕێزەی بینن باشە بینەرانی بەڕێز ئەو پرسیارە لە ئێوەکەم تەواو بینیمان چل ئایتمە بینیمان کاکاسۆ بینیمان دەستخۆش بینەرانی بەڕێز ئەمە هۆتێلە یا خەستەخانەیە لە وڵاتەیە هەیە دوو پشک پێێتەوەیە دەرمان نییە بزمارە چێ بە قاستا دەرمان نییە تووشی سەرەتانە بیت دەرمان نییە چەندین مانگە بڕیاری راوە لە پارەی نەوت 5-6 ملیار ڕاستەوخۆ تەخسیس بکرێ بۆ ئەوەی کە خەڵکی ئەم وڵاتە بێدەرمان نەبێ بۆی کە خەڵکی ئەم وڵاتە ناچار نەبێ سوور ئەزانێ دەرمانێک لە ناو بازار ڕاستیکەری پێوە نییە بچێ ئەوە بکڕێ هیچ قارەمانەتی و ئازایەتیەک نییە ساڵی 150 تەن لە ناو بازار و ئەوە دەستگیر بکەی ئازایەتی ئەوەیە نەیەڵی بگاتە ناو بازارەکانت من کاتێک کە ئەڵێم زبڵخانەیە من مەبەستم تەشیرکردن نییە من حەدیشم نییە تەشیر بکەم بە هیچ کارکتەرێکی ئەم وڵاتە کاتێک کە مامۆستا کاروان هاوارەکات عەلی حەمەساڵە هاوارەکات هیڤیدار هاوارەکات زانای مەلا خالید هاوارەکە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی هاوارەکەن نەوەی نوێ هاوارەکە کاک لوقمانوەرتی هاوارەکات پێشەوە هەورامانی هاوارەکە هەمویان هەر مزایە دەچین؟ نە هەموو کەسێک ئەزانە دەردەکە لەکوێیە کاک دکتۆر سامانیش ئەزانە دەردەکە لەکوێیە من جارێکی تر نە دەرفەتی مامۆستا کاروانێم نە دەرفەتی مامۆستا شێروانێم باسی ئەوە بکەین کە خەڵک خۆی زانە من وەکو مشەڕعێک داوەتم کردووە ئەویشم وەکو مەسئولی کوالتی کۆنتڕۆڵی ئەم وڵاتە داوەت کردو دوو میوانیشم ماوە قسە بکەن پێیان ئەڵێم ئەگەرێکی کۆمنتێکی کەمیان هەیە بابیڵێن دوای ئەوە ئەپرسم چۆن چارەسەری بکەین کەی چارەسەری بکەین من هەفتەی پێشوو سەرۆکی کوالتی کۆنتڕۆڵ پێی وتم ڕەنج 2 ساڵ دەرفەتم بەرێ کاکە 2 ساڵی چی 2 ساڵەوە ئەندام پەرلەمانێکی ئەم وڵاتە موادی مخدری بێ دایک و باوک و بێ سەرچاوی هێناوە ژن و مناڵی کوردی پێ عملیاتەکرێ لە کاتێکە ئەگەر گەرما و سەرمالی یا بێ ڕەنگە بۆ ئەبەت هەڵ نەسێتەوە لەکوێش وای زانیوە لە حکوومەت ئەمین نییە چۆتە ئەهلی ڕەنگە بە 6 ملیۆنێ خەوت بێ لەو خەستەخانەیە 2 ساڵ زۆرە لەسەر مێزی ئەم بەرنامەیە ئەبێ پێم بڵێن بۆ 2 ساڵ وعدم بەنێ زووتر چارەسەری بکەن تو ذاتی خوا تو ذاتی خوا تو ذاتی خوا مەسئولەتی شخصی بس اجازه بدم يكرون دمطاو بس انزا دوای كاغرانز لەسەر قسەی جەنابەت سەرەکانیان خۆتە زانی لە کۆنتڕۆڵی من دەرچوو لەسەر قسەی جەنابەت کاغرانز لەسەر قسەی جەنابەت و حرمەتی بەرنامەکەت و بۆ چارەسەر و لە پێناو ڕای گشتی واز لە کۆمەڵێک بابەتی شخصی دێنم بەڵام کاک جەنابی وەزیر ئێمە کۆمەڵێک شتمان هەیە بە نوێ دەرمانی شێرپەنجە ئەم دەرمانانی شێرپەنجە کە لە هەرێمی کوردستان هەن پێمبڕۆ و هێرسەپتین بنمونە دەرمانی مەناعە و بایۆلۆجی 185 ئەم دەرمانان لە کوردستان قاچاغن باشە و گایدلاینێک هەیە پێدرێن کوردستان کردستان گایدلاین کە لە وەزارەتەکەی خۆتانەوە دەردەچێت ئەم دەرمانانی شێرپەنجە کە دەدرێن بە نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان کاک ڕستەمەنیان بۆ دیاری کراوە یعنی بنمونە نەخۆشێکی 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ 70 ساڵ 80 ساڵ ئەگەر نەخۆشێکی 80 ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان شێرپەنجە بگرێ لەبەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرمان دابین ناکا خەستەخانەکان سێ سەنتەرەکەی هەولێر و دووەک و سلێمانی دەرمانی بۆ دابین ناکەن دەبێت نەخۆشەکە بمرێ ئەمە نقطە یەکەم
نقطەی دووەم لەبەرەوەی کە حکومەت هەرێمی کوردستان پارە تەشخیص ناکات بۆی کە دەرمان بێت بۆ ئەو سێستەنتەرەی کە جێگەی دەستخۆشین کارمەندەکانی ئەنجومەنی وەزیران بڕیاریشیەوە بەڵێ ئەسم دێمە سەر پارەکەشی کە پارەکە سندی پێویستە کاگران بەڕەقەم بەداتا بۆ لەبەرەوەی کە پارە تەرخان ناکات بۆ ئەمانە دەرمانی کوالەتی واقعی نایەت دەرمانێک دەکە لە تورکیاوە دێت لە تورکیا چۆن دێت کەسێک دەڕوا بە ناوی نەخۆش شەرپەنجە خۆی تۆمار دەکات لە نەخۆشخانەیەک دەرمانەکە وەردەگرێ بە قاچاق و بە پاسکل و بە نازان بە ماتۆرسکیل و بە سیارە و بە تڕێلە و بە لۆری داخلی هەرێمی کوردستانی دەکات لە هەرێمی کوردستان ئەم قسەی کە دەیکەم مەسئولم لێی چۆن لە شەبەی نیشارەکان گۆڕانکاری دەسەر چۆن دەگوازرێتەوە ئەم دەرمانە لە نەقلیاتەوە دەگوازرێتەوە نەقلیاتێک هەیە کە ناوێکی دیاریکراوی هەیە کەسێکە دوو کەسن کە ژمارە تەلەفۆنەکان بلا دوای دەم بەزەنام تەلەفۆنی بۆ بکە لە بینی شارەکان گواستنەوەی بۆ دەکەن لە کاتێکدا ئەم دەرمانی شەرپەنجەیە هەندێکیان دەبێت پلێ حراریان ناقص دەبێت هەندێکیان کاکتۆر سامان دەبێت پلێ حراریان ناقص 15 بێ من تەحەدا دەکەم هەرچی دەرمانخانە لە هەرێمی کوردستان هەیە نییە کە بتوانێت دەرمان محافظە بکات ئیجازە بدەن کاکتۆر محافظە بکات لە پلەی گەرمای ناقص و ناقص 15 دەیکەن بە قورجی نەخۆشەکانمان کە نەخۆشی شێرپەنجەن دایان کوژن ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم دەرزی کۆرتیزۆن دەرزی پرۆفیل دەرزی ئەدرێناڵ دەرزی لیدۆکاین دەرزی کۆردۆران ئەزمیرۆن هێپارین بمبور نەگەرناوەکان غەڵت من دکتۆر نیم کە گەرناوەکان بە غەڵەتی بخوێنمەوە کە بەشێکیان هی دڵن بەشێکیان هی ڕوونکردنەوەی خوێنن بەشێکیان هی تەقدیرن ئەمانە هەمویان قاچاغن لە تەواوی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان هەن بەشێکی زۆریان بە ماتۆرسکیل دەفرۆشتێن و من لێرەوە تەحەدا دەکەم داواکاری گشتی حیوادارم کە گوێ لێم بێ ئەگەر ئەمانە وەسڵی کڕین و فرۆشتنیان هەبێت ڕێگای هاتون و چوونیان هەبێت لە هەرێمی کوردستان بەیانی داوام لەسەر تۆمار بکەن ئامادەی هەموو سزاکەندامی لیژنەی بازرگانی ئەم دەرمانانسیان لە دەکرێت ئەم دەرمانانسیان لە دەکرێت ئەم دەرمانانە سەرجەمیان بەو شێوە دەخرێن ناوسەرنج بۆی کە بەیانی لیژنێک لە پەرلەمانەوە ڕۆژت چۆن ناو نەخۆشخانەکە ئەمەی لێ نییە ئەم دەرزی لێن لە نەخۆشخانەکە کراوەتە ناومەوە ناو سرنجێکەوە بۆی کە لیژنەکەش نەیناسێتەوە کاگڕەنج کارەسات لەوە گەورەتر چییە باشە چۆن شێرپەنجە چارەسەر دەکرێت سری براتکە تەواوی هەرێمی کوردستان کاکتۆر سامان پێشنیاز بۆ دەکەم جەنابەت وەزیری دیفاع لە وەزارەتەکەی خۆت بکە پێویستی بە 6 ملیۆن دلار لە یەک ساڵدا کە دەکاتە 89 ملیۆن و 400 هزار دینار کە دەکاتە 1.4 کۆی گشتی بودجێ هەرێمی کوردستان کە بودجێ هەرێم ئێستا تریلیۆنێک و ملیارێک و 200 ملیار دینارە لە کاتێکە عێراق بای 450 ملیۆن دلار دەرمانی شێرپەنجە بە 89 ملیار دینار کاکتۆر سامان ئەمە بەڕێوەبەری نەخۆشخانەکان کاکتۆریات و هەردوو سنتەرەکەی دریشنەوە بکەوەریان بگرە 89 ملیار دیناری ساڵانیان بۆ دابیم کانی مانگان نزیکی ساڵان نزیکی 20 ملیۆن دلار کێشەی شێرپەنجە بەشێکی گەورەی چارەسەر میوانی ترمێناوە بۆ چارەسەر ئەوە سێ چار دقه ئیجازە دا سێ چار دقەش دۆ من طبعا لە سەقسەکانی کاگرانت هیچ قرارێک علاقەی ئەوە وەزارەتی داراییە پارەی نەوتە پارێ منەوەی نازانم میم تەخسیسات و زیاد کرا بڵێ بڵێ ئەم باسی وەزارەتی دارایی سعادە بکە ئەم باسی کاگرانت دەکەم باسی پارەی نەوتم نازانم هیچ قرارێک لەو بابەتە نییە نەوت و علاقەی نەوت نییە بانقا کێشەی باقی بوو کاش و پارەی کاش و نەختینە نەبووە چەند جار لە مۆتۆڕسپی باسمان کردیەوە کێشەکە ناسپەسەری مەسەلەی سەرەتان ئێمە شاندێکی باڵامان بەر لە 3 مانگ بەر لە ئێستا لە وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال بوو ئەوە بەڕێز دکتۆر کاوە بەڕێبەری گشتی کاروباری تەندروستی سەرۆکی شان دەبوو و هەموو بەڕێبەری گشتەکان لەگەڵی بوون ئەوە قسەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵە بە مەسئولیەتەوە لە پێش هاوڵاتیان دەڵێم وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال لە کۆبنەوەکان جەختیان لەو کردەوە تەمەنایان کردیە کە دووشت هەیە لە عێراقدا وەکو هەرێمی کوردستانی لێ بکەن یەکەمیان ڕەوشی سەرەتان ئێستا پێش دەڵێم لۆ مساعدە بکە پێ دێم لۆ دووەمیان کوالیتی کۆنتترۆل دائیرەی کوالیتی کۆنتترۆل هەر لەبەر ئەوەشە کاک ڕەنج ئەوەتە عێراق پێش 3 هەفتە پێش ئێستا بڕیاریدا پێشتر ئاعتراف نەبوو هەر دەرمانێک لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلی کوردستان لە هەرێمی کوردستاندا ڕێگە پێدراوە بێ ئاعتراف پێ دەکات لە هەموو عێراق بۆ یەکەمین جارەمە دەستکەوتی کابینەی نوێمی حکومەتی یەک دقه لە 5 12 2022 نووسراوەکە بخوێنەوە دەخینەوە پێشتر ئەوەی کاگرانز دەڵێ
تەنها پشکنین یعنی فحسی تاقیەکەیان لە عێراقدا دووبارە نەدەکردەوە معاملاتیان هەموو دووبارە دەکردەوە ئێستا بەبێ معاملات بۆ یەکەمین جار خۆی دەڵێ بۆ یەکەمین جار عێراق بۆ دەڵێ بۆ یەکەمین جار معاملاتی پێ دەکرێت شهاداتیان دەویست ئەوراق ئێستا هیچی لێ داوا ناکە یەک وەرەقە هەرێمی کوردستان ئەمە شانازی کابینەی نوێمی حکومەت هەرێمی کوردستان ئەوە یەک دوو بێمە سەر ئەوە یەک کاکەڕۆ قەتعا مەکەرد بابێنە سەر سەرەتان ئەو داتایە ئەوە لۆ تەجهیزات چووە تەجهیزاتی ئەوەکان سەرەتان لە سەتا نۆهەتی دەرمانەکانی شێرپەنجە لە ڕێگەی سندوقی کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە یەک دقم سعادە بکە کارواندا یەک دقە دایرە سەحەکان دایرە سەحەکان نەخۆشخانەی هیوا لە بێدەرمانی دەناڵێنێت دەرمانی دەناڵێنێت سندوقی شێرپەنجە داهات دەسمان کەمی کردووە لەبەر چی داهاتی کەحول و جگەرە ناچێتەوە کاروان باسی ئەوەی کە رەشتاونەوە ڕاست دەکات زۆر زیاتریشی پێویستە ئەلەوەیان پشگیری دەکەم بەڵام من دەمێ پێت بڵێم ساڵ هەبووە نزیکەی 100 میلیارد دیناریش بۆ شێرپەنجە سرف کرایە بەس ساڵی ئەوە کاک ئەویانەوە داتایە خۆ ئەوە لە داتایەکە وەسڵە و لە خەزێن ئەمەش داتایەکە بۆیان هیچتان نەبووە ئەگەر ئەوە هەبوو سڵی بۆ پێکەوە زەرمانیان بۆ نەبێ تەنها لە ساڵی 2022 لە 6 مانجان نزیکەی 50 میلیاریان خرج کراوە بۆ سەرەتان نەخۆشخانەی هیوا لە لەو 50 من دکتۆریا ئەگەر لە کۆی بودجەی 180 خەزانەی هیوا صرف نەکرابوو کاکە تەلفۆن لۆ هیوا کرد دکتۆریات ماوە تەلفۆن لۆ کرد گوتی ڕاستە ئێستا پێ دێم کامەی نییە مساعدە ناکی پێ بڵێن ڕاست دەکەی نییە چانە نییە دەمساعدە بکە ئێستا پێ دێم کامەی لە سەتا پەنجاویەکی کە بۆ محافظاتی یعنی محافظەی سلێمانی سنوور دەوروبەری کراوە ئەمە لەو پارەیە کامە دەرمان نییە ڕێگە بدەن کاکە هاوڵاتی بەرچای ڕوونبی بەڕێزان دەرمانی سەرەتان زوو دەرمانی نوێ دەردەچیت هەر دەرمانێک ئەمە ئەوە لە بۆ هەموو سنتەرەکانم گشتاندن کردی ئەوش بخینەوە لە وڵاتی هەر دەرمانێک ئەگەر لە عێراق ئیقرار نەبی ئێمە لە زنەکی باڵاشمان لەریم کوردستان ئیقرار کرێ دەرمان هەیە لە وڵاتێکی ئەوروپی دەرچووە هێشتا لە وڵاتەکەی ئیقرار نەکراوە دکتۆرێک لە بۆی دەنووسی ئێمە ئێستاکە هەفتەی داهاتوو لە دهۆچ ئەوە هەیە کۆنفرانسەکە چاری مانگ لە 50 دکتۆرەکان ئاگدار دەکەن ئەگە دەرمانێک ئیقرار نەبوو بە دەرمانێکی یاسایی داناندرێ ئەو دەرمانە هەیە بەڵێ مساعدە بکە بەڵێ هەبوو بنزەی تەقدیرە ئەمە پشگیری دەکەم هەر دەرمانێک ئەو دەرمانانە 120 دەبن ئەو دەرمانانە دەرمانەکە پێیان دەڵێن قاچاق چووکە بە ڕێگەی ڕسمی نەدات ماوە چیش ڕەنگە نەخۆش دەیکڕی بە ڕێگەی قەرەبوو بۆی خرج دەکراوە ئەوەشمان ڕاگرت نەخۆشخانە هەبوو ڕای نەگرت ئەوە سەیدەڵی هەبوو ئەوە نامێنای ئەوکان دەدەمت جەنابەت سەیدەڵی هەبوو ئێستا گوێی لە ئێمەیە کە ئەو دەرمانەی دێنا خۆمان بانگمان کردو بە نووسراوی نێنی بە نووسراوی ببورن تایبەت و پێمان گوتیان و ئاخر ئاگدارکردنەوە کراوە پێمان گوت هەر دەرمانێکی قرار نییە و لە ڕێگەی KMCA نەهات بیعین کوالتی کۆنترۆل ئەو دەرمانە قاچاغە نابی بیدێنە بەدیلی هەیە کاتی ئەوانە بۆیە سێمان دەرمانانە داخرا کاتی ئەوانە آخر قسم آخر دقة بۆ نەخۆشخانە کاتی ئەوانە بەس یەک پرسیار آخری دقیق قسەی کاکاروانی ئەوەی دابین کرایە لۆ دەرمانخانەکان کە دەڵێ لەو ڕێ هاتی ڕاست دەکات ئێمە لەبەرەوە لزنەکی تحقیقماندانە لەگەڵ گشتی من لەدا پەرلەمان لەگەڵ نەتیجە تعال هەلچیت کرد ئێستا ئێمە وتمان قاچاغ هەیە و تتوایە وتمان گەندەڵی هەیە و تتوایە وتمان سەرپێست وتوایە نەتیجە چیە نەجەکەش لۆ ئیعلان دەکەم نەجەی تحقیقەکە بۆ سێ کلاس سێ باش ئەو دەرمانێک کە لە ڕێگەی کوالتی کۆنترۆل هاتبوو شایستەی خۆی وەردەگری بۆ بڕۆ شایستەی کە وەزارەت دیاری دەکات بەشێکیان هەموو ئەو ڕاقتەوە بەڕێگەی کوالتی کۆنترۆل نینە ئەوە تەعاملە چقدر بەشێکیان ئەوەی جەنابتە کاتوو دەڵێ ئەوە هیچ شایستەی بۆ خرج ناکرێت لەبەرەوەی ئەوە ئەوراقی نییە لەبەرەوە ئەو کێشەیەش چارەسەر کرا کاکاروان ئەمە ئەگەر ماگەچکە وەرە دوو مانچکە شەخ من باس ئەمڕۆ دەرمانی قاچاق لە بازارت دیتەوە لە سەرەتانی دەتوانی گلەی بکەیت چونکە گلەینە ئەوە ئامادەی استقالە بکەیت دوای دوو مانگ دەرمانی قاچاق جوان ئێمە تو ئامادەی لە بەرنامەکەی کاکران هەردووکتان ئامادەن دوای دوو مانگی تر لە بەرنامەکەی کاکران ئەگەر کاکرانی شێروان ئامادەم کاکران یەک دقیقە لە بەردەم ڕای گشتی کوردستان ئامادەی استقالە بکەیت ئەگەر لە بەردەم ڕای گشتی لە پەرلەمانی کوردستان
سەرەکان هەموو ئەوانم جواب دا و هەموو نووسراوەکان بەس یەک دقت آخردا لە ئامادە نیم کە بێدەنگی کردیان ئێمە جواب ئەمە بەرپرسیارەتی هەڵدەگرین و ڕۆحی بەرپرسیار کاکەروان کاتی ئەوانە بەرپرسیارەتیش کاکە جا ئەمن لە بەرپرسیارەت هەڵنایم لە بەرپرسیارەت هەڵنایم ئەگەر تەقسیریە کەم تەرخەمیەک بێتە پێش و ئیجراعات نەکرێ حەقتە ئەو پرسیارە بکەیت بەڵام لە بەرپرسیارەتیشە ئێمە هاتنەوە بەرنامە بۆ هاوڵاتی نەبی ئەو بەرنامەیە بۆ شەوە فەرموو سەیریکە یەک دقا بەس یەک شت زۆر یعنی خوا شتی واقعی بە خەڵک بڵێن بەغا معجیبی ئێوەیە و وەزارەت ئیسپانیا معجیبی وەزارەتی کارەبایە و کاکە بڕۆ لە بڕەوە حاڵیدا براکەم کۆبوونەوە بەغا ئەسڵە لە بەدەست هەرێمی کوردستانەوە داماوەمەوە دەرمانی تەزویر لێرەوە چێوە سەرڕێک کاتی ئەوەیە نایڵم کەس قسەکە باسی چارەسەرم بۆ بکە وەکو پسپۆڕێکی خۆت باسی لە بیدایەتەوە دەست پێکەیەک سوپاس دوای ساعتێک و 30 دقیقە دەرفەتە بۆ قسە بکەم بەرنامەکە 3 ساعاتە نەمویست داخلی بەو شێوە من لە گۆشەیەکی ترەوە باسەکەم لە گۆشەیەکی ئەکادیمی دەمەوێت دەست پێ بکەم ساڵی 2010 بە ڕێزت کەمپینەکەت ڕاگەیاند لەسەر بێسەروبەری کەرتی دەرمان تۆزەشتی چا کرد 3 وتار ونووسی وتاری کۆتاییان کەتە پاش ئەوەی کە بە ڕێزت ئەعلانت کرد کە بڕیارەکانی لێ دەرچوو من لە پەرەگرافی کۆتا لە ژێر ناونشانی درزەکانی سیستەمی تەندروستی کە هۆکاری بێسەروبەری بازاری دەرمانن لە کۆتا پەرەگرافم دەمێ بیخوێنمەوە کە 4 خەتە لە ژێر ڕۆشنایی گەرم و گوڕی بابەتی دەرمانی ساختە و کێشەکانی دەرمان لە کوردستان کە ئەوە لە بەرواری 8 نۆی 2010 کاکڕنج لە کوردستان کۆمەڵێک لێژنە پێکهێنران کۆمەڵێک کەس دەستگیر کران کۆمەڵێک دەرمانخانەش داخران کۆمەڵە قامنیش دەرچوو من ئەم هەنگاوانە وەکو دەرمانێکی ئازارشکێن دەبینم بۆ کەسێک کە برینی زۆری لە لەشە دەخۆن و سێوتە بۆمان باز بکە دەرفەتە بێ کە تەنیا بۆ ماوەیەکی کورتە و کاریگەری کەمی هەیە بەواتایەکی تر ئەمە چارەسەری بنەڕەتی نییە چونکە کێشەی دەرمان نە بەو جۆرە ڕووکەشە کێشەی دەرمان نە بەم جۆرە ڕووکەشە نە بەم شێوەیەش ئاسانە کە چارەسەری ئاوا خێرا بێت بۆیە لەگەر ئەو چارەسەرەی خێراییەی کە بەو شێوەی لە ساڵی 2010 دادرا من هاوڕانە بوو کێشەی دەرمان کێشێکی زۆر ئالۆزە ئالۆسترین بەشی ناو سیستەمی تەندروستیە سیستەمی تەندروستی بەخۆی ئالۆسترین کەرتی خزمەتگوزاری لە هەموو وڵاتان بە شێوەی خێرا و سەرێ چارەسەر نابێت لەگەر پێزانینم لە هەموو ئەو دەست پێشخەرانەی لە کوالیتی کۆنتترۆل و لە وەزارەتی و لەو هەوڵانەی کە دراوە بۆ ڕیفۆرم بەڵام سیستەمی تەندروستی لە کوردستان لەگەر پێزانینم کە کوردستان دەوڵەت نییە سنووری خۆی تەواو لە دەستە خۆی نییە یاسایە بەرکارەکانی عراقی زۆر داریان دەستور بەسەریدا زاڵە لەگەر پێزانین لە هەموو ئەوانە بەڵام تاوەکو ئێستا کاکرند سیستەمی تەندروستی لە کوردستان لە ئەیبیسیە دەزانم کۆمەڵێک کێشەی تەراکومی چەندین ساڵی ڕابردووان ئەمانە بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ من هاوڕانیم لەگەر ئەو ڕێیەی کە دەڵێ بە ساڵێک و 2 ساڵ چارەسەرە بێ ئەم کێشانە کاکرند سیستەمی تەندروستی لە وڵاتان ئەوەندە چۆتە ناو عمقی بابەتەکانەوە ئەوەندە توێژینەوە و بابەتی وردوردی لەسرە کە ئێستا ئەمە بێبەشین لەمانە بین لە ڕووکەشەکەەوە عیلاج بکەین بە ساڵێک بە 2 ساڵ دوایی دیسەندێتەوە بۆ نفسی بابەتەکە ئێستا ئێمە چەند توێژینەوەمان کردووە ئایا چەند دەرمانی ساختە چەند دەرمانی قاچاق پەیوەندی دکتۆر و کۆمپانیاکان ئادەی لاکلینیکی کۆڵانەکان تا چەند کاریگەریان هەیە چ داتای بابەتیمان هەیە لە وەکو وەزارەت وەکو کەرتی تەندروستی کە بۆمان دەرخا ئایا ئێمە لە چ حالەتێکین ئێمە بەداخەوە داتامان لە دەست نییە بە داتای بابەتی قسە بکەین پێم خۆشە ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە زۆر جوان بەستم کوالیتی کۆنتترۆل نیە بە تەواوی سیستەمی تەندروستی ئێمە قەزی بەحوسە ئێمە داتامان لە من دەست نییە بڵین ئێستا باشترێ لە ساڵی ڕابردوو لە پێوەرەکانی حتا لە بواری دەرمانیش ڕەنگە لە کوالیتی کۆنتترۆلە تۆ هەندێک شتی ناوبڕێ برایەتی خۆت لە دەست بێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە شەرق ئەوسەد لە کوردستانیش بەتایبەت ئێمە بڕیارەکانمان ڕیفۆرمەکانمان دەست پێشخەریەکانمان لەسەر ئاستی تێگەیشتنی شەخصیە
ئەمە لە دنیای سیستەمی تەندروستی وڵە وڵاتانی پێشکەوتوو ئەمە مۆدلی نەماوە ئەبێ کۆمپانیا بێ ئەبێ وەزارەت بەخۆی ئەبێ بە چەندین توێژینەوەی ئەم توێژینەوەی ئەکادمی باس ناکەم ئەپلاید ریسێرچ هەیە کە بۆ دەرخا بۆ نمونە لەسەر کێشەی دەرمان 2 ساڵ دەوێت تا تێی بگەی ئەوە نییە کە ئێمە ئێستا باسێکەین ئەوانە ساڵی بۆ ئەوێ تێی بگەی 2 ساڵ براکەم لە سعودیە کابراایەکە چێتە بازار هەرچیەک هەڵەگرێ ڕێک و پێکە لە تورکیا هەر کەسێکە 11 ساڵ خەریک بوون 11 ساڵ سەیری لە تورکیا بۆ نمونەیەکی زۆر پێتان بڵم چیە کاک دکتۆر احترامم هەیە بۆ هەموو تەحلیل ئەکادیمیەکانێ تۆزێ چاوبرسێتی تۆزێ دزێتی تۆزێ تێر ببن تۆزێ ویژدانی ئەملاو ئەولاو ئەم مەسول و ئەو مەسول تۆزێ دروستکردنی دەستگایەکی بێلایەن کە 1000 ساڵی تشکی لە پارتیوێکێتی دوور بێت دەرمان چاکە بێت ئەگەر دەرفەت هەبێ حقیقەتەکە لە وڵاتی تورکیا نزیکەی 10 ساڵی ویستووە تا نمونەیەکی زۆر جوانیان پێشکەوتوو پێشکەش کردووە کە دەرمانی زۆر هەرزان کردووە ڕەنگە برادران ئاگادار بن 10 ساڵی بەڵام لە هەمان کاتدا هەندێک کێشەی زۆر ڕووکەشن کە لە هیچ شوێنێکی دنیا بەو شێوەی کوردستان بەرچاو ئەو هازەق نییە کێشەی پەیوەندی نێوان پزیشکان و کۆمپانیەکانی دەرمان و دەرمانخانە و شوێنەکانی پشکنین و مەخلوقە نەکبەتەی کە پێی دەڵێن نەخۆشەزانی چەند کەس بزنسی پێکات ئایا ئەوە سەرڕای دەرمانی ساختە و دەرمانی قاچاق ئایا چەند بەشدار بوو لەکەم لە ڕووی ئەکادیمیەوە ئەم مەخلوقەی پێی دەڵێن نەخۆش چەند کەس بزنسی پێەکە هەتاوەکو وەکو ئەندیوزەر وەکو بەکاربەر شروبێک دەگا بەخۆی بە گوێرەی داتاکانی عراقی ئێستا 100 نەخۆش لە 150 بۆ هەفتەی خەرجیە تەندروستیەکان لە جیرفانی نەخۆش دەرەچێت کەواتە هەم لە ڕووی سعر هەم لە ڕووی نرخ لەسەر نەخۆشە هەم لە ڕووی ئەو دەرمانە کە کاریگەری نەبێت کە تەزویر بێت کە ماچی نێگەتیڤی هەبێت هەمووی لەسەر ئەرچی نەخۆشە هەمووی لەسەر باری نەخۆشە بۆن ئێمە نەهاتووینە ئەو دیاری دەڕووکەشانەی کە پەیوەندی تا ئێستا ئەمە چەندین ساڵە هەموو پزیشکان هەموو فەرمانبەرانی ناوکەرتی تەندروستی ئەزانن ئەو پەیوەندی هەیە بۆ تا ئێستا هەوڵی ئێستا دکتۆر سامانە لەسەر وەرەقا جا وەرەقەکەشی وابزانم پەمەیی بوو نازانم یعنی دنیای وەرەقێکی جوان طبعێکی جوان نەرخ و شتی بۆ منێنا سەیریکە بازارێ سەیریکە ئەمەندە جوانە وەرەقەکەی ئەوەندە جوان و سەبارەت بەس بڕۆسەیری گورچیلەی نەخۆش کە بزانە لە وەرەقەکانی جوانی نییە نرخەکان ئەڵام نرخەکان نرخمان ئەرزان وەرە بەسا خاڵێکی دەوەریت خاڵێکی دەوەری سەبارەت بە تەسعیری دەرماتی خۆی بگەینین ئەوەی پێشوی عیبێکینە ڕوانەگەری یارمەتیە لەسەر تەسعیرە ئێمە چەندە تاکیدین تەسعیرە نرخی دەرمان هێنێتە خوارەوە لە زۆربەی وڵاتان کە حتا سەرمایهدارینە ڕەنگە تەسعیریان کرد بێ هەندێک وڵاتی سۆشیالینا تەسعیریان کردوتە بازاری ئازاد تەسعیرە شتێکی گەرنتی نییە کە نرخ دەرمان لە چاو گیرفانی خەڵک گرانیانە لە وڵاتە پێم وایە زۆر گرانە بە ڕێی شخصی خۆم داتای بابەتی نیە شخصی نییە بە توێژنەوە گرانە کاکە پێم وایە زۆر ڕێی شخصی خۆم دەرمان هەیە 6 میلیۆنە بە 4 میلیۆنە بەڵام گەرنتی نییە ئەو تەسعیرە نرخی دەرمان دێنێتە خوارد چونکە ئەبێ تەسعیرە لەگەر دراسەتی زۆر تێر و تەسەر بکرێت لەسەر جوگرافیا و سیاسەتی کوردستان و سیاسەتی حکوڕانی و سیاسەتی حکوومەتی کوردستان ئایا تەسعیرە لە مەودای درێژخایەن ئەو تەسعیری چەند ساڵی ڕابردوو کرا ئایا چ تەسیرێکی لەسەر دەرمان هەبوو گرانی زۆر جار لە زۆر وڵاتان ئەگەر توێژینەوەکان بخوێنینەوە لیتریچەری وڵاتان بخوێنینەوە هەوڵی تەسعیریان داوە بالعکس دەرمانەکە نرخی زیاتر بووە تەسعیرەش بابەتێکی زۆر معقەدە بۆیە پێم وانیە تەنیا تەسعیرە حەلی بابەتەکە بکە ئەوە ئەبێ ڕوت کۆست ئەنالیسی بۆ بکرێت ینی ئەمە گەورەترە لە کوالیتی کۆنتترۆل ئەمە ینی بابەتێکی زۆر ئاڵۆزە ینی ئەمە من لەگەڵەوە دام بەڵام هەردەوی دەست پێ کاتی زۆر پێویستە بەڵام کێشەکە لایەکی تر لەوەیە بۆ پێشتر دەست پێ نەکراوە مەبەسم ساڵێک و ئەوانە نییە بۆ چەند ساڵە دەست پێ نەکراوە ئێمە هەر گۆڕانکاریەک لە سیستەمی تەندروستی پێەکەی بە 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ ئێوێ ئێمە ئەگەر ئێستا دەست پێ بکەین ئێمە ئێستا لە ئەیبیسین وڵاتان لە ئێکس و وای زێدن ئێمە لە ئەیبیسین ئێمە ئێستا دەست پێ بکەین پاش 5 ساڵی تر کاریگەری دەرەکەوێ
بەس بۆ دەستمان پێ نەکردووە کێشەکە لەمەیە دەست من پێم خۆش زۆر تاخیری لە هەموو بوارەکان لە کەرتی تەندروستی من بۆیە من حەزەکەی بەرنامە ئەگەر دوایی دەرفەتم بێەوە پێشنیارەکانم بەڵام پێم وایە کێشەی دەرمان بۆ شێوە ئاسانی کە پێشتریش باسکرا و ئێستاش باسکرێ من پێم وایە ئەو چارەسەری بنەڕەتی نییە هەندێک پرۆسە چاکراوە بڵێ بەڵام بۆ ئەوەی کاریگەری لەسەر بازاری هەبێ پێم وایە 4 ساڵی تریش باشە براگیان وەکو بەرنامەشەکە سبەینە دوور بە کەسێکی نزیکە یا سبەینە منی برادرێ بچمە خەستەخانە ئەمە هیچ سەرچاوێکی نییە و ئەمەم لێ بن و بڵێن کاکە ڕەنج 2 ساعتی ترە و بینینەوە 2 قەڕنی تر نەمبینەوە باشە بۆ بەکاری دەینێت کار ڕەنج خۆ ئەوە دەزانن قاچاق ینی بۆچی بەکاری دەینێت لە کەرتی دەرمان دەبێ هاوڵاتیش سامان هاوڵاتی توزانێکە ئەمە چێکەکە نەخۆشێک خۆشخانە بۆ نەخۆشخانە بۆ نەشتەرگەری ئەم توزانێ ئەمە چێ ئەوە دەستەر قالبی بیانی من هەفتەی داهات بڕۆم پێم بڵێ ژیری بکەین ئێمە نازم کاکتۆر سامان باسی یاسایەکی یاسای یەکی ساڵی 2020 یاسای دەرمان بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان یاسای ڕەشنووسی یاسای ڕێگەبێدان چۆن دەکرێت و چۆن دەنووسرێ و دەرمان پرسێکی نیشتیمانیە ئێمە ناتوانین بەڕێنمایی حەلی بکەین حتا WHO لە ساڵی 2017 لەسەر تەسعیری دەرمان یان کێشەی دەرمان لەگەڵەوەدایە بکرێ بە یاسا بە یاسا ئەکرێ بە پرسێکی نیشتیمانی یاسا کەمتر بازرگانان ئەتوان بەسەری دازاڵ بن خۆڕکاران بەسەری دازاڵ بن هەنگاوێکی زۆر زەڕودمان لە پێشەکە یاسایە پاڵپش بێ بۆ هەنگاوەکانی چاکاری بەڵام یاسایەکی زیرەک بێت کاکرنج من لەگەڵەوە دانیم یاسایەکی سریع دەرچێ یاسایەکە شکست بێنێ ریفۆرمەکانی ریفۆرمەکانی شتێکدا دایمەڵم 100 ساڵی تریش کێشەونیە بەس لە بازار دەرمان قازانج لە دەرمان کەسی بازرگانی زۆر گەوری لە هەموو وڵاتان لە پشتا ئەبێ یاسا ئەوەندە زیرەک بێ و لەگەڵ بازرگانە نوێکان و فکرە نوێکانی قۆڕکاری هاوتەری بێ ناکری یاسایەکی ساڵی هەشتا هەیە ئێستا ئەنواع دەرچە دۆزراوەتەوە بە یاسای ساڵی هەشتایش براکەم تۆزانی دوای ئەو کەمپینی پێشە چۆن بوو خەڵکێکی زۆر مەتخەریان هەیە و خۆیان لە ناو وەزارەتی تەندروستیان با بێت بڵێم ئەزانی چیە بوو پڕ هەل ناکرێت یەک دقە براکەم لە هیچ شوێنێکی دنیا هەیە خۆت لە حکوومەتی شابیت و خۆت مەتخەریشت هەبێ خۆت ئەندامی لیژنەش بیت و خۆت ئەبێت نەما بەڵام کارمەندی حکوومەت هەیە کە مەتخەری هەیە نییە کۆمپانیا هەبیانە بەڵێ لە کوڵای تۆ هەیە کارمەندی بەڵای حکوومەت هەیە کۆمپانیای دەرمانی هەیە لەکوێ لە کواڵتی کۆنتڕۆڵ حکوومەتیان لە ناو تەندروستی لە ناو تەندروستی لە تەندروستی وەزارەتی تەندروستی دەرمانەکە خۆتان مەخەنە مووقفێکەوە شۆک بوون یەک و دوان نییە ئەوە دایرەی کۆڵ کۆنتڕۆڵ ئەمەش طبیعیە کاکەوە خۆیترەوە چۆن طبیعیە بابا ڕوون بیت شتەکە دایرەی وەزارەتی تەندروستی گەورەیە دایرەی کوالت کۆنتڕۆل دەرمانە یەکێک لە دەرمان نیش بکاو لەناو کوالت کۆنتڕۆل نابی پێم بڵێنەوەکەمان دوو بەیانی بەڕێ لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی سەحەیە لە خاوەن کۆمپانیا هەیە خاوەنی کۆمپانیای دەرمانە لە وەزارەتەکە بەس احتیاطی نەکرد چۆنەی پارێز ئەوانەی لە مستەشفای ژەکەن هەمووی لە شەریکان بەس لە کواڵتی کۆنتڕۆڵ نییە ئەبێ حکومڕانان یاسادانەران ئەبێ یاسای ئاوا زیرەک دانێن کە ڕێ بە بازرگاندا قازانجی خۆی بە یاسایی بکە نەک بە قۆڕ وەڵام لێرە پارەی نایەنێ لە 102 بە کۆمپانیای قوربەسەر حەزەکەم زانی لە هەموو ڕۆژەڵاتی ناوڕاستا یەک وەزیر نییە بەقەدەر ئەم وەزیری تەندروستی قەرزاری کۆمپانیا بێ چەندە پارە ولا بۆیە هەر کاتێک 150 ملیار قەرزاری هێشتا مەرجیشیان لێرە جواب دەمەوە یان جواب نەدەمەوە جواب دەرەوە سوالێکی معقولی کرد دەڵێن گوت چەند قەرداری دەرمانن طبعا قەزدی کردی گشتیە حکومی دوو نوع زۆرە قەردەیە کاکە لە کابینەی حکوومەتی کوردستان ئێمە تەخسیسمانێ لەو تەخسیسە تەجاوز نەکرێ و قەردمان نییە بەڵام ئەوەی ئەو بە قەردی دادنێ کە لە ڕوانگەکەەوە ڕاستە
بەڵام لای من وەکو قەرت حساب ناکرێت کۆلۆ من چیتە سەر حسابی کۆمپانیەکە بۆ نمونە جەنابەت کۆمپانیات هەیە با بڵێن 500 میلیۆن دەرمانت دایتە حکوومەت وانە 100 میلیۆن دۆرگرێت 400 مایوەرگرێت 400کەش دەست حسابی تووە لۆ من بە قەرز نامزرێت بەڵام لای تو بە قەرز حسابەت چکە کاش وەرنەگری ئەوە چێژەی دەرمان و کاش و نەختینەکەی دەمەکانی باس زۆر جوان تەرتیبت کرد سیستەمی دارایی زانم ئەم خۆ پێم خۆش نییە یەک زانم سیستەمی دارایی جوان تەرتیبی هەمیە کاکاروان ئەو سیستەمە سیستەمی داراییە ئەمن تعاملی من وەکو دائیرەکانی سەحا ئەو هەیە ئەگەر لە من دەپرسی ئەگەر لە من دەپرسی ئەمن پێم خۆشە ئەستم پارەکە یعنی چی دەڵێت مباشر چەند بوو هەمووی بدرێتێت کۆمپانیەکانی سیستەمی دارایی بخۆت چێشەکە دەزانی کێشەی بانقیە کێشەی بانقیە بانقیش لە تابعی وەزارەتی تەندروستیە مۆزەفی من نییە یەک دقەنە سەیری پەنجا مەرجداناوە لەسەر کۆمپانیای دەرمان حەزەکەم بزانی لە 102 بۆ سەرفەکەن ئەوە چۆنە بێت من یەک مداخلە فەرموو کاک دەست خۆش بێت ڕاستەکەی کار لە پێشێکی وشتانەمە یعنی ئەوە 2 ساعتە من وەکو پزیشکێکی دەرمانساز بەداخەوە کە باسی دەرمانەکەین تا ئەسە هیچ شتێ نەگەشتوم بۆ لەبەرەوەی باسی کەرتی تایبەتمان کرد باسی کەرتی گشتیمان کرد باسی نرخ کرا باسی دەرمانی قاچاق کرا باسی بەنج کرا باسی نەخۆشخانی هیواکرا باسی ئەم هەموو شتە کرا بەیەکەوە بەڕاستی ئەمە هاوڵاتی بە تەواوەتی ئێستا سەری لێشەوە حەزەکەی دوایی سەرێکی ئیعادی بەرنامەکە ئەکەین بەڕاستی خۆشمان تێ ناگەین ئەگەر سەیری بکەینەوە بۆ لەبەروی هەمومان تێکەڵ کرد بۆ نمونە باسی و دەرمانانە کرا بابەتەکەمان تەواو نەکرد بەجێمان هێش بۆ بابەتێکی تر ڕاستەکەی من شتێکەیە کە زۆر ئەمە تەرکیزی بخێنە سەر شتێکی پێوترێت پلاسیبۆ ئیفێکت لە دەرمانە یعنی با ئێمە نەبین ئیفێکت چییە بەعکسەوە خەڵک زیاتر لە من تێگا تا جەنابەت من ئەخ بۆیە ئەڵێم مەسەلەن پلاسیبۆ خەڵک زانی حەزەکەم زانی ئێستا لێرە لەگەڵ من مناقەشە ناکەن بەڵێ ئەمان پێمەڵە نوانە ئەوە حکوومەتی کابینەی پێشوو ژوا بوو ئەهاتە نەیانوت مەسەلەن وانە هەمووی سەیریکە نانە زۆر باشە زانم ئەزانی قسەکانی ئەم کاروانە هەمووی ڕاستە قسەکانی منیش ڕاستە ئەچ یەک دنیا قەرارەکەی هی تۆش بەشێکی ڕاستە بەشێکیشی دیفاع مەسئولیەتە چۆن ئێمە قسە لێرە ڕاستنانە سەیریکە خۆتە 3 ساعت قسەکردن خۆ لە ساعت لێ ڕاستە بێ سەیریکە کەڵم ڕاستەمە بەس مسئولیەتە ئەوە دائیرەیە کتابی ڕسمیە هیچ جەنابی ئەوەی قەرزەکە بەشێکی ڕاستە بەشێکی ڕەنجکامی ڕاستنیە هاوڵاتیەک گوێ لە تو بگری ئێستاوە دەزانین بە ڕاستی قسەکەی مەڕاست زانی چی ئەوە لە بەغدا دەرزانی چی ڕاستیە وا خۆت شۆک دەکەی کە ئەمە شۆک بوو یامە بینیوە یەک دقە کاتی هات چۆن ئیتیهامم دەکەی ئەمە گیرا من هێناومە تێرە قسەکەی من ڕاست قسەکانت وانە براکەڵی دەرمانت وازان کردەوە ئەڵی هیچ گومرگم دانەنا وانە عیدی منها گومرگ لە دائیرە وەزارەت ئاواتی شەخزەنا بتوانێت گومرگ لە سەر دەرماندا دکتۆر گومرگ دوور نزیک علاقەی بە تەندروستیە بەڵام گومرگ وەزارەتی تەندروستی سەلاحەتی خۆی ڕەنمایی ئەمە داوای کردووە کە ئەمانە 2009 قەدەغە بکرێن کاک سامان تۆ ئێستا ناڵم هەمومان کۆکین لەسەر ئەو دەرمانی بەنجە ڕێگە پێنەدراوە لە نەخۆشخانە بەکاربهێنرێ پێویست ناکە مناقەشەی لەسەرکەین خڕێک دانە نییە دانەیەک بێ سەد دانە بێ هەر ئەمە نابێت بە شوێ بڵین کاک دکتۆر جەناب بۆ ڕێداوە ئەمە لەوێ بێ ئەو ڕێی پێ نەیەوە مەمنوعی کردووە باوەڕکە بەنج بە هەر کەسێ بگیرێ یعنی ئەوە نییە بڵێ عقوبەیەک و داخستنە حکمی هەیە بەنج شتی وەکو دەرمانەکانی تر نییە یعنی ئاسان نییە بڵێ ئێستا بۆ نمونە ئینسۆلینە ئەگەر پێشی بگیرە بوون لەواچێ
دەرمانەکە تەلەفکرێ بدرێ بە محکەمە شتێکیەوە بەڵام بەنجوانیە بەنج حکم ئەدرێت دەرمانسازیش بیت دەبێ ڕێگە پێدرا و ینی کەس تەنها نەقلەکەشی حکم دەدرێت ئەگەر یەکێ تەنها حکم دەدرێت باش دەبیانی زەحمە نەبڕۆ هەموو نەخۆشخانە ئەهلی و تایبەتەکانی تایبەتشتەکانی پرسیارەکە لێرایە پرسیارەکە لێرە ئەمە ئێرانی کاکە ئێرانی دەرمانی بنچی ئێرانی ئەمەوە هەمان دەتوانێت ئەمە بکەوە لە بەرنامەکە کاروان هەموو ئەوەی گرتی دکتۆر دەتوانێت ئەمە ئەوە گرتی دەتوانێت ئەمە بکەوە ئەگەر لەو بەرنامەیە ئەمە بکەینەوە هەمومان بێهۆش دەکەوین ئێرانیە لە کوردستان دەتوانین بکەوە دکتۆر من با بێهۆش بڵێ ئەو جیرا ئەو دەستگیر کرا کاکە 4 کیسمان لە خۆشیش بەبێ باشە کاک ڕانجلۆ یانش مەفعولی شنە بێنە هیچ نەبێکەوە هەمومان بێهۆش ببین و هەموو شتێ چار کەیسی ئەو جۆرە لە دادگایە هەر چار دەوێت ڕاست نییە کاک ئەگەر هەر ڕاست نییە ئەگەر هەر چار مەلەفت بەیانی دەدەمێ نامەمەیە بەمەکەوەتاکۆتایی لە دادگایە ئەگەر دڵی ڕاست لەسەر ئەو بابەتی باسی پلاسی بۆ ئفکتم کرد پلاسی بۆ ئفکت واتە مەسەلەن دەرمانێک کاتێ بەحسێکە کرێت مقارنەی بینی دوو دەرمانەکرێت ئەم دەرمانە کە بۆ منە هیچی تیانە دەرمانەکان هیچ ئیفکتێکی نیە لەگەڵ ئەو دەرمانی کە ریسێرچی لەسەر کرد کە ئیفکتی هەیە هەردووکی ئەدرێ بە هاوڵاتیەکان بۆ منە دوو کۆمەڵ هەیە هەرێکی و دەکەسن ئەمیان هیچی تیانە ئەیدرێتە ئەویشان دەرمان حەقیقەکە پێی ئەدرێت پلاسی بۆ ئفکت دواتە هەستێکە ئاياتێکە ئەو دەرمانە باش دەکاتەوە تێگەی جاری وا هەیە دەرمانێک بەچی لە فەحسا دەرەچێت یان لە ئەڵێ ئەم دەرمانە تاو بۆ ئەو نەخۆشیە بەکارێت سێرکی لە 150 پلاسی بۆ ئیفکت کاریگەری هەبووە بۆ منە سەرێشەی هەبووە لە 150 بەو حەبەی کە خواردێتی هیچیشی دیانە باش بووە ئەوی تری جاروە لە 160 کاریگەری هەبووە ئەو دەرمانە ئەپروڤەکرێ بۆ ئەو نەخۆشیە کە گونجاوە بەکار بهێنرێت واتە نفسیەتی نەخۆش مێنتاڵیتی نەخۆش زۆر دەوری هەیە با ئێمە کارێ نەکەین ئەو دەرمانانی کە باشیشن لە بەرچاوی نەخۆشی بخین بڵین کاکە وەڵڵا هەرچی دەرمانە خراپە بۆ نمونە کابرا ئەگەر من بەشێک لە دەرمانی کوردستان هەر فەحز یەک دقە بەس ئەوەنە بیرم چوو لە کابینەی پێشوویشە یەکەم جار هەندێک کەس هەتاوەکو گەیشتە سەرۆکی حکوومەت و خۆی بڕیاریە مەسە حەزەکەم هزار وێنەی ناشرینیان بۆ ئێمە دروست کرد کەچی لە دوای بەرنمەکەی ئێمە حەبێکی زەخت هەبوو لە زمانی شەڕی ناوخۆی نەگریسەوە هەبوو ناوەکەشیم لێرەیان نووسیوە ئەوەی کواکاندی سەرەتان هی زەخت بوو یا شەکرە بوو تێگەی کاندی سەرتان حەسەکەم زانی خەڵکیان خەڵەتان بوو هەر نەبوو ئەزانی ملیاردێرێکی ئەم وڵاتە بۆی بەرنمەکەی منەوە زانی و پلاڤێکسەی خوا گەچا بە 3 سنت دروست کراوە ئەمە من خەڵکە ترسێنم لەو فەوزایە بۆ تۆە ئێستا حالیەن ئەمە جەنابی وەزیری تەندروستیە لێرەوە بالی ژنەیەک ڕابسپێرێ ئێستا بڕوە بۆ ئەیلمی جەنابەت بۆ بزانینەوە ئێمە خەڵ ترسین 130 بۆ هەفتای دەرمانی هەرێمی کوردستان مۆڵەتی بەکارنانی هەیە و فەحس ناکرێت ئەمە یەشێکە لەو کۆگانە کە لە ڕێگەی مەخمورە ناوی نادرلۆنە لە ڕێگەی مەخمور لە نزیشی سەیتەرە کۆنەکە ئێستا جەناب لیژنەیەک ڕابسپێرە با بڕۆم بۆ ئێستا ئەوە پێ دەڵم ناوی نادرلۆنە کاکە ناوی نادرلۆنە لە سەر ڕێی مەخمورە لە نزیک سەیتەرەی کۆن ئێستا لیژنەیەک بنێرە سەرجەمی دەرمانەکانی هێناوە مۆڵەتی بەکارنانی هەبوو و هەموو کۆمپانیەکانی تر سەرجەم دەرمانەکانی فرۆشتووە یەک دانشی نەماوە و فەحسیشی بۆ نەکراوە ئەوە تەسەیرەکە نووسراوە نەماوە کاکشەروان نووسراوە نەماوە تەواوی کۆمپانیەکان زۆرینەی دەرمانی هەرێمی کوردستان تەحەدا دەکەم زۆرینەی دەرمانی هەرێمی کوردستان مۆڵەتی بەکارهێنانی هەیە و فەحس ناکرێت و لە بازار دەفرۆشتێ تەنها باز و ڕسومات لێوەرژێک دەقە برایزم خەڵک ناترسێنین زۆرینەی سەیدەلەکانی کوردستان 135 بۆ 40 بۆ 50 بۆ هەفتای دەرمانەکانی قاچاق و ئەم دەرمانەکانی یەک کەس ڕای ناگرێت یەک دقا من جوابی کاکاروان بە دوکومنت و لە ڕووی زانستیەوە دەیدەڕەوە ئەو قسەی کە دەکات 100% ڕاستە باشە دەرمان نەکی کوردستان هی هەموو دنیا سیستەمی کوالیتی کۆنتڕۆلی هەموو دنیا دوو شێوازی هەیە بەشێکی پشکنینی بۆ دەکرێت بەشێکیشی هەڵسەنگاندنی بۆ دەکرێت ئەو کتابێک کە کاک دکتۆر وتی ئەطلاق سەرفە کتابی مۆڵەتی بەکارهێنان کە بەغدا احترافی پێ کردووە
لە هیچ شوێنێکی دنیا نییە هەر دەرمانێک کە داخل دەبێت هەموو پشکنینێکی بۆ بکرێت ئێمە ئێستا سیستەمێکمان داناوە پارەی فەحز وەرەگریان بەڵێ پارەی فەحز نییە پارەی فەحسی ناکەی بۆ وەری دەگریەوە نرخی دەرمان گرانە کاکە دەکرێت خۆ ئەوە بابەتێکی کۆنفیدنشیاڵە تەنها لە ناو کوالیتی کۆنترۆل کە پرسیارە جدیەکانەکە مەکەن بە ئینگلیزی یعنی نازانم بە کوردی یعنی بۆ پارە وەردەگری دەزانی بۆ پارە وەردەگیرێت چونکە هەر باجێک کە دێت لەسەر مەسئولیاتی ئێمە کە ئەو مۆڵەتی بەکارهێنانە دەدەین ئێمە بەرپرسین سیکاری لێ دەدەین بەرپرسین لەسەر کواڵەتی ئەو دەرمانە نەخێر تۆ تعهد بۆ نووسی ئەڵێ ئەگەر نەتیجەی خراپ خۆت بەرپرسیاری بێ باشە بەڕوونکەوازانی من بە نەزانی بە نازانین هەردووکتان بە نازانی جوابم دەدەن کاکە لەبەرەوەی اختصاسی ئێوان یە بۆیە ئێستا ئێمە کاکە بابا اختصاس جواب ئەگەر وانە کاکە دوو دکتۆر بەرامبەرم هەر کەسێ هەرچی و بەدڵنیە من کە مختص نیم کە لە دەرمان نازانم تۆ کە مۆزەفیش بووی دایما نەهاتی بۆ لای من وەڵامی جانابەت بدەمەوە کاکە ئەگەر مقنعە بۆ دوو دکتۆر بەرامبەر کاگڕان لە بەرنامەی پێشتری جانابەت مەجاڵت نەدامن من قسە دەکەم قسە لەسەر نەما ئەوە لە دەرمان سێ شت هەیە زەڕورە سێ بابەت کواڵەتی دەرمان باشە ئەو کواڵەتی کوردیش هەر کواڵدێ با کاگرانش پێمان نەڵێ بە ئینگلیزی سەلامەتی دەرمان لەگەڵ کاریگەری دەرمان لە ڕێگولیشنی هەموو ڕێگولیتەری بەدیەکی عالم لە هەموو لە FDA لە MHRI لە تورکیا لە هەموو وڵاتێک کواڵەتی کۆنتڕۆل هەر لە ناوی خۆشمان ئێمە بەرپرسین لەسەر کواڵەتی دەرمان کاکاروان FKC یعنی کە دەکا کاریگەری دەرمانەکە لەگەڵ سەلامەتی دەرمان کارگەی بەرهەمهێنەر بەرپرسە ئەو بەڵێننامەی کە جەنابەت باز دەکەی ئێمە بەڵێننامە عێراقیش وەردەگرێت بڕۆ لەسەر ئیطلاق سەرفی عێراق دەڵێ ئێمە بەرپرسنین لەسەر کواڵەتی لەسەر سەلامەتی و کاریگەری دەرمان ئێمە هەر لە ناوی خۆشمان دیارە ئێمە بەرپرسین لەسەر کواڵتی دەرمان و بۆ معلوماتیش لە ناو مختبەری کواڵتی کۆنتڕۆل تەنها پشکنینی کواڵتی دەرمان دەکرێت ئەوانی دی کە ئەوەی ئێستا من زۆر پێم خۆشە مەجاڵم بدەیت چونکە قسەکانی کاگڕێبین دکتۆر ڕێبین زۆر پارەی فەحز وەردەگری کە نایکەی ئەمە دێتە سەر کاکە فەحز چییە کە دەڵێم یانی ئێوە لێمان تێناگەن فەحز بەس ئەوەیە کە دەرمان بخێنە و یان ئێمە ئەو دەرمانەی کە دێت فەحسی فیزیایی هەیە کیمیایی هەیە زمان ئێستا پارەی لێ وەردەگری کارەی لێ وەردەگرن بەرامبەر چی ئێمە پشکنینی فیزیاییمان هەیە پشکنینی کیمیاییمان هەیە پشکنینی مایکرۆبایۆلۆژی و باۆلۆژی من بۆ ئەوانەڵم کە بۆی ناکەی بەبەستم ئێوەش دەیخاتە سەر هاونیشتیمانی هەموویەکە ناوکرێت دەرمان هەیە ئێمە بە پێی سەعر هەر ئاگاتان دێن دەرمانەکەم هەوە چێ بە قسەتەکە ناڕۆی بۆ بازار مشکلەکە بێرۆکراسی حکم دەکەن ناڕۆی بۆ بازار جەنابەت دەڵێ بوو پارە وەردەگیری ئێمە ئەو دەرمانانەی کە دێن لیژنەی هەڵسەنگاندن هەیە لیژنەی هەڵسەنگاندن بۆ هەموو دەرمانەکان بە پێی ئەو لیژنە نوێنەری تەسجیل تۆماری کارگە و تۆماری مەسنەع و بەرهەمەکان نوێنەری مختبەر نوێنەری ڕگولیتەری ئەفێرس کە ینی بە کوردی نظامی ئەوی سیاسەتی ڕگولیتەری ئەفێرس مصالحی مهم ئێمە کاروباری جۆری دەرمان بە کوردی ئەوانە هەمووی ئەندامیان تێدایە ئەو لیژنەیە بڕیار دەدات ڕەندەم سەلێکشنی تێست هەیە یعنی مەسەلەن بۆ نمونە ئێمە دێن ئەو دەرمانە لە فایلی تەسجیلی ئەو دەرمانە ئێمە دەزانین لەکوێ گومانمان هەیە یان لەکوێ ئەگەر هەیە تەئسیری لەسەر کواڵتی دەرمان هەبێت
بەڕاندام ئەو لیژنە بڕیار دەدوانە بڵێ هەمووی فەحس ناکەی بەڵام هەموو فەحسێک بۆ هەموو دەرمانێک هەندێک جار ناکرێت تەنها لە تەسجیلی پرۆدەکت کە مادەیەکی نوێ دێت تۆمار دەکەین فول باش ڕلیزی بۆ دەکەین ئەوەش ستانداردی عالەمیە SOP هەیە بەڵام تۆ گەرانتیت هەیە لەوەی چۆن داخلی کوردستان دەکرێت و دەرمانە ئەوەی بەڕێ ئێمە دادێت یەک مشکیلەمان هەیە ئەوەش ئێستا لەسەرین ئێمە مشکیلەی تەسجیلمان هەبوو کە پێشتریش زۆر هەوڵمدا کاکە ڕوونکردنەوە بدەم ئەو قسەیەکەت کاک دکتۆر وتیم ئێمە 2-3 ساڵە دیراسە دەکەین بەس باسی کێشەکان نەکەین هۆکاری پشکێشەکان چییە پێم خۆشە جەنابەت سەردانی کوالیتی کۆنتڕۆڵ بکە لە دوورەوە باسمان مەکە وەرە بە دۆکیومنت لەگەڵ قسمەکان بزانە گۆڕانکاریەکان چییە و پلانی چییە بوو چارەسەرکردنی کێشەکان ئێمە ئەوەی ئێستا کە جەنابیشت کە هاوڕای لەگەڵ ئێمە کۆمەڵێک دەرما کارگەی زۆر بە ڕێنمایی زۆر سادە تۆمار کراون بە تعلیمات مەجبوری ڕێگە پێدانی بێ بدەیت کە کواڵەتیان نزمە ئێمە هاوڕانیت ئەوانە دەرمانی ئێمە ئێستا ئەو تعلیماتە ئەگەر توشتەکە زیاتر وەردەگرین بەخۆژنەرەکان دووەردەگرێن کە پێویستە فعلان دیراسە بکرێت لەسەر کێشەکاندا بنرێت و هۆکاری پشکێشەکان چارەسەر بکرێت باوەڕ بکە 3 ساڵە خەریکی ئەو دەستورین هەمووی لەسەر بنەمای FDA و MHRA داڕا ئەوڕۆ گەیشتە بە دەستی جەنابی وەزیر ئەوە عیلاج بگرێت من کە بە جەنابت دەڵێم ئێمە هاتوین کێشەکان لە ڕووی زانستیەوە چارەسەر بکەین و هاتوین دەستمان لەسەر 3 ساڵە باوەڕ بکە ئێمە خەریکی ئەو دەستورین لە خۆمانەوە ناڵێن بۆ 2 ساڵی دی ئەگەر ئێستاش پشگیری ئێمە بکرێت و ئەو دەستورە جێبەجێ بکرێت منیش لێرە نەمێنم منیش لەوێت جەنابی وەزیر کە تەقسیری نەکردووە یعنی تاکە وەزیرە من بە شانازیەوە دەڵێم کە وەکو اختصاص یعنی هەموو دەسەڵاتێکی دایتە ئێمە دەڵێ ئێوە دەرمانسازن بڕۆ کێشەکان چارەسەرکیشان پێویستە بۆمان بکەن پشگیریمان کاکە ئێمە پەرلەمان پێویستیمان بەوەیە لە پەرلەمان ینی بە جددی ئەو قسە دەکەم بە خەمخۆری ئەو قسە دەکەم لە پەرلەمان کاکە بە ئەگەر پەرلەمانتاری دەرمانسازیش نەبێت با 2-3 ڕاوێژکاری دەرمانسازە بێت لە ئەنجومەنی وەزیران نەک بەس لە ئەنجومەنی وەزیرانیش هەمان شتە پێویستیمان پێیە خەڵک لێمان تێبگات پێویستیمان بەوەیانی دەرمان و دەرمانی قاچاق پێویستی بە دەرمانساز بەخوای پێویستی بەخوای ئەگەر جەنابەت ئێستا پێبگەی من دەمەوێت کاک کاروان باوەڕ بکە من نە حیزباتی دەکەم باوەڕ بکە نەفەرق و جیاوازیش دەکەم و خدا شاهدە ئەو پەڕی دلسۆزیەوە نەک من لەگەڵ ئەو تیمەی لە کوالیتی کۆنتڕۆڵە ینی شەونخۆنیمان کردووە ئەو وەزع چاکەین و ئێستاش ئامادەین کاکە وەرن کێشەکان وەرە جەنابەت بە دلسۆزی پێمان بڵێ لە فلان شوێن کێشە ئەگەر عیلاجمان نەکرد ئەگەر دەستمان لەسەری دانەوە ئەتا ئەگەر ئێمەشەوە بەس یەکێک لە داواکاریەکان با تەواوکەم یەکێک لە داواکاریەکانی ئێمە بەڕێوەبەراتین لەسەر مستەوای کوردستانی دەکەین ئێمە بەڕێوەبەراتین دەسەڵاتیان ئیمکانیاتمان کەمە داوامان کردووە جەنابی وەزیر لە پڕۆژە یاسایی وەزارەت داوای کردووە کە بەڕێوەبەراتی کوالیتی کۆنتڕۆڵ بکرێتە بەڕێوەبەراتی گشتی چکە ئێمە لەسەر مستەوە هەموو کوردستان ئێستا لە ئەنجومەن هەندێک ڕاوێژکاردەریان نەدەڵی کوالیتی کۆنتڕۆڵ بۆ ببێتە کاگران سەیریکە ئەم پرۆسەسی کاک شێروان باس دەکەم لەسەر قسەکانی کاک شێروان ئەو قسە چی لەسەر باشە برام لەسەر قسەکانی دەزانم حەزەکەی ئیندیکیتەرە چی بەڵە دوای بەزال دەدەم کاتی کاگرانی بەڕێز ڕاستەکەی ئەمەی کە جاری پێشوو بەرنامی پێشوش باسکرا ئەوەی کە ئێستش هەیە بڕوا بکە کاکەڕۆن لێرە ناسیمەوە بەڕێزان بەقەدەر هەموو ئێرە کۆکەرەوە بەقەدەر لە سا ئەو پوینتێک ناکات کە لە نەو دەرمانخانەیەکە دەرمان هەیە ناکرێمە کاکاروان ئەڵێ لە سا 60 دەرمانی قاچاق لە دەرمانخانەیە ڕاستی ئەم داتا دروست نییە کاکاروان سێرکە بام پێ بڵم من نوێنەری بەڕێوەبەراتی تەندروستیکەری پێوە نەبێ لای تۆ هەرچی ستیکەری پێوە نەبێ لای تۆ مەرجنیە قاچاق بێت باشە علامەتی هاونیشتیمانی بە چیا بزانێ ئەمە قاچاق و ئەو قاچاق ئەگەر ئیجازەمێنێت من نوێنەری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیم لە ئاسایش واتە خاڵە سنووریەکان بازگەکان
و سەرجەم ئەو نوێنەرانشمان کە لە لیژنەکانی قایمقامەتان بەڕاستی هەمویان لە ئەرک و لە کاران مەسەلەن نەسیرکە ئێستا من داتایەکەیە مەسەلەن لەم مانگەیە سیرکە کاگڕنج کە ئێستا ئێمە سەرباسی ئەو ستیکەرە لە مانگی پێشوایواتە لەم مانگەیە 22,640 پاکەت لە خاڵە سنوورەکان و بازگەکان گیراوە ئەم داتایەمەی 22,640 پاکەت تەنها باشماخنە هەموو سنووری سلێمانیواتە بازگەکان ئەوەی کە لە ناو سلێمانیایە و ئەمە بەس بازگە تۆ سەر کاکارۆن ئەمە جێگەی دەستخۆشیە نەک ئەوەی کە بڵێ سلێمانی وێرانە ئەمە مانەوەی کە چاودێریی ورد هەیە توزانی ئەو دەرمانە ڕجوا دەرەکەوێت سیرکە من باسی سلێمانیەکەم من سەیریکە من یەکەتیم بەڵام دەرمانی قاچاق لە تەواوی خاڵە سنوورەکانی کوردستانەوە داخڵ دەکرێت خەڵکی کوردستان ناوێت باسی کاکاروان سەیریکە پەیوەندی بە قاچاق پەیوەندی بە جەنابی وەزیری تەندروستیەوە هەیە بڵێەوە لە کوردستان برام سەیریکە دکتۆر قەوس ئامان زیێماوەیە دەرمانی قاچاق نامێنێت دەرمانێکی باش بکرێت بە قوڕگی منداڵەکان ئیجازە بدە بە سعرێکی گونجاو هەموو ئامانجمانەوەی من بۆ مهم نییە کام بەرپرس لە پشتێوێتی هەر کەسێکە تکاتان لێ دەکەم ناوەکەی بڵاو بکەنەوە بیدەن بە محکەمە من خۆمە جمعەکەم داوە بە محکەمە ئێوەش بیدەن کاکە مرۆڤ مهمترەیان دەرمانە نەخێر لای من ئینسان سنتەرە بەڵام لای ئێوە وانە ئێمە هەمومان معجبی ئەوروپانین ئەوروپا مرۆڤ ئەبرێتە ناو ئەوروپاوە بە قاچاق یعنی مرۆڤ بۆ گەورەی ئەبرێتە ناو ئەوروپا قاچاق لە هەموو شوێنەکە بۆ خاتری خۆمە بەراوردکاری نیە ژیان دەکەین قاچاق لە هەموو عالەمە هەیە لە هەموو عالەمێ دەبێت لێرە شەبێت کی وجودی شەرعێتی پێ کەس ناو لە شەرعێتی هەفتەی پێشوو نوێنەری قایمقامەت هاتووە کە باسی داتای کردو کە چەندێک لە دەرمانخانە و نۆرینگە و شوێنە نافەرمیەکانە گیراوە ئەوە داتای ئاسایشە سلێمانی گرتوێتی بەڵێ ئەمە مثلەن ئەکاتە تقریبان 33,000 پاکەت لە ناو سلێمانیە 32,000 پاکەت ئەمە واتەگرن چۆن دێ ئەمە زانێمە چۆن گیراوە بڕواکەی مەسەلەن ئەو ئاسایشانی کە ئەمەیان گرتووە مەسەن ژیانی خوان کەوتۆتە مەترسیەوە چۆن گرتووە مەسەلەن تیکابێکی مێکزەمینی لە خاڵێکیانی سنووریە حەز ناکەم ناوی شوێنەکە بێنم بە سورعەتی 200 ئەڕوات باشە کەوتۆتە ناو بۆسەیەکی ئاسایشەوە مەفرەزەیەکی ئاسایشەوە ئاگادار کراوەتەوە دوای کەوتون تەقە کراوە بەسەریا دوای ئەوەی کە وەرگەڕاوە اینجا ئەو میگزەمینیە گیراوە یعنی تۆ وازانی دەرمانی قاچاق هەروە ئاسانە گیرێ وازانی مەسەلەن ئەمە شتێکە هەروە ئاسان مەسەن کوالیتی کۆنتڕۆل جێتی کاکە فەرمو داخڵ بە ئەمە شتێکی ئاسان نییە مەسەلەن خۆ لە هەفتەی پێشووە ڤیدۆکە باس کرا مەسەلەن تۆ پێ دوایە مەسەلەن زوو پێمەڵی تۆ ئازانیەوە تۆ پێ دوایە منەوە نەبەستم جەناب نییە 5 ساڵە بەرنامە لەسەر دەرمانەکەم کاگڕنج تۆ موالی دەچەنە من 89 تۆ 89 من لە 99 بەرنامە لەسەر دەرمانەکەم ئەزانی من نەموتۆ جەنابی باسی پسپۆریم هەر پێشووتر نە وتم زۆر تەبیعی ئەگەر پسپۆڕەکەش ئەوە نەبێت زۆر ئاسایە خۆ ناکرێ هەمومان هەر دکتۆر من ئێستا من لە بەخوای بەرنامەیەکی ماستاو بکەم تۆزە گۆرانی بڵم بە بەشان و باڵای ئەم وەزارەتە و کواڵەتی کۆنتڕۆڵ شتا کەس ناڵێ ئەو ڕەنسەنگاوێ درۆی کرد حاشا کەس وای بڕوان پێ بکە کەس ناڵە مە بەسم تۆ نیە تو شەرف بەیانی هەندێک ماستاو بکە ئەگەر کەس گلەی لێ کردی بەڵە فەرموو من حتا پێش بەرنامەکەش دەستی جەنابتم من نانە سپاس پێویستم نەوەسفە نەبەزام کاگرانج لەکوێوە دەستی پێکردووە سەر لەکوێ یانی من باسیەوە ناکەم حاشا بڵێم دوو لە تۆ فەرموو دەرمانسازم تۆ یا اختصاسێکی تری هەر کەسە و پیشەکەی پیرۆزە باسی ئاسایشم کرد کە چەنە پیشەکەیان پیرۆزە پێوی ماندوو ئەبن مەبەستم لەوەیە ئەمە دەرەنجامی چاودێرێکی چڕە يعني حتى ئێمە لە سلێمانیە هیچ لقێکی کوالیتی کۆنتڕۆڵ نییە لە سلێمانیە دەرچووە مەسەلەن تا ئێستا بینیوتە بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی تەندروستی هەولێر دەرمان بگرن نا لەبەروی کاری ئەو نیە ئەرچی ئەو نە کوالیتی کۆنتڕۆڵ هەیە کاری خۆیەکات یەک پرسیارە لێ بکەم و دوا پرسیارم بێت خزمەتە میلەتێک لەم دنیادا هەیە 6 ملیۆن بێت لە یەک ساڵە 150 تەن
دەرمانی گرت بێ بێزگەلەوەی کە هەندێکشی ڕەنگە ڕیجستەر کرابێ ئەزانی ئەم میلەتە نەنا ئەم میلەتە لە بەردەم چ بۆ بارانکردنەکە حەزەکەم زانی ئەبێ هەرچی قەناتی کوردیە خەریکی دەرمان بێ ئەم ماوە بەڵام بەداخەوە ئێڵم وەکو ئەوەی کە پێویستە هەبێ نە ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە قسەی لەسەرەکە نەدەسەڵاتیش قسەی لەسەرەکە ناحقیشیان نییە ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ناقی نیازانی بۆ لەبەری هەر یەک بەرنامە قسەی لەسەرەکات ئەیکا بە هاوار هەمووی بێدەنگە هەمووی جوان حەبەکە خوا و ئیترڵەن دێرم دوو برادرە لەم ناوم بەرنامەیە خۆیان شین و مۆر کردوێتەوە تێک چوون کاتی تۆی عدالەتی تیاگەڕانگر فەقیرە کاگڕان سەیریکە ئێمە زۆر باش تێ دەگەین لەوەی کە دەرمان لە هەرێمی کوردستان چۆن داخڵ دەکرێت هەر لە تەقدیمکردنی کۆمپانیایەکەوە کە لەوێ دەبێت ئینڤۆیسێک بێنێ باکینگ لیستێک بێنێ دوای سرتیفیکیت ئۆف ئۆریجین بێنێ بە بینەکانی خۆت کاکشێوان بە مستەڵحەکانی خۆت دوای بێ لە کوالیتی کۆنترۆل تەقدیم کە دووبارە فەحس ناکرێ مۆڵەتی ڕێگەپێدانی بۆ دەکرێت ئەم مۆڵەتی ڕێگەپێدان وەکو من ناوی شوێنەکەم پێوتی و بەشێکی زۆری ئەو دەرمانێک کە ئاماژەم پێکرد فەحس ناکرێن هەمووتانەیەم لە کۆتاییە فەحس ناکرێن لە بازارەکانی هەرێمی کوردستانیش دەفرۆشێن ئەمە نقطەیەک نقطەی دووەم دەرمانی قاچاق دێت و لە بازارەکانی کوردستان دەفرۆشێن نقطەی سێم دەرمانێک لە کوالیتی کۆنترۆل لە فەحس دەرناچێ لە بازارەکانی کوردستان دەفرۆشێ ئەمە هەموو میثارەکان پێویست ناکە دووبارە بەرزیانکەمەوە کاگڕەنز من دڵی چیم بەم چاکسازی خۆش بێت و دڵی چیم بە قەرارەکان خۆش بێت کە ئەمە کتابی جەنابی وەزیرە لە 14/12/2019 کردوێتی وتێتی ئەم دەرمانە تورکیانە کاکسەمانەمە کتابی جەنابتیان تەسویرە ئەمە کە ئەم دەرمان تورکیان لە هەرێمی کوردستان نابێ ڕێگەیان پێ بدرێ ئەو کاتەشتەوە نێتە بۆ فعلەن دەست خۆش بێ وەکو کتابێکی ئێستا کردووە بەڵام 2023 ئێستا هەمان ئەم دەرمانانە هەن و بە قاچاقیش داخل لە هەرێمی کوردستان دەکرێن دڵی چیم بۆ خۆش بێ کە من دۆستێم داوە بە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بۆ ستیکەری دەرمان ئەمە دۆستی داواکاری گشتی جوابەکەیەتی دەڵێ یەکەم بە خێراترین کاتەڵۆشانۆیم گرێ بەستا دوو پێکەنین لیژنەیەک لە کۆڵنێ بۆ ئەنجامدانی کەسانی کەم و کورد کەم تەرخەمی کردووە بەڵام لە بەرامبەردا چیتان کردووە ئەمە چەندە ئەمە 12/12/2022 کاگڕەنزەمەی داواکاری گشتی ئەمە لە 26/6/2022 لە بری ئەوەی کار بە نووسراوەکەی دادگا بکەن کاک شێروان چوون جەنابتان ینی مەوەستم حکومەتی هەرێم وەزارەتی تەندروستی چوون داوتانە ڕاستەوخۆ ئەمجاران بە بێتەندەر داوتانە بە کۆمپانیایچکە دووبارە ئەمجارە محکەمەی قەزا هاتووە سەرخەت لە هەفتەی 1/2023 پێتانڵێ کاکە ڕایگرن بەسێتی ڕایگرن ئەمە کاگڕەنز لەم وڵاتە ئەمە ڕەنگە جناب شە پێ نەگەشت بێ مە هەفتەیەک کاکە خۆتۆی نیرام ئیجازە بام پێمەکەی بەس با قسەکانی تاوەکە ئێدە تێبینی بۆ کاگڕەنجان سعری دەرمان ئێستا نەک ئەوەندە و نیوە دەتخوا کاک سامان زۆر بەرام دەمیش بەرام وەڵام من بە بەڵگە بۆم پێم وتی ساری دەرمان سەپلیمنتەکە باشترین نمونە بوو کە پێشتر 200,000 دوو ئەوەندە و نیوە سعری دەرمان 2.9 گرام بووە ستیکەری دەرمان بە نایاسایی درراوە بە کۆمپانیایە کە دووبارە نرخی دەرماندا ئەوەندە گران دەکات دەرمانی قاچاق بە شایەتی خۆتان 150 تن لە هەرێمی کوردستان سووتێنراوە دەکرێت بە قورجی منداڵەکانی ئێمەدا دەرمانی بەسەرچوو لە هەرێمی کوردستان هەیە دەکرێت بە قورجی منداڵەکانی ئێمەدا ئەم ئیطلاق سەرفی کاک شێروان باسی دەکات بەڵێ وایە کاتێک کە وەزارەتی تەندروستی خۆیان دڵن ئێمە ڕێگەپێدا مۆڵەتی بەکارانەکەی بۆ دەکەن لە مودەی مۆڵەتی بەکارهێنان تا ئیطلاق سەرفیەکە ئەمان ناڕۆن لیژنەیەک بنێرن چێکی بکەمزان لە کۆگاکە چەند دەرمان ماوە یانیەگەر ڕەت کرایەوە ڕەنگە خورابێ فرۆشراوە کاگڕەنز من ئێستا شوێنەکەم پێوتی زۆرینەی دەرمانەکان لە مودەی ئیطلاق سەرفی بۆ داخڵبوون و مۆڵەتی بەکارهێنان لە بازارەکان فرۆشراون لە ئەگەر وانە بوون ئامادەم ئیعدام بخێن بەسەری ئامادەم ئیعدام بکەن نەک محکەمە ئەمە یەکەم دووەم کۆی گشتی کۆگاکانی هەرێمی کوردستان فرۆشگاکانی هەرێمی پێش ئەوەی مۆڵەتی بەکارهێنان بێت فعلەن وا بوو لەبەرەوەی فریشتن بەڵام هەمووی ئەمەزانی کێبراگرنج ئێستا خۆی دەردەچێت مۆڵەتی بەکارهێنان پێشتر دەرنەچوو کاکشێروان کاکاروان ئەوەی جەنابەت کامێرەکەتان بە قوربان لە کۆنترۆڵ ئەوە بۆ باشە کاکاروان بەسیارێک ئەگەر لە ماوەیەکی بۆچی شەریکات دایفرۆش بۆ شەریکات دایفرۆش خەردا جواب بدەم چونکە مۆڵەتی بەکارهێنان لە کوالیتی کۆنترۆل وەزارەت ئێوە چۆن کۆبوونەوەکەن
يعني لا آخر إيمان ليك تيدا أنا ولا ما بينينا كان يكسر جواب أخذ مجال نودا يبي برنامج كيف سير كمان سير يمكن والله يبيم سير بو يعني لهم أن قصد كان بس رجعنا دائما قصر كمان علم والله من شرف لهمين خوش اللي جري جواب بدنا شرفهم يا كم جار من عمره ما بيوابين بس أنا من بس رجع بده جواب كاغرا بس اجازه بس اجازه بس جوابي بلا اكيد قسەیان ناکەی والله مقسم قسەیان کاگرانس ئەمە یەکی هێشتا زوومی کەم برادرانی یەکی هەشت باشە شوێنەکەم پێوت یەکی هەشتی چەند 22 کاکە ژیانم باشە قوربان بم ئەم دەرمانانە کە دەڕۆنە کۆگاکان لەبەرەوەی کە کۆگاکانی فرۆژگایی کۆمپانیاکانی خۆیانە یەکسەر دەیفرۆشن چاوەڕ ناکەن تا توی لاق سەرفی بۆ دەکەی بۆیان بووی ناکەی لە وەزارەت بڕۆ کۆگاکان من دوو تەحەدا دەکەم یەکەم ئەمە چێکینگ لیستێکم پیشاندای ناوی شوێنەکەم پێوتی ناوی کۆمپانیاکەم پێوتی مەکانەکەشم پێوتی ئێستا لیژنە دەرکاک سامان ئەمە یەکەم دەبرادەت خوا ئیجازە بدەن دەی ئیجازە بدەن کاکە دووەم ئەگەر کۆگاکانی کوردستان دەرمانخانەکانی کوردستان خەڵکی کوردستان ئێوە خۆتان سەیریکەن ئەگەر 185 بۆ 95 بەرەوسەرەوە کارەبای 24 ساعتی هەبوو کاکە من غەڵەتم ئێوە ڕاستن زەحمەت نەبێت چۆن نیەتی بە قوربان بم ئیشی کوالتی کۆنتڕۆڵ مراقەبەی بازارە دوایەوەی کە دەرمان لە بازارە دەرمانی شێرپەنجە دەکاک سامان دەرمانی شێرپەنجە کە لە پلەی سیرۆزی دەبێت ناقص بە هەڵبژیرێت ناقص 10 و 15 هەڵبژیرێت و لە هەمان کاتە دەرمانەکانی دەبێت پلەی سیریزیان جێگیر بێت هیچ شتێکی نییە کە بەڕادێک لە ئەی تو زێت دۆکۆمنت دەکرێت چۆن کەش و هەوای پارێزراوە لە خێرناکەوە تاوەکو نەخێر لە دەرمانخانە ناکرێت بەڵام بەوەی بەرپرسیارەت لە ڕێگا لە خاڵی سنووریەوە هەندێکی بە ئیگزۆسی لە ئەوە قاچاقە پەیوەندی بە ئێمەوە نییە باسی ئەوە دەکەن من باسی ئەوە دەکەن بە ڕێگە پێدان هاتووە من چی علاقەم بە قاچاق ئەمە سپاسی دەکەم لۆ تێبینەکان بەڵام دەبی لێک تێبگەین ئێستا زۆر باش لە جەنابەت تێگەیشتم بەڵام دەبی تشلێمان تێبگەی و مەجال بدەن کارکردن دوو قلیان دوو لەو تێبینیانە دەدەمە کە دکتۆر فەنیە جواب دادوێت چیان ئەوەی ئەخیری ئەوەی دەرەجەی حرارەکە یەکە چیان مەسلەی ئەو هەشتی یەکەکە ئەو بابەتەی دێ من یەک بابەتی هەیە دەدێمە لای جەنابەت کار طبعا زۆر لەو بابەتانەی ئەمە باز دەکەین ئەمە بە خۆمان نەهی دەکەین و بە خۆمان نەفی دەکەین بە خۆمان سعادە بکە کاک دکتۆر عکسی کەیەوە دەفتەر ڕخنەکەی تو من خۆم ڕخنەم گرت مەسەن یەک لەم توانە کاروان 100% ڕازەکات دەرمان لە دەست کۆگای ئەهلیە من ڕخنەگرتە پەرلەمانتارم جەناب چارەسەر خۆ من نالێم سەگە دوانیان من لە یەکەمی بەرنامەی لە دەدەقەی یەکەم گوتم دەرمان نابی لە دەست کۆگابی ئەو کۆگایی بەڕێز دەڵێ ئێستا ئیمە قانونێکمان دەرینایە بەڵام نەبوویتە قانون دێتە پەرلەمان بە پەیڕەو دەریدەنین لە ئەنجومەن وزران کۆگای نیشتیمانی دەبیدانرێت دەرمان دەبی لە دەستی حکومت کۆگای نیشتیمانی داناوە پارە بۆ کاگران زیانی کۆگای نیشتیمانی کاکە بە قوربان بەناوی مزال دەدەن مساعدەم بکە کاکەوەی تو دەڵێ نازانم چێمە بەستە دەست کۆگای نیشتیمانی بە پەیڕەوەک ئەو ڕۆکە لە ئەنجومەن شڕام نارد ئەوە یەکەم دوو ڕاست دەکەی دەرمان نابی چونکە لۆ لەوانەیە ئەو دەرمانەتە فەحسی دەردەچیت و لەقسەر دەردەچی بیباتە جنوب پەیڕەوی دروستکردنی کۆگای نیشتیمانی کە پێتم گۆ لە ساڵی هەفتاهەشتاکان لە عێراقدا بوو پێی دەڵێن کیمادیا دەرما ئەمە دەینێنە لای جەنابتان مساعدە بکە بالوت باز کوڕی باشەمە خۆت گوتت خۆ سلسلەی حکومت لەسەر هەفتمان گۆشتمان نییە دنیا خلاص نابی هەفتمان چکە لۆ بەڕێزت باسکەم ئەو دەرمانە دەبی لە دەستە من بی حتى ئیطلاق سەرفی دەردەچێت ئەو زەبی دەمەوە باشە ئەو یەکەم ئەو جواب ئەتو هەر دەرمە ئەوە هیچ ئەو لە 150 تەنەکەی دوایش تحقیقی دادنێمەوەی کاکاروان گوتی مستشفای بەکارینایە ئۆکەی ئەگەر ئەوانە یارمەتیتان یەک قسەی کە پەیوەندی بە دکتۆر بوو مەسەلەی حدود ئەم حەزم لێ بە ڕاشکایی بنم لێرە حدودە وانە دەرمانە خۆراکە کاکە حتى ناحية أمنية تقول إرهابية هر شتەکە یان شتێک کە دێتە ژۆرە ڕسمیە ئەوە کوالتی کۆنتترۆل و فەرعی لێ و دکتۆر لەوێندە نوێنەری کوالتی کۆنتترۆل لە هەموو حدودەکان
ئەو دەرمانە دڵنیات دەکەم لەوەی کاگڕنج یعنی ئەوش خۆ قابلە شکت تێدانە ڕاستی دروست تێدانێ دەرمانێک ئەوراقی نەبی و قاچاق بی و یانیش دەرمانێکی با بڵین کسپایار بی خراپ بی فاسد بی ڕێگەی پێدرێت ئەمە دەستورێکوانەیە ئەو دەستورە سەری دەڕۆی لە ئەی هەتە زیێت بەڵام بەدەر لەوە بەبێت چاوی من لە پشتی چاوی من دەرمان لە سەیتەڕەتی بێنەک بەس لە حدود لە مەتار لە حدود لە بازگەکانی بین شارەکان بێتە ژۆرێ وتوگلەی لە من بکەین لە بین شارەکان کابراک دێ نای مام قادر ئەرێ خەڵکی کوردستان بووە مام قادر بەلۆری لە بینی هەولێر و سلێمانی دەرمان بکارم تەواوکەم ئێمە نفس قسەی تو دەکەم ئەوەیە کاکەڕوان دەڵێت لە پشتی چاوی من ئەوەی بە چاوی تەندروستی من لێرەوەش چەندین هەفتێک بەر لە ئێستا لە بەڕێز جەنابی وەزیری ناخۆش داوام کردی کۆبنەوەی فراوان لەگەڵ هەموو هێزەکانی ناوخۆ لەگەڵ قایمقامە بەڕێزەکان بکەین لەسەر ئەو بابەتانە کە نابی هیچ بابەتێکی دەرمان تەنانەت خۆراکیش بەس تۆ بەدەر لە مساعدە بکە کارۆن مساعدە بکە بەڕێزە پێتی گوتی دەرمان فەیکە قاچاقە ئەمە لی بەرپرسین لۆ دەست بەسەر داگرتنی دەرمان ڕێڕەوەکەی کووە کە دەرمان دێت تەزیل دەکرێ و کۆمەڵک ڕۆتین تێدایە و پشکنین و ڕێگە پێدان و شتێکی لە ئاخیر مەرحەلە جارش کە تو دەبی بازاری چێکەکەی پێی دەڵێن پۆست مارکتنگ منداڵێکی کەلاری و ساخۆیی تەمەند ساڵ بە دەستێکی میسپۆرین کوێر بێ یان بمرێ چێ بەرپرسیارە مساعدە بکە ئەگەر بڕێ کاگرانس دەرمانە قاچاق دێ من بکات جواب دەمەوە کاکەچن تەواوە دەبی جارش کە لە بازار چێککەینەوە و بە کتاب بە دادگا چلوچار کەیسار چلوچار بەیانی لۆ دەین مەسەر ئەو مێزە هەموو ئەو کەیسانە یەکێک و لێرەش دیسان بە هەموو کۆمپانیەکان دەڵێن بە کۆگاکان بە دەرمانخانەکان باوەڕ بکە دەرمانخانە بۆ ئەو دەرمانە تورکیای بەڕێز باز دەکەی چێ دیتیەوە لیژنەی پشتین ئەوە ئاتو یەک دەدەمەوە بزانە بەس با خەتی یەکەم دەخینەوە زۆرنە دەرێ ئاماژە بە راپۆرتی لیژنەی بەڕوریاتی پشتین و دنیای زۆری ینی تەفتیش و متابعەت چۆ دیتیەوە ئێستا پێت دەڵێم ئێستا ئەوە 19 کاکەڕان تخوا من قەتع نەکردی دەمساعدەکە دەجوولەکەم کاکەڕان لۆ مەجال دەدەی من بە قسەکەم تەواوکەم چار نقطەیە گوتت نۆتەکان بنووسە ئەوم لە نقطە چانم ئێستش ئەو ڕۆژ نەک 2019 و ماوەش پێمان گوتینە ئێستش لەو شاشەیە بە ڕێزەی بەرنامەی کاگڕن زۆر دەڵێم هەر دەرمانخانێک دڵنیاتان دەکەمەوە دەرمانخانێک دەرمانێک بینی بە ڕێگەی ڕسمی چییە دائیرەکێ لە حکوومەت دەرێم نای کوالت کۆنتترۆلە بەو ڕێگەی نهاتبی ڕجاتان لێ دەکەم خۆتان مەدەنە بەردەم یاسە چکە ئێمە قورستری لەکەم تاواکەم دێم قورسترین سزا تا دەگاتە وەرگرتنەوەی ئیجازەی مۆڵەت پێدراوی ئەو دەرمانسازەکەی دەست پێەکەی ئەوە دەست پێکرایە کاکە دەست پێکرایە ئەو ڕۆ دوو خەستەخانە هێلی قەپات کرایە ئەو با بێنە دەرمانخانەکان هەموو دەرمانخانە کۆگایە مەتخەرە کۆمپانیای بابێنە سەرەوەی مەسەلەی دەرمانی تورکی فۆما دەرمانی تورکیە ئێرانیە مصریە هندیە ئەوروپیە هەر دەرمانێک بەڕێگەی کوالت کۆنتترۆل بێت سیستەم و ڕێگە پێدانی خۆی هەیە بابەتی هەڵۆشانەوە کت باس کرد نازام تێکەڵم کە هەڵۆشانەکەمە بەس چ بوو گوت هەڵۆشانەوەی بارحاڵ سەری دەرمانم زۆر باس کرد دەرمانی ماوە بەسەرچوو دەرمانی ماوە بەسەرچوو لەوە دڵنیا بە معقولە دەرمانێک ماوەی بەسەرچوو بی ڕێگی پێ بدرێن إلا قال بازار قاچاق ايوه الرقيب من بابتي من نفس ايوه الرقيب كاتب نكتنا كواتب ليه بلي دستان خوش بي او انقول دستان بيجيشتيا او هبلي يعني ما بصم اخنا انا باب راسي اولاتي بزاني ما بس تو باكا ما بس تو باكا اولاتي زاني كم ما بس باكا كل شيء من كومبانيا هي شركه درمان هي كلا كل الشركه كاكا من بو بس باكا هذا اختصاصي خوش منيا وخوتان هرد اختصاص منيا اختصاصي من دارايا هذا طبيعيه لبناوي جياني خلق شويه ما ذكر عندك شيء كاكا باز لو اذا ما بس كيتو تبقى قيامك موضوعك هيك دقه لو بيامك تبقى ما بسطم بيامك تكون بلا دس خوش او برجين جو ديت برجين اما ديت اتو يقدر برجين ما ديت او برجين من نهاتيا برسال قلت وسط ذات انا مقرت يعني امنيه طبعا باش كاكرنس بياني امنيه من خزان عملياتي كاك سامان ضرهم نالي بيامك ام دي موسى بيامك ياخذ ديسان بڵێ ئەوەی زانی مشکلەکەی بەڕێستانچیا نایلی جوولەکە تەواوکەم مشکلەکە ئەوەی دەزانی نایلی کاکە دە جوولەکەم تەواوکەم بڵێ ئەوەی کە ئەنگۆ دەستان گەشتی تێ و بەبەر چاینگۆ بووە دەستی بەسەردا گیرایە ڕێی لێ گیرایە بەڵام سنوورتان فراوانترکەن ئەوەتە لە فلانجێ ئەوەتە لە فلانجێ ئەمە
لۆ چ دانیشتینە خۆ دانیشتەوە دەرمان نەخێر جەنابەت بەس مەسئولی 200 کۆمپانی کاکاروان جەنابەت مەسئولی A2Z تەندروستی وڵاتێکی ئەوەی بەڕێی دۆزاری تەندروستیش نە ئەمن لە بازار لی بەڵێ تۆ مەسئولی تەندروستی وڵاتێکی لە بەرەی دێتە خەستەخانەی تۆوە چێ لە حدود بەرپرسە دێتە خەستەخانەی تۆوە کاک ئەحمەد ئیشی خۆیە کات کاک ئەحمەد لەبەر چاوی دێت براکەم نانا لەبەر چای ئەو ناوگەێتی سەیریکا چێ بەرپرسە وەزارەتی سەیریکە حەزبە کوردستانەکان حەزبە گەورەکان و پێکەرانی حکومەت بەرپرسە یەک دقە برایز یەک دقە وەزارەت تەندروستی بەرپرسە وەزارەتی ناوخۆ بەرپرسە وەزارەتی پێشمەرگە بەرپرسە وەزارەتی دارایی بەرپرسە حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسە بابە من ژیانم دێ بۆ منداڵەکانی خۆم بۆ منداڵەکانی خەڵکیم کوردستانە دەرمانێکی هەرزانم کاتان نەما دکتۆر ئەحمەد لە دەواازەیە دەرمانە چی بێکوایل کۆنتۆل و قاچاق بێتە ژوورە سەیریکا دڵنیابن بینەرانی بەڕێز دەیان کەسی دڵسۆز و پسپۆڕی وەکو کاک دکتۆر ئەحمەد کە دەیان ئەوەندەی من شارەزایە لە ناو پرۆسەی پاراستنی ئێوەدایە فەرموو جەنابی دکتۆر کاک ڕەنجیان ڕاستێکی ئێستا باسی ئەومان کرد وتمان ئێمە بێ مافی هاوڵاتی پارێزین و ژیانیشی پارێزین بۆ نمونە ئەم دەرمانە یا ئەمانە هەمووی ڕسمەکەی هەیە بە شەریکە ڕسمەکەی تەنانەت لە دەرمانخانەکەش ئەگەر بە قاچاق خەبێ پێی ئەڵێت ئەڵێ ئەمە قاچاقەکەیە بۆیە هەرزانترە ناکرێ هاوڵاتیش بڵێ کاکە وەڵا ئیلا ئەومەوێت تێگەی یای ناکرێ ئێمە ئەبێ هاوڵاتیش ئەو نەهۆشیار بێت بەس تەنها لەبەرەوەی کە ئەمە نرخی هەرزانترە بۆ نمونە ئەمە بۆ شێرپەنجە بەکارێت باشە ئەمە ناکرێت ئەمە ڕەبتی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەرکی ئێمە کە تێگەێنین ئەمە ڕەبتی بە ژیانی تۆ هەیە ناکرێت بە پارێکی هەرزانتر ئەو دەرمانە بێکوالیتیە بکڕیت بۆیە ئەبێ هاوڵاتیانیش لەوە تێبگەن کە ینی چیتر دەرمانی قاچاق نەکڕن نە بەسەر سیرکە بڕواکە ئەزانرێت یانی سیرکە ئێستا من هاوڵاتیەکەم وەکو خۆتان هەردەیڵێن اختصاسم دەرمان نییە نەخۆشم دەڕۆمە نەخۆشخانەیەک دەڕۆمە نۆڕنگەیەک دەرمانخانەیەک ئەمە دەکڕم من چۆن بزانم ئەمە قاچاقە پرسیار لە دەرمانخانەکە بکە پرسیار دەرمانخانەکە دەکەم دەرمانخانەکە لە نەخێر قاچاق ئەیگەر بزانە قاچاقە چۆن دەفرۆشێت کاک ئێوە ناڵن دەرمانخانەکان پڕ دەرمانی قاچاق بەڵێ فەرموو کاتی زەنابتە کاکە سەری لە تەکمان کاک ڕەنجیان وەکوتم هاوڵاتیش ئەبێ ئەو نەهۆشیار بێت کە ئێستا بۆ نمونە ئەمە هەر بە فارسی لی نووسراوە دەریەخچال نگەهداری شد یعنی ئەمە هاوڵاتی ئەبێ بزانێت بۆ بە فارسی لەسەری نووسراوە کاکە یعنی خۆ ئەمە کاکاروان خۆ من هاوڵاتی زبار دەکەی کە بێ دەرمانی قاچاق ئەمە شتێکە ئەمە ئیشی وەزارەت تەندروستیە نەک ئیشی هاوڵاتی هاوڵاتی اختصاصی ئەوە نیە هاوڵاتی لە جەنابەت دەپرسم باشە لە جەنابەت دەپرسم ئیشی هاوڵاتیە بڵێم دەرمانە قاچاق ئیشی جەنابتانە نا خۆی ئیشی کاکاروان بەرپرسیارەتی ئێمەیە کە نەهێڵی کاکاروان دەڵێ شاوڵاتی بەڵام هاوڵاتیش بە هاوکاربی کاکە سندوقمان لە هەموو شوێنێک هاوڵاتی باسی هاوڵاتی هاوڵاتی بەڕێز دەرمانە بێستی کرد بوو نەیکڕی من دەمێ هەندێک شت هەیە عیبە مەسەلەن تۆ هاو پیشەت هەبووە پێشتر ئیشی کردووە نەنا زۆڵی وەکو یەکە ئەزانی دکتۆر گۆران چی پێوتم دکتۆر گۆران ئەڵێ ئستعدادم تیا مەسئولی کوالتی کۆنتڕۆلی پێشوو تۆ زوزوو ئەڵێ زوزوو ئەڵێ من باسی حکومەت ناکەم شەخص تۆ ئەڵێ ستیکەرەکەی پێشوو نەخێر ستیکەرەکەی تۆ پێشوو هیچ فەرقێکیان یەک دقا دکتۆر گۆران ئەڵێ بە ئەگەر هەموو کێشەکانە خەنە سەر من لە ئاگایتیزام عکسێکە دێم لەگەڵ دکتۆر ئامادەیم تێدا گۆرانمان نەکردووە ئەمە دوو سیکەرەکەی هیچ فەرقیان ئێستا ئەو هەموو من سێ پرسیارم هەیە و سێ پرسیارم هەیە کۆتایی پێدێنم کاکاروان یەک دقا قسە آخر پەیامینە کاکاروان ئەوە سوالێکت کرد بەڵام کاگرانس کەس باسی پێشوو پاشووی نەکردیا کەس باسی ئەشخاصی نەکردیا ڕێزمانی هەموو کەسێکەیە وە سلسلەی دائیرە ئەوڕۆ بەیانی ساڵ و 10 ساڵ دیر ئێمە تاکسار دەکەین بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ ناکەین بۆ دانانی پرسیارەکەی بەڕێزی لەسەر ئەوەی دادگا و لێکردنەوە طبعا ئەو باسی دادگا و لێکۆڵنەوە بڵێ لە دادگا لێکۆڵنەوە هەیە ئێمە
برپرسیارەتی مساعدە بکە مساعدە بکە جواب دا کاروان جواب دەمەوە زەحمە مساعدە بکە باش فەرموو زاري او بروسيه قلتي بمباشر ده لايه تزيد لريجيت زريده واعلان كلا سيستمي ستيكر وقاقزنيه سيستمي الكتروني نانو مغناطيكا كاو سيستم لهم الشرق الاوسط رنج العراق جدانيه بويا كمين زاري وستما سيستمي الكتروني جيجا ساختيه او سيستمي كدرمان بيقدر بسيط اويك بريجيت زور شفافيانا لريجيت زريده واعلان لريجيت زريده واعلان وبزور منافسه الشفافيانا كرا ونابته وكاري زياد كنين الخدمه شفافه وداوكاري بله داوكاري لبر اسكالها سيريكا ويمش لبردم او سكالا وداد غير بربرسيارين اي كبرسياري بوزي بزيناكي بوستي كده يك دقه دكتور سعري درماني جران كردوا جراني كردوا يك دقه نجران كا اما درمان ارزان كردوا استش دولم او ستيكر بم تو درمانه بسی ارزان کردوا ارزان ما كردوا او تا او قرباني تاع شكانه بم بچی هرزان کردوانیا او ستيكر ببلاش ديكا جرانت من بس ستيكر ببلاش نه ببلاش ببلاش باش 4 برسيار ما يبغى تقول لك ودايا 4 برسيار يك دقه ما هر شيء تخواك اما اگر ساقاي دانن سبتيك يك دقه 4 برسيار ما يبغى جنابه چن كومبانيا درمان دنه بو او هفته يكرا يك دقه بس درمان يعني مواد مختبر وامير درمان بس درمان 200 نزيكي تل شركه بو بيشتر بيداتنو كرا نزيكي 204 شركه بستاندردی نوێی ئەو بڕیارانە ئەنجومەنی وەزیران یاسایی دەرماندێنن هەر کۆمپانیایەک بێت داوای دەرمانەکان و مامەڵەی فەرمی هەبی لە ڕێگەی کوالتی کۆنترۆل دەرمان بە یاسایی دەینی ئەگەر لە پشکنین و لە گەرانتی ئەی بە خەڵکی کوردستان کە هەموو جۆ دەرمانانە باشە هەندێکی ڕەفز دەکات دەرناچێت و ڕەفزی نادانا مەبەستمەوە نییەکە ئەوەی لە کوالتی کۆنترۆل دەرچێت لە حکومەت بەڵێ مەسئولیەتی ئێمە حتا و منداڵی باست کرد لە کوالتی کۆنترۆل لە حکومەت دەرچوو بێ بەڵێ بەرپرسیارەتی لەسەر کاریگەریەکەی بۆ بەشە لە پزیشکەکان بە خەڵکەڵێن بڕۆ لە دەروی وڵات دەرمان بکڕە والله ئەو پزیشکە نازام بوونی نازام دەبی پێمان بڵێ بۆ ئەمجە پرسیارە بامان شێوە هەر پرسیار ناوانێ دەرمان ئەم پێت کاکە دەرمان خۆشخانەکانی دەرمانیان بۆ دابین ناکرێت بڵێ ئەمن ئەوڕۆ بابا ئەوڕۆ باسەمان ئەوڕۆ لە سندوقی شێرپەنجە کرد دەرمانەکەیە بۆ نمونە لە وڵاتێکەکە دەرچووە باشە پزیشکێک چوویتە کۆنفرانسێک ئەو دەرمانە لەناو پرۆتۆکۆلی عیلاجی دادنێ لە کاتێک دەمە پرۆتۆکۆلی نیشتیمانی خۆمانەیە لیستی نیشتیمانیمانەیە کە ئیقرارە ئەو دەرمانە کاتێک ئەو دەرمانە نییە و دەست ناکەوی یان ئێمە ڕێی لێ دەگرین کە ڕێگەچکە ئیقرار یاسایی نییە پێ دەو دەرمانە لێرە دەست ناکەوی لە دەرەوە هەیە ئەوە بابەتێشکێت چکە ئەمە سەبەبی زۆرە دەبی ئەو پزیشکە تێماگەێنێ بۆ دەڵێ لە دەرەوە ئەگەر سیقەی نییە ئەویش کێشەکە بەڕاستی لێ ئەو بەرنامانە نایب والله دەرمان سازەکان بەشێشیان ناوێرن قسە بکەن بنمونە دووسێ دکتۆرم بینی پۆستیان لەسەر دەرمانی منداڵان کردبوو تا پێ ڕاگەشتم بخوێم و بەیان ناردم سڕی بوویانەوە والله دکتۆر سامان خەڵک بوێرن قسە بکەن والله دەرمان سازەکان بوێرن قسە بکەن والله کۆمپانیاکان بوێرن بێنە بەرنامەکەی تۆوە والله ئەو فەزاحەتەی کە من لەو کاتۆ باز دەکەم لەگەڵ کاگرانت زۆر لەوە گەورەترا و جەنابەت کە ملزمی قەرارەکانی دادگای ئەمە جێبەجێ بکە دەڵێن بڕۆ لە دەرێ بیکەوە دکتۆرەکان بابە دەرمانی شێرپەنجە دکتۆر گیان لە سەدا هەشتی بودجەیەک سەدا 1.5 دەسەرف کراوە کاکە من بەرپرسم لە قسەی دەکەم کاگرانت سەدا هەشتی بودجە بۆ نەخۆشخانەی شێرپەنجە سەدا 1.5 سەرف کراوە باشە کاکە من لە دەستمنێ مدیری کوردستانە مدیری بانک مۆزەفی منە بابە من حەقم سێ مدیری بانک لە دەست منە یەک دقە پێ دوایە شەرکە لەسەر وەزارە کاکە کاروان یەک دقه شیرینم برای شیرین چەکە کلۆ دەکەم چەکە کلۆ دەکەم دکتۆر تۆ نابێ وا قسە بکەیە ئەو لە بانک برای بەڕێزی من برای بەڕێزی من تۆ وەزیری بڕۆ حکومەت ژمەنی بڕۆ کۆبوونەوەی ژمەنی وەزیران حەلم کردیا بڕۆ حەل نەکردو بابا بڕۆ ژمەنی وەزیران بڵێ کاکە یانی استخال دەکەم یان پارێتە شەکەم بۆ شەرپەنجە کاکە خەڵک دەمرێت دکتۆر ڕۆژ بانگانە حوسڵ دەزانی چەند جارە من سەردانیم کردیا بابا چۆن ویژنانتان قبول یەک بابا چۆن ویژنانتان قبول یەک با منداڵەکانی خۆتان خۆم دەخەم پاڵ داوای تو سیستەمی بانقی کێشەی بانک دکتۆر والله منداڵێکی نزیکی خۆ دوور لە ژیانی منداڵەکە والله منداڵی دەزانم دوور لە ژیانی منداڵی هەمومان هەموو خەڵکی کوردستان والله منداڵێکی خۆتان تو شێرپەنجە بێ ناتوانناوە بە نێری قسەکەن والله ناوێرن ئەوە والله کاکە یەک دقە بەرپرسیارەتی ئەوە دەڵێن
باسی ئەوە دەکەم لە نەخۆشخانە کاتی کواڵیتی کۆنتڕۆڵە خەوتان لێ دەکەوێت بووە پێ دێم برای بەڕێ خەوتان لێ دەکەوێت 600 کەس لە کوردستان ماگانە الحمدلله زۆر متاحین کاتی کواڵیتی کۆنتڕۆڵە یەک دقا نەخێر کاتۆ نایەنە بە کەستان جەنابی وەزیر بمبورە فەرموو جەنابی پێم خۆشە بەڕاستی کاتی تۆیە بە ئارامی زۆر پێم خۆشە سپاسان دەکەم ئەمن پێم باشە ئەگەر فعلەن وا بێت وەکو کاکاروان دەڵێت واللهی ئەمن خۆم شخصیان ئامادەم سبەی استقالە دەدەم بەڵام واللهی وانە یعنی واللهی وانە من ئێستا دوای کاکاروان دەڵێ منداڵێکی ئێوە والله نەک من ئەو شخصانێک کە لە کواڵیتی کۆنتڕۆلیشن ئێمە هەر ڕێگە پێدانێک دەدەین هەر مۆڵەتێک دەدەین هەر دەرمانێک هەر بڕیارێک دەدەین لەسەر دەرمان یەکەم جار بڕیارەکە بۆ ئەوەیە کە بۆ منداڵی خۆمان بەکاری بێنین دکتۆرەکانەڵێ بڕۆن لە دەرێ دەرمان بکڕن زۆری واناڵێت ئەو قسە نزبیە زۆری واناڵێت بە نزیکەکانی خۆیان دەڵێن باوەڕ بکە قڕ بە سەرەکە نا دەزانم بە نزیک لەوانەیە من بە شتێک بە ینی ئێمە بە ڕسمی بەخوا کاکاروان کەمینەوەوانە دەروی خەستەخانەکە قسەکانم وەڵام من لەوانەیە نابیستنەوە دوورن هەردە سەر مێز نەخێر ئەمە لەناو بەخوا ئەم لەم بەرنامەیان شتی واواڵێ بەلامەوە سەیرگرانت ئەوە ئیشی مەیە بەڕێزت تازە قسێشت کرد گوتە بەرنامە بینەرانی بەڕێ سەیریکە ئەوە ئەمە ئەم دەرمانانی کە کڕیومانە ئەوە هەمووی دەرمانخانەکانی کوردستان لەگەڵ لەسەر سەربن دەرمانخانەکان نانە ئەو دەرمانانی هەمووی قاچاق و شتەکان بەڵێ لە ناو بازار هەیەەوە دەست بەسەر چی بڵێ لەکوێ نییە بڵێ لەکوێ نییە بڵێ لەکوێ نییە ئەو ئیشە بۆ نەچوومەمانە تەبعکە مەمە هەمووی لە هەولێر ئەوە هەر هەمووی لۆگۆی دەرمانخانەکان یەک دانەوانە نیە بەخوا 100 دەرمانخانە هەیەی ئێوە ئاگاتان لێ دەرمانخانە ڕسمی دەرمانخوای هەمووی ڕسمی دەمان بڵێ دەرمانخانەکە مەگەریتر بەرنامە پێشکەش نەکەم ببم بە مخبیری تۆ نابێت پێشکەشکاری بەرنامە پێشکەشکە بەڵام پرسیارکە و ڕێگە بدەکاتی تۆە ئاخر هەندێک شتە بیستم وانە ئەبێ یەکسەر ئێمەش لەگەڵ ئەوەین ئەوانەی وانە بەخوا ئێمەشیشی لەسەر قەتاق ببینی نایگرین وانە کاگرانج 150 ئەو جملێ و لەو بیستی تر هەرێڵی کامیان جملە برا بە قوربانە من ئەڵەم ئەم دەرمانانە ئەمڕۆ کڕراوە باشە لێم گەڕێ هەندێک داتا باسوە ئەزانی ئەگەر لەم بەرنامەیە جوابە یایەوە فەیڵی کردووە ئەمە هەرمەکە بنخواست من لێگەڕێن دووسێر دڕۆنکردنەوە بدەم لەسەر شێوازی ئیشکردنمان و لەسەر مەسئولیتمان لەسەر دلسوزی ئێمەش بۆ ئەو وڵاتە خۆ ئێمە دژمنی ئەو خەڵکانین کاکە ئێمە شاتون بە ئەوەی ئێوە باز دەکەن وایە من بەس بە ئەو داتانت بۆ باسکەم ئەوەی کە کاکاروان دەڵێت دەرمانی قاچاقی خۆ ئێمە نەمان وتوە نییە ئێمە بەرنامەماندانەوە و ڕێخستنمان کردووە و بە جەنابەتی شەموت ئێمە لە کە بەرنامەی پێشتر بە جەنابتم وت ئێمە تا ساڵێک و نیوێدی هەموو شتێک چارەسەر دەکەین من مەبەستم ناو کواڵیتی کۆنتڕۆل بۆ ئێستاش بەرپرسم هەموو کێشەکانی ناو کواڵیتی کۆنتڕۆل چارەسەر کرا ئەو ڕێنماش کەوتە بواری جێبەجێکردنی تر کە چارەسەر کراوە دەرەنجامەکەی باز دەکەم ئەوەی مەجال بدە بەس مەجال بدە دوای بەخوای کاکاروان هەمووی بە دوکمنت ساڵۆنیەکی تر چی چاکەی من بۆ ساڵ و دو ساڵی نەوەز کواڵیتی کۆنتڕۆل ئێستا کێ ئامادەیە پەرلەمان ئەنجومەنی وەزیران با لیژنە بنێرن ئێمە بە دوکمنت پێیان دەڵێن پێیان دەڵێن کاکە بەیانی وەرە بزانە چیمان لە ناو ئێمە چەند هەنگاوێک هەیە ئێمە هاتوون هۆکارەکانمان دەستچان کردووە 3 ساڵە ئیشی لەسەر دەکەین تعلیماتی نوێ چونکە کێشەیەکی ئێمە خۆی تعلیماتی ئێمە و یاسا بەرکارەکانی عێراقە چونکە زۆر قەدیمە کاک دکتۆر ئاماژە ئەگەر بەیانی ئەم پیاوە بێت پەشیمانە بێتەوە لەم قسانە ئەگەر پەشیمان بووەوە من ئامادەم لەو بەرنامە پێکەوە بەرنامە ئەگەر ئێوە بێت بیبینێ تەسەورەکەی لەم ڕای ئێستی بەدڵنیایەوە پەشیمان بۆ تۆ پێت وایە لەم کوردستانی مە کێشەمان لەگەڵ بینای جوان عیلاقی جوانی نییە من باسی پرۆسەی لەگەڵ ئەمانە هەیەکەوت کاکاروان بەس من باسی پرۆسەی کواڵیتی کۆنتڕۆل دەکەم من بۆکو مەسئولیت باز دەکەم نزیکی 150 دەرمانساز لەو موەسسەیە
لە یەکی 2021ەوە هەموو بەرژەوەندیەکی شخصی لەو دایرە نەماوە هەمووی بۆ ئەو وڵاتە ئیش دەکا و ئێمە بەرپرسین لەسەرەوەی دەڵێم ینی بە تەواقعی ئێمە بە پێ ئەو پلانەی کە ئێمە دامانەوە بە دیراسەش کردیتمان تا 2 ساڵی دیلێنا گەڕین یەک دەرمانی بێستیکەر لە بازار بێت من دەمەوێت ڕوونکردنەوەک بدەم ساڵیتر بەڵێ بە تەدریجی ڕوونکردنەوەیەک کاک دکتۆر ڕوونکردنەوەیەک بدەم لەسەرەوەی سیکەر هەبێت و نەبێت کەی جارەکەی دیکە من ڕوونکردنەوەم لەسەر ئەو پرۆسی کوالیتی کۆنتترۆل دەکرد ئێوە دەتانوت حتا جەنابەت و چ عیلاقەم هەیە لە ناو کوالیتی کۆنتترۆل چیت کردووە باشە ئەگەر لە ناو کوالیتی کۆنتترۆل باشە ڕاستە قسەی خۆم بە ڕاستە قسەی خۆم بکەم ئەگەر من لە ناو کوالیتی کۆنتترۆل پرۆسی تەسجیل و تعلیماتی تەسجیل و ڕێگە پێدان و لیستی نیشتیمانی و ئقراری مادەکان و دواتر پشکنین و هەڵسەنگاندنی مادە چارەسەر نەکەم من چۆن متابعی بازار کەم چۆن بزانم ئەکو جەنابەت وتە کامە دەرمان قاچاغە کامەی ئەسلیە ئەوەی ئێستا ئێمە دەیکەین بەرنامەمان داناوە ئەگەر جێبەجێمان نەکرد من خۆم یەکەم شخصم دەست لە کار دەکێشم تا 2 ساڵی دی چونکە ئەکید وەختی پێویستە فەر بە هەندێک داتا بۆ جەنابەت باس کەس تۆمەتبار مەکەن کە خۆتان قەنەعەتتان وایە 2 ساڵی ترە وڵاتە چاکە بێ بەڵام زۆر چاکرا کاگران زۆر چاکرا من هەندێک داتا بۆ باسکەم هەندێک داتا باسکەم لە تۆ بکەم تۆ هیچ کەسێکی من دەناسی ناوڵا من جەنابیش یەکەم زارنی من ببین لە نزیکەوە تۆ تەسەوڕ دەکەی من ڕقم لە تۆ بێ دەزانانی تەسەوڕ ناکەم بەڵام تەسەوڕ دەکەم بابە وەڵام من ڕقم نییە باسی ئەوە دەکەم سەردانی بکە کاکە چ دیت کاکە چەندەم زارتم لە نزیکەوە یەکەم زارمە بەس لە شاشادی و پێشنیار زۆرم کرد پێشنیارێک زۆر کرد کاکە ئەو پێشنیارەکەم بەڕێزت میوانداری ئەو دائیرەیە بکە بەیانی پێم خۆش دیت خۆت شەڕم بۆ لەسەر نەوت و وەرابانەچینەوە سێگۆشەی یەکەم ئەوەڵێ 2 ساڵی تر چاکە بێت ئەوڵیکەی چاکە بێت یەک دقا کاکە مشکلەی من خۆ کاکاروان نییە کورە براکەم 1000 کەس ڕخنەی لە ئێوە هەیە و لەسەر مێزەکە نییە ئێوەزان هەر کاکاروانە بەیانی ئەگەر جەنابی کاک مەسرور و کاکوبات لە پشتی ئێوە لەگەڵ هەموو کۆمپانیاکان لە کەشێکی شەفافی بەبێ دروستکردنی ئیرهابی ئەوە بڕوان پێ بکە هەرچی حقیقەتی ئەگاتە لایەن ئەوان بۆی بڕوان پێ بکە سەیریکە ڕازینینەوەن ئەگەر ئەو کۆمپانیا نەگاسکەی کەس حەزی لێ نیە سعری لۆدانەی بیبەستیەوە سیستەمی لۆدانی نەخێرەوە ئەڵێ نەخێرەوەڵێ ئەشم گوشێ ئەشم گوشێ دکتۆر سامان کاکار باشە دەستان خۆش دەستان خۆش بەڕێزان ئەمە لەگەڵەوەش زۆر بە توندی و مناقشە و ڕخنە و گلەی پێشنیارەکان هەمووی لەسەر چاومان کاگڕاند و تا چەند ڕاستە و ڕاست نییە ئەمەوە ئیشی دەی لەخوا بە زیابێ لەگەڵ کۆمەڵە پیاوی خۆشەویست ئەوە ئیشی مەیە تەنا بەرنامە نییە و بڕۆم و چەند مانگەچکە بێمەوە بەرنامە ڕۆژانە مساعدە بکە نەگو عەدەدەین مەسئولین و بەرپرسیارین لەوەی هاوڵاتیانی خۆشەویست پێیان دەڵێن ئەمە ناڵین دەرمان قسەکەم تەواوکەم ئەو دەرمانانە بەڵام بێئومێدیشیان ناکەین دەرمانی باش هەیە دەرمانی ڕێگە پێدرا و ڕزا دەکەین هاوڵاتیش لە چێندەر دەرمانێکی بێ قاچاق بێ ڕێگە پێدان بێ ستیکەر دەبینیت دەبی خۆی هاوکارمان بێ و هۆشیار بێت و دەرمان وەرە تۆش دەستە بێنە بەس بە ئاخر قسەش بکەین هەمومان دەستماندانین وەڵڵاهی هەر هەمومان نیەتمان ئەوەیە دەستە هەر هەمومان نیەتمانەوە کە ئینشاءڵڵا چاک ببێ بەڵام چاچی کەم لەبەر خەڵک زۆر سپاسی کاک دکتۆر سامانەکەم کە زۆر لێ بڕاوانە هەر کاتێک پێڵم دێتە بەرنامەکەم زۆر سپاسی تۆشەکەم کە یەکەم جارە بە خزمەتت دەگەم سپاسی کاک دکتۆر ئەحمەد دەکەم تۆ کاتت کەم بوو لە بەرنامەیەکی ئارامترە و زۆر سپاس بۆ دڵە گەورە و جوانەکەیت و پیاوە ئارامەکەی کواڵەتی کۆنتترۆڵ هەمومان خۆشمانەوەی و بەڕاستی خەڵکی زۆر حتا بۆ نمونە زۆر دڵخۆش بووم بەوەی وەزیری خوێندنی باڵا ماوەی پێشوو بۆ سندوقەکەی تۆ خۆی پاری داهاتی کتێبەکەی خۆی 150 ملیۆن دەوڵەمەنەکانی ئەم وڵاتە هەر هەمویان هەمووی بە دوای چاکردنەوەیە بەست و زاتی خوا چاکی بکەن چاک نەکراییتی